لەسەر ڕاستپاردنی حەیدەڕابادی بۆ پێگێنانی حکوومەت عێراقی مالیکیاتە دەنگ و ڕایگەیان ڕاستپاردنی عەبادی هەڵەیە و ڕاستی دەکەینەوە پاڵپشتیکردنی ئەمریکاشی بە پێشێلکردنی دەستور ناوبرد. ئەم شەو شەڕ و پێکدادانی هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە قەزای دۆسخورمات و دەستی پێکرد و لە شاری کەرکووکی شتەقینەوەیەک ڕوویدا. دوو ڕۆژە ناحەی جەلەولا لەژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدا مەحموود سەنگاویش هۆکاری کشانەوەیان لە ناحیەکە ئاشکرا دەکات. جوانترین سڵاوتان لێبێەوەم کاتتان باش فەرموونێەوە هەواڵەکە. لەسەر ڕێگای مووسڵ فەتحە لە گوندی مەلا عەبدوڵڵا پڕ ئومێدن پڕ هیوان لە چاوەڕوانی سەرکەوتنی زیاترن. ڕاستە بەڕێ ئەمەی کە دەبینن دیارە شەڕێ ئێستا شەڕە. جارێکی دیکە سڵاوتان لێبێت. نووری مالیکی سەرۆکوەزیرانی کاربڕێکەری عێراق ڕایگەیان ڕاستپاردنی حەیدەڕابادی هیچ نرخێکی نییە و ڕەخنەی توندیشی لە ئەمریکا گر کە پشتگیری لە ڕاستپاردنی عەبادی دەکات. لە کاردانەوەی ڕاستپاردنی حەیدەڕابادیدا نووری مالیکی لە وتارێکدا کەم شەو پێشکەشێکی ڕایگەیان دەستوری عێراق پێشێل کراوە ئەمریکاش پشتگیری لەو لایەنانە دەکات کە دەستوریان پێشێل کردووە. مالیکی ئاماژەی بۆش کرد ڕاستپاردنی حەیدەڕابادی پێشێلکردنی دەستوری عێراقە و لە دادگای فیدراڵی تانە لە بڕیاری ڕاستپاردنی عەبادی دەدەن وتیشی لە ڕۆژی پێنجشەممەوە ماوەی دەستوری بۆ ڕاستپاردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکۆمار تەواو بوو. دادگای فیدراڵیش لێپێچینەوە لە فواد ماسووم سەرۆکۆماری عێراق دەکا وتیشی ڕاستپاردنی حەیدەڕابادی هەڵەیە و ڕاستی دەکەنەوە. دەکرێت بەو شێوە کورد بکرێتەوە کە گەمارۆ بدرێ زیاتر لە 3 ملیۆن دەنگی هەیە دەوڵەتی یاسا. هذه كلها تحصل عليها عملية التفافية بموجب تنسيق محلي وخارجي وقد انكشف التنسيق الخارجي. ئەمەش ئاشکرا بوو کە دەستێوەردانێکی دەرەکی هەبوو دوای ئەوەی کە ئێمە ڕەتمان کردەوە کە دەستێوەردانێکە بێت لە دەستوردا. ولم تدن وهي الدولة الديمقراطية التي ينبغي أن يكون موقفها هو إدانة من يخرق الدستور. ئیدانەش نەکرا لە کاتێکدا کە دەستور دەستێوەردانێک هەبوو تێیدا. متساوية الأبعاد في الالتفاف على الاستحقاق الدستوري والانتخابي. سياقات المحكمة الاتحادية صريحة. ڕێکارەکانی محکەمەی فدراڵی دادگای فدراڵی دروستن بەڵام ئێمە دەمانەوێت بەو ڕێکارە دەستوریانە بەردەوام بین. ئێمە بەڕووی هەر پێشێلکاریەکدا دەوەستینەوە کە دژی دەستور بێت. ئەی هاوڵاتیان عێراق، من سەرۆکی لستی دەوڵەتی یاسام کە لە چەند کوتلەیەک پێک هات. دیارە کە نووری مالیکی سەرۆکایەتی دەکات. من سەرۆکایەتی کوتلەی داعوەشم. ئەمەش لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکاندا تۆمار کراوە. بۆیە کەس بۆی نییە کاندید بکرێت بەبێ ڕەزامەندی من یان لیژنەی گشتی و هەر هەڵسوکەوتێ لە دەرەوەی ڕەزامەندی من ئەمە یاسایی نییە و ئەمە وەکو گەمارۆیەک وایە دژی دەستور. بۆیە ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە دیارە کە ئەمە درۆیەکە بڕیارەکانی دادگای فدراڵیش
زۆر دروستن بۆیە نابێت دەستور پێشێل بکرێت ئێمەش کوڕی دەستورین و کوڕی ئەم پرۆسە دیموکراسیین بۆیە دەڵێم بەو کەسانی کە جیهاد دەکەن لە بەرەکانی جەنگ سوپای عێراق پۆلیسی عێراق ئەوانەی کە دەیانخەینە دڵەڕاوکیەوە کە پێشێلی دەستور دەکەین هیچ دڵەڕاوکیە نەتان گرێت هیچ مەترسن لەم پێشێلکاری دەستور ئێمە لەگەڵتانین ئێمە لە پشتانین خەمبار نەبن لە هەڵبژاردن لە هەڵوێست ئێمە لەگەڵتانین و ئێمە هەڵەکان چاک دەکەینەوە و بەو ڕێگەی کە ئێوە دڵنیا ببنەوە کە لە ئێستادا لەو دڵەڕاوکەی ئێوە دەژین ئەو زۆربەی سوپا ئێستا ئەفسەرەکان لە دڵەڕاوکێدا دەژین ئێوە ئەمڕۆ دڵنیا بن ئەمە واتان لێ دەکات کە بەهێزتر بن لە جیاتیکردنی تیرۆر و داعش ئەترسم هەندێک لایەن کە جیاتی پرۆسی سیاسی دەکەن کە گومان بخەنە ناو پرۆسی سیاسیەوە پرۆسی سیاسی بەڕێگەی ڕاستی خۆی دەڕوات ئەمەش شکستێکە کە ڕوویداوە و ئەمە پێشێلکردنی دەستورە ئێمە لە دژی دەوەستینەوە بەردەوام بن زیاتر بەردەوام بن لە بەرەنگاربوونەوەی داعش و تیرۆر شەڕۆپێکدادان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە دەوروبەری قەزای دۆستخورمات و دەستی پێکردەوە و بەردەوامە نێرا بێنارتی لە دۆستخورمات و ڕێگەیان لە کاژمێر نووسی خولەکی ئەم شەوە شەڕۆپێکدادان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە دەوروبەری قەزای دۆستخورمات و دەستی پێکردووە و شەڕەکەش بەردەوامە وتیشی بەشێک لە وڵاتیانی قەزاکە بۆ پشتیوانیکردنی هێزەکانی پێشمەرگە چوونەتە بەرەی شەڕەکەوە و ڕوبەڕووی چەکدارانی داعش دەبنەوە. جەلەولا پاش 2 مانگ ڕوبەڕووبوونەوە چەکدارانی داعش هێرشێکی چڕیان کردە سەر هێزەکانی پێشمەرگە و لە کاتی هێرشەکەشدا هێزەکانی پێشمەرگە بە زووی دەستیان بە پاشەکشە کرد و لە ماوەیەکی کوورتدا تەواوی ناحیەکە کەوتە دەست چەکدارانی داعش لەم راپۆرتەدا وردەکاری دەخرێتەوە. ماوەی 2 مانگە لەم ناحەیە ڕۆژانە ڕوبەڕووبوونەوە و شەڕ ڕوودەدا هێزەکانی پێشمەرگەش چەند جارێک پێشڕەوی و پاشەکشەیان کرد لەو ماوەیەشدا ژمارەیەک لە هێزەکانی پێشمەرگە بوونە قوربانی بەڵام دوجار هێزەکانی پێشمەرگە کشانەوە و جەلەولا کەوتە دەست چەکدارانی داعش کشانەوەی هێزەکانی پێشمەرگە و کۆنتڕۆڵکردنی جەلەولا لە کاتێکدایە پێشتر بەرپرسانی هێرێم و فەرماندەکانی پێشمەرگە ناحیەکەیان بە شوێنێکی استراتیژی دادەنە بۆ هەرێمی کوردستان. چەکدارانی داعش بۆ کۆنتڕۆڵکردنی ناحیە جەلەولا بە تەقانەوەی ئۆتۆمبیلێکی بارهەڵگر دەستیان پێکرد و دواتری شێرش و پەلەمارەکانیان بۆ سەرهێزەکانی پێشمەرگە بە شێوەیەکی چڕ دەست پێکرد. لەگەڵ هێرشەکەشدا بە زووی هێزەکانی پێشمەرگە دەستیان بە پاشەکشە کرد و لە ماوەیەکی کوورتدا تەواوی ناحیەکە کەوتە دەست چەکدارانی داعش. بە پێی ئەمارە نافەرمیەکان لە کاتی کۆنتڕۆڵکردنی جەلەولا نزیکەی 25 پێشمەرگە بوونەتە قوربانی. ئاژانسیە نادۆڵشەزاری بەشێک لە پێشمەرگە بەشداربەکانی شەڕەکەەوە بڵاوی کردەوە لە کاتی هێرشی چەکدارانی داعش چەند پێشمەرگەیەک بە برینداری لە ناو ناحیەکەدا ماوەتەوە و نەتوانراوە ڕزگار بکرێن. دواتریش لەلایەن چەکدارانی داعشەوە بوونەتە قوربانی. دوای کشانەوەی هێزەکانی پێشمەرگەش مەحموود سەنگابی سەرپەرشتیاری هێزەکانی پێشمەرگە لە سنووری گەرمیان کشانەوەی هێزەکانی پێشمەرگەی لە جەلەولا بە تاکتیک ناوبرد. بڕیارم داوە کە ئینسحابێکی منەزەم بکەین لە ناو شار دەرچین لەبەرەوە بەڕاستی شەڕی ناوشار ئازێتی زۆر داین. شەڕی ناوشار ینی کۆمەڵی خەڵک بە خەناسەوە توانێت ڕۆژانە زەرت لێبدا. ئێمە لە ناو شار دەرچوین لەو بەرەوە لە خراخی شار سەنگەرەکانی خۆمانمان قایم کردووە لێرێش و هاتوینەتە ئێرە سەنگەرەکانی خۆمانمان قایم کردەوە و خۆمان ئامادە کردووە بۆ هەر هێرشێکە بکرێتە سەرمان. دوای کۆنتڕۆڵکردنی جەلەولاش چەکدارانی داعش دەستیان بە تەقانەوەی باڵەخانە و دامودەستگاکانی حکومەت و پرد و مزگەوتەکان کرد. دوایین کاریشیان
تەقانەوەی پردی نێوان جەلەولا کەلار بوو. لە ڕووی داریەوە ناحیەی جەلەولا سەر بە قەزای خانەقینە لە پارێزگای دیالە و 35 کیلۆمەتر لە باشووری شاری کەلار و 170 کیلۆمەتر لە باشووری شاری سلێمانیەوە دوورە. ژمارەی دانیشتوانەکەشی نزیکەی 70,000 کەسە و لە کورد و عەرەب و تورکمان پێکاتووە. ناحیەی جەلەولا بە ڕێگایەکی گرنگدا دەدرێت لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق. لەگەڵ دەستپێکردنی هێرشەکانی چەکدارانی داعشیش لە 180 دانیشتوانەکەی بەرەو خانەقین و گەرمیان هەڵاتن و ئەو بەشەشی کە مابووەوە لە ڕووباری سیروانەوە پەڕینەوە بۆ کەلار. ناحیەی جەلەولا پاش ڕوخانی ڕژێمی بەعس لە ساڵی 2003 ژمارەیەکی زۆری کوردی دانیشتوانیە و ناوچەیە ڕوویان لە ناحیەکە کردەوە و لەلایەن کوردەوە بەڕێوە دەبرا. بەڵام وردە لەگەڵ زیادبوونی کردەوە توند و تیژەکان لەو ناحیەیە دانیشتوانەکەی ڕوویان لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەکرد. بەوەش ڕێژەی کورد لەو ناوچەیە ڕووی لە کەمبوونەوە کرد. لەگەڵ دروستبوونی ڕێکخراوی ئیسلامی لە عێراق و شام داعشیش دانیشتوانی کوردیە و ناوچەیە ناحیەکەیان جێهێشت و ڕوویان لە گەرمیان کرد. هونەر ئەحسان NRT. بەڵێ بەڕێزان ئێستاش بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو شەڕ و ڕوبەڕووبوونەوەی کە لە نێوان چەکدارانی داعش و هێزەکانی پێشمەرگەدا لە نزیک دووسخورماتوو کە ڕووی داوە پامنێرمان نێراوی NRT دیار جەمال لە دووسخورماتووە لەگەڵمانایە. دیار سڵاو لێ بێم کاتت باش. لە دووسخورماتوو چییە گوزەرێت؟ نوێترین زانیاریەکان چییە؟ دیار ئایا لە ئێستادا شەڕ هەیە و نوێترین زانیاری چێ لەو بارەیەوە؟ بەڵێ ئەم کاتتان باش. دیارە ئەم شەو سەردارانی داعش لە دوو کۆڵەوە هێزیان هێنا بۆ سەر هێزەکانی پێشمەرگە لە قۆڵی بڵێن گوندی ئیندیزا و هەروەها گوندی سەلام کە بە پێشمەرگە لە نزیک غەسالەیەکدا لەوێ غەسالەیەکی سەولمدایە و لە هەردوو قۆڵەوە هێرشیان هێناوە و تاوکو ئێستاکە شەڕ و پێکدان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش درێژەی هەیە. بەڵام لە ئەم شەودا زیاد لە دوو جار چەکدارانی داعش لەو هێرشانی کە هێنا تێکشکاون بۆ پێی کە هێزەکانی پێشمەرگە زیاتر توانیانە بەو ناوچێدا ئەو ناوچانە کۆنترۆڵ بکەن و تاکو ئێستاکە زیاد لە 7 ئۆتۆمبیلی چەکدارانی داعش سوسێنراوە و کۆمەڵێک چەکداریش کوژراوە. ئەم شەڕ و پێکدانی دوای ئەوە دێت کە ئێوارەی ئەمڕۆ تەرمی چەند کوژراوێکی بڵێن چەکدارانی داعش لەو دەوروبەرە لە ماوەی چەند ڕۆژێ ڕابردوو لە شەڕ و پێکدانەکاندا کوژرابوون ویستیان تەرمەکانیان وەربگرن. بەڵام شەڕ و پێکدان لە نێوان هەردوو لادا ڕوویدا و تاکو ئێستاکە ئاماژەم پێدا شەڕ و پێکدان بەردەوامە. ئەمێت ئاماژە بۆ بکەم کە چەند ڕۆژە پێش ئێستاکە کە ئەو شەڕ و پێکدانی کە دروست بوو دوابدوای ئەوە چەکدارانی داعش و نەقشبەندەکان کە بەحسە کۆنەکانیان پێ ئەڵێن لە ناو ناحیە لە ناو گوندی ئەنگلیزە و دەوروبەری ناکۆچی کەوتە نێوان هەردوو لا بەو پێی کە چەکدارانی نەقشبەندی ناڕازی بوون لەسەرەوەی کە هێرش بکرێت سەر هێزەکانی پێشمەرگە و هێرش بکرێت سەر دووسخورماتوو و تەنانەت شەڕ پێکدانەکەی نێوانی ناکۆچەکەی نێوانیان گەیشتە و ئاستەی کە تەقەش دروست بێ و ناکۆچەکان تاکو ئێستاکەش درێژەی هەیە. بەڵێ دیار جەمال سوپاس بۆ زانیاریەکانە بۆ نوێترین زانیاری و دوایین زانیاریەکان دەگەڕێنە وڵات. بەڵێ خۆشەویستان ئێستاش پامنێرمان هێمن مەحموود لە شاری سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە میوانێکی هەیە کە میوانەکەی قایمقامی پارێزگای سلێمانی ئەواد محەممەدە بۆ چۆنێتی ڕەوشی ئاوارەکان لە شاری سلێمانی و دەوروبەری و هەروەها ژماری و ئاوارانی کە ڕویان لە دەڤەری سلێمانی و ناوچەکانی دەوروبەری کردووە و ڕەوشی ئاوارەکان و چۆنێتی مامەڵەکردن و ئامادەکاریەکان و ئامادەسازەکان بۆ چۆنێتی ژیانی ئەو ئاوارانە لە شاری سلێمانی دەوروبەری. هێمن سڵاو لێ بێم کاتت باش. میوانێکت لەلایە بابزانین پێکەوە جۆمان لە وتەکانی قایمقامی سلێمانی بێت.
بەڵێ دیار وەک تۆ باست کرد ئەم لە دوانەیەمان لەگەڵ قایمقامی قەزای مرکز سلێمانی ئاوات محەممەد کە ئێسامە لە بەردەم بینەی قایمقامەتان لەسەر ڕۆژی ئاوارەکانە ئەو ئاوارانەی کە لە ناوچەکانی مووسڵ و دەوروبەری ئەو شوێنانی کە ئێستا شەڕی نێوان پێشمەرگە و داعشی تێدایە هاتوو ڕویان لە قەزای مەڵبەندی سلێمانی کردووە ئێستا مانوێت زانەرەکان لە زاری خۆیەوە بۆ ئێوە بۆ بینەرانی جوێزنەوە کاگاوت ئەگەر یامەتیمەی بیت ئەملا ئێوە ئەمڕۆژ پێمان بێ سەردانێکی ئەو ئاوارانتان کردووە ئەگەر پێمان بڵێ ئێستا ڕۆژی ئاوارەکان و ئاوارانەی کە لە ژێر ئیدارەی قەزای مرکز سلێمانیە چۆنە؟ بەڵێ سوپاس بۆ هاتنەکەتان وەکو خۆتان ئاگادارن ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە کورد و هەروەها لە برایانی عەرەب و لە خوشک و برایانی مەسیحی ڕۆژانە لە شوێنەکانی ترەوە ڕوەکەنە پارێزگای سلێمانی و ئێمە لە ڕۆژی 5 مانگە بە سەرپەرشی بەڕێز پارێزگاری سلێمانی کۆبوونەوەی ئەنجامدا دیوانی پارێزگار و لەو کۆبوونەوەیە بەشێکی زۆر لە قایمقام و بەڕێوەبەری ناحیە و لەوسایی فەرمانگە پەیوەندیدارەکانی تا بەشدار بوون و لەو کۆبوونەوە بڕیاردا کە چیمان پێ ئەکرێت بەمبەستی بەهاناوەچوونی ئەو خەڵکانی کە پێویستیان بە هاوکاری ئێمە هەیە ئەنجامی بین دوا بە دوای ئەو کۆبوونەوەیە هەریەکە لە سنووری خۆیە هەر قایمقامێتەوە ناحیە لە سنووری خۆیە چەندین لیژانی پێکهێنا بەستی پێشوازیکردن لەو خەڵکانە ئێمە لە سنووری قەزای مەڵبەندی سلێمانیە چەندین لیژنەمان پێکهێنا و ڕۆژانە ئەو لیژنانە سەرقاڵی کارکردنی خۆیانن و بۆ پێشوازیکردن لەو خەڵکانی کە بەهۆی ئەو بارودۆخی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمەکەمان بۆتەوە ئاوارە بوون و دەربەدەر بوون و لەسەر ماڵ و خاڵی خۆیان هەڵکەندراون و ڕۆژانە ئەو لیژنانەمان لە هەردوو بازگەی تاسوجە و کەڵەوانان لەوێ پێشوازی لەو خەڵکانە ئەکەن و دواتر بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەراتی کۆچ و کۆچبەران و لیژنەی فریاگوزاری لە پارێزگای سلێمانی ئەنێرێن بۆ قەزا و ناحیەکان و لەوێژ لە قایمقام بەڕێزەکان بەڕێوەبەری ناحیە بەڕێزەکان لەگەڵ دایرە خەدەمیەکانی ئەوەیە چیان پێویست بێ بۆ هاوکاریکردن و کاراسانیکردن بۆیان ئەنجامێن باسی ئەم لیژنانت کرد ئێسایەوە چیتان بۆ کردوون یان پێم بڵێ ئێوە کەمپیان بۆکەن وەک پێشتریش کۆمەڵێک کەمپیوتەر هەیە لە سلێمانیە کەم بۆ ئاوارانەکەن و کە ڕەنگە هاتنیان کاتی بێت بەڵێ ئێمە پێشبینیەکەین و تەمە ناشەکەین ینی ئەم بارودۆخی ئێستا بارودۆخێکی کاتی بێت و زۆر نەخانێت و بە زووترین کات ئەو کەسانە بچنەوە سەرماڵ و حاڵی خۆیان ئەوەی کە ئێستا ئێمە توانیمانە بیکەین پێشکەشکردنی خزمەتگوزاری خێرا بووە و زۆربیان ئەوانە تاو پێسا لە مەکتەبەکانە لە هەندێکیان لە ناو مزگەوتە هەندێکیان لە شوێنەکانی ترا لە هۆڵەکانە شوێنمان بۆ کردوونەتەوە ئاو خواردن و هەندێک خزمەتگوزاری تەندروستی و ئەوانە پێشکەشیان کراوە هەروەها UNHCR و هەروەها وزارەتی کۆچبەرانی عێراقیش ئامادەییان دەربڕیوە کە هاوکار و هەماهنگ بن لەگەڵمانە بۆی چی ئەکرێت بۆ هاوکاریکردنیان و بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ ئەو خەڵکانە ئەو ماڵانە ئەنجامی بین و سەبارەت بە مەوزوعی کەمپ پێم وانە لە کاتی ئێستاە کەم بکرێتەوە لەبەرەوەی وەکوتم ئێمە پێشبینی ئەەکەین ئەم بارودۆخە باردۆخێکی کاتی بێت و زۆر نەخایەنێت و بە زووترین کات ئەو ماڵانە بگەڕێن و سەر شوێن و ماڵی حاڵی خۆ لە ئێستاە بۆ نمونەم ئاوارانە هەمیان کوردن یان ئێزدین یان عەرەبن ینی زۆربیان چین ئەگەر ئاماریشتان لایەوە ئێمە زۆربیان کوردن خەڵکی ناوچەکانی شەنگاڵ و هەروەها خوشک و برایانی مەسیحی کە ئەوانش هەر بە کورد حسابەکرێن و عەرەبیشیان تایە بەڵام بە ژمارەیەکی کەمتر زۆربەی ئەوانەی کوردن و لە ناوچەکانی مووسڵ و ئەو مەخمور و گوێر و ئەو منتیقانەوە کە دەربەدەر بوون و ئاوارە بوون هاتوونەتە ئێرە و چیمان پێکرابێت بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری ئەنجاممان ناوە سەبارەت بە ژمارەکان ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیاد بوونایە ئێستا ئێمە ئەمڕۆ ژمارەیەکی زیاترمان بۆ هاتووە و بۆ بەیانی و دووبیانی پێشبینیەکەی ژمارەیەکی زیاتر بێت لەبەرەوەی بەشێکی زۆری ئەو
خوشک و برایە زیدیانی کە ئاوارەی کوردستانی ڕۆژئاوا بوون ئێستا وەجبە بە وەجبە ئەگەڕێنەوە دڵنیان بەشێکی لێگاتە شاری سلێمانی و ئێمەش چیمان پێ بکرێت بۆ هاوکاریکردنیان لەگەڵەوەی تۆ قایمقامی قەزای مرکز سلێمانی سەرۆکی لیژنەی ئەمنیشی بۆ یم پرسیارەت لێ یەکەم زۆرجار خاوڵاتیان هەیە نیگەرانن لە هاتنی ئاوارەکان بە تایبەتی ئەوانەی کە بەڕێکەس عەرەبن لەبەروی گومانەکرێت کامانە چەکداری سەر بەڕێکخراوەکانی داعش و گروپەکانی تریان تێدا بێ لیژنەی ئەمنی سلێمانی چی کرۆ بۆ ئەوی ڕێگر بێ لەمە یان شتێکی ئەگەر وا هەبێ ئەمان زووتر پوچەڵیکەنەوە ڕێپێنێ هەموو بۆ ئەو هاوڵاتیانی کە لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوونە تەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی لە بازگەکانە داتابەیسیان بۆ ئەکرێت و لە ژێر چاودێری ئاسایشە ئەبن و بەوردی چاودێری جموجوڵیان نەکرێت و تاوەکو ئێستا حاڵتێکی وای دروست نەکردووە کە بێتە مای نیگەرانی و بەردەوام ئێمە چاودێری شیانەکەین و لە ژێر چاودێری هێزەکانی ئاسایشدا لە شوێنی دیاریکراوە نەمانەیان هەر بەشەو لە شوێنێکە ینی بەبەستمەوەی بۆی ئەگەر تۆ بێ سێری کەمپەکە سێری و شوێنە بکەی کەم ئاوارەنی لێیە ئەبێ بچیتە چەند شوێنێکیان لە یەک شوێنە هەمیان کۆکراون و تۆ بە شێوازی کەم ئەمانە نازحن و تاوکو ئێستا لەگەڵ UNHCR نەگەیشتوونەتە ڕێکەوتنێکی واکە چەندین کەمپ لە سەرانسەری هەرێمی کوردستانە لە باقی ناوچەکانە بکرێتەوە بۆ ئیواکردنی ئەم کەسانە ئەمانە ئێستا بەشێکیان لە ناو شارەکانان یا شوێنیان گرتووە یا لای خزم و کەسوکاریانن یا بەهۆی کەسێکی ترەوە بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەمانە لە ژێر چاودێری هێزەکانی ئاساییشان و بەردەوام چاودێریەکرێت ئامارتان لان ینی بەنزیک کراوەی بۆ نمونە 10,000 20,000 100,000 200,000 ئامارێکی واتان لایە کە ئەو نە ئاوارە هەبێت لە سلێمانیا وەکو پێم وتی بەهۆی ئەو بارودۆخی کە ئێستا ڕوبەڕووی عێراق و هەرێمی کوردستان بۆتەوە ئەو ژمارانە بەردەوام لە گۆڕانکاریان ینی ژمارەکان لە ئاستێکان ناوەسێ بەردەوام ئەگۆڕن ژمارەکان سلێمانی ئەتوانێت پێشوازی لە چەند هەزار ئاوارە بکات بۆ ئەوەی هەم ئەو خزمەت گوزاری و هەموو پێداویستانی کە هەیەی لەگەڵەوەی بەشی ئەو سوکانە بکە کە لێرە ئەو خەڵکی کە لە سلێمانیایە بەشی بکات تاوەکو بەشی ئاوارەکانیش بکە ئێمە هیواخوازین کەس ئاوارە نەبێت کەس دەربەدەر نەبێت بەڵام هەر کەسێک بەهۆی ئەو بارودۆخە تایبەتی کە ئێستا عێراق و هەرێمەکەمانی پیاتی ئەپەڕێت تووشی دەربەدەری و ئاوارەی بێت خەڵکی سلێمانی چی پێ بکرێت بۆ هاوکاریکردنیان بۆ پێشوازیکردن لیان بەواجبی خۆی زانێ و کردوشێتی و دڵسۆزانە خەڵکی شاری سلێمانی چی پێکرابێت بۆ بەهاناوەچوونی ئەو خەڵکانە ئەنجامیەوە نیگەرانی هەیە لای خەڵک بەشێک لە هەوڵاتیان داواکەن کە ڕێگە باوەڕەکان نەدرێت بەشێکتی داواکەن کە ئەو کەسانی عەرەب لێرە نیشتەجێن بچێتە دەرەوە قایمقامی قەزای مرکز سلێمانی دەسەڵاتی ویان هەیە شتێکی وا بکەن یان هیچ داوا کارێکی وا بکە ئێوە لی قبوڵەکەن یان ئەگەر کەسێک خۆپشاندان بکە لایەنێک یان چەند کەسێک لە شاری سلێمانی ڕێیان پێدەن بۆ شتێکی لە بشێوێ هەموو خۆپشاندانێک پێویستە مۆڵەتی هەبێت و هەدەفی خۆپشاندانەکەش ئاشکرا و ڕوون بێت بۆ چییە وەکو پێم وتی تاوەکو ئێستا ئەوانە نەبوونە تەمایی مەترسی و هەڕەشە لەسەر ئارامی و خەڵکی هەرێمی کوردستان و لە ژێر چاودێری هەموو لایەکمانان بە تایبەتی لە ژێر چاودێری هێزەکانی ئاسایشان و ئومێ دەکەین کە ئەم بارودۆخەی ئێستا بارودۆخێکی کاتی بێت و چاوەڕوانەکەین کە ئەمڕۆ حەیدەر عیبادی لایەن سەرۆک کۆمارەوە دیاری کرا بۆ ئەوەی کە حکوومەتی نوێ پێک بێنێ کە ئومێدمان وام حکوومەتە حکوومەتێکی شەراکەتی نیشتیمانی بێت و هەموو هێز و پێکهاتەکانی عێراقتیایە بەشدار بن و ئەو حکوومەتە ببێتەوە هۆی یەخستنەوەی هەموو پێکهاتەکان و چارەسەرکردنی هەموو کێشە گرفتانی کە هەن بە تایبەتی ئەو کێشانی کە ئێستا لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادیە هەیە و بە هەموو لایەکشمان چیمان پێ بکرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشە گرفتانەی ئێستا کە ڕوبەڕووی وڵاتەکەمان بۆتەوە بێکەوە ئەنجام بین دڵنیاین بەوەش وڵاتەکە ئارامی و ئاسایشی بۆ ئەگەڕێتەوە و
ئەو ژمارەی کە ئێستا لە شارەکانە هەیە دڵنیام ئەو ژمارەیە نامێنێت وەریەکە ئەگەڕێتەوە سەر شوێن و جێگە و ڕێوشێنی ئێسایە باست کرد کە لەسەر ئاسی قایمقامەتی ناحیە لە شوێنەکان بچووک بوونەوە و کە لەبەستمەوەیە کە هەمان ئەرکیان پێس پێدراوە لەم بابەتەیە هەیەیەکی دەستێکتان داناوە کە ئەمە سەپەشتی ئامی ئەو ئاوارانە بکە کە دێنە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی سلێمانی وەڵام حاڵەتەیە کە ئێستا هەرێمی کوردستان ڕوبەڕووی شەڕ بۆتەوە تا چەند خاڵەکانی پشکنینتان توندوتۆڵ کردو بۆی ڕێگری بکەن لە هەر کەسێک کە بێوێت ئاسایشی شار تێک بات ئێمە فەرمانگەیەگەی پێوتی کۆچ و کۆچبەران ئەم فەرمانگەیە ئیشی خۆیانەکەن لەگەڵ ئەوەشا لە پارێزگای سلێمانی لیژنەیەک پێکێنراوە لیژنەی فریاگوزاری کە چەند برایەکی بەڕێز کە پلەکانیان لە پلەی قایمقامایە سەرپەرشتی ئەەکەن و گروپێکی لە خەڵکی شارەزا و خەمخۆریان لەگەڵایە کە ئەوانە لەگەڵ کۆچ و کۆچبەران و هەروەها لەگەڵ ڕێکخراوەکانی UN و هەروەها ڕێکخراوەکانی NGO سەرپەرشتی ئەو کاراکەن و ئێمەش هەمووی وەکو فەرمانگەکانی تری حکوومەت هاوکاریانین بۆ جێبەجێکردنی ئەرکەکانیان و بێگومان ئێمە لە بازگەکانە هەموو ئامادەکاریەکی پێویست کراوە بۆ ئەوەی کە لە ناسنامەی هەموو ئەمانە بکۆڵدرێتەوە کە یەنە ناو شارەکانەوە و داتابەیسیان بۆ بکرێت و بە دوواداچوونیان بۆ بکرێت و شوێنی نیشتەجێبوونیان بزانرێت شوێ بۆی بەوردی چاودێری بکرێت زانیاری هەیە کەوتری هاوڵاتی عەرەب دەستگیر کراوە ئەم ئەمانی کە دەستگیر کراون ئەگەر وایە لەسەر ئەو کردەوە توندوتیژانەیە یان لەسەرەوەی کە پەیوەندیان بە ڕێکخراوەکانەوە هەیە ئەو ڕێکخراوەتون ڕەوانە شتیوا هەیە یان ئێوە زەنایتان لایە کە تا ئێستا چەند کەس دەستگیر کراوە لەم حاڵەتەیە من زانیاریم نییە بەڕێز ئاوات محەممەد قایمقامی سلێمانی سپاس کاتمەگرتی سپاس دەکەین بەڵێ دیاری ئەوەی کە تۆ بیسەرانیش و بینەرانی NRT جوان لێ بوو وتەکانی قایمقامی قەزای مرکزی سلێمانی کاوکات سەرۆکی لیژنەی ئەمنیشا باسی لە کۆمەڵە شت کرد من چەند خاڵێکت بە وردی پێڵم کە هیچێک لەوانە ئەوە بوو کە باسی پلانی ئەمنی خۆیانی کرد پارێزگای سلێمانی و قایمقامی قەزای مرکز کە ئەمان پشکنینی تەواو بۆ هاوڵاتیانە دەکەن کە لێیانە کۆڵنەوە کە دێنە شاری سلێمانی و کامەش پێشتر کۆمەڵی لە هاوڵاتیان مەترسیان هەبوو لەوەی کە و هاوڵاتیانی دێنە ئێرەوە تا چەند دڵنیان لەوەی کە ئەمانە کێشیان یاخۆت پەیوەندیان بە ئەو ڕێکخراوە تونڕەوانەوە نییە باسی بەڵام ئەوەی کە ئێمە داوامان کرد ئامار بوو بەداخەوە ئەوش نەیتوانی ئامارەکەمان پێ بڵێ لەبەرەوەی باسی لەوە دەکرد کە بەردەوام ئامارەکان ڕۆژانە لە زیادبووندایە بۆیە تا ئێستا ئامارێکی دەقیقیش لای ئەمان نییە کە بە کەناڵەکانی ڕاگەیاندنی بڵێن من ئەگەڕێمەوە ستۆدیۆ بۆ لای تۆ ئەگەر پرسیارێک تەیە ئامادەم بە وەڵامدانەوەی بەڵێ هەمن سوپاس بۆ تۆ بۆ میوانەکە و بۆ زانیارەکانی هەمن لەگەڵمانە بمێنەرەوە بەڵێ خۆشەویستان ئێستا بۆ گفتوگۆی زیاتر و زانێری زیاتر لەسەر کاندیدکردنی حەیدەڕابادی بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق هەروەها بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم ڕوودا و شڕۆپێکدادانەی کە لە ناوچەکەدا ڕوودەدەن سعدی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمانە کاک سعدی سڵاو لێ بێم کاتت باش سوپاس بۆ ئەوەی کە ئامادە بووی لەم گفتوگۆیەدا کاک سعدی دەمەوێت بە کورتی پرسیاری ئەوەت لێ بکەم ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا لە ڕاستپاردنی عەبادیدا بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق و ئەو کاردانەوانی کە لی کەوتنەوە تۆ خوێندنەوەت بۆ ئەمانە چیە و چۆن لیان دەڕوانی لە ڕاستیدا ئێمە لە سەرەتاوە وەفدێکی هاوبەشی کوردیمان دروست کرد بۆ بەغاوە بە ماڵی شیعە کە دەکا هەموو پێکاتەکانی شیعە پێمان وتن مەسەلەی ساختکردنەوەی کێ ئەبێ بە کاندید بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدرال ئەوە ئیشی ئێوەیە ئیشی ئێمە نییە تەنها ئێمە دەتوانین ئەوە بڵێین ئێمە تەجروبەی 8 ساڵی ڕابردوومان لەگەڵ بەڕێز مالیکی دەوڵەتمەدار مالیکی تەجروبەیەکی سەرکەوتوو نەبووە ئەمڕۆ کە کاوان ڕێککەوتون لەسەر مەوزوعی ڕاستپاردنی بەڕێز حەیدەر العیبادی بۆ ئەم پۆستە ئەوە مەسەلەی کوردی نییەوە ئێمە لە هەموو لایەنە سیاسیەکان تێگڕای لایەنە سیاسیەکان پشتیوانی دەکەین لە هەنگاوەکانی فەخامەتی سەرۆک دکتۆر فواد معسووم و هەموو کارە دەستوریەکانی
لەمەڕ ڕاستپاردنی هەر یەکێک بۆ دامەزراندنی حکوومەتی داهاتووی فیدرال لە عێراق. کەواتە کاک سعدی ئەو هەنگاوانەی کە بەداخەوە ببوورە ئێمە وەکو چێ کاک سعدی کەواتە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی ئەو کوردستان هەنگاوانەی کە لەلایەن بەڕێز ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کەواتە هێڵی سوورتان لەسەر هیچ کاندیدێک نییە کە هاوپەیمانی شیعە دەستنیشانی بکات؟ نا ئێمە تەحافزمان تەنها ئەوە هەبووە کە تەجروبەی ڕابردوومان لەگەڵ بەڕێز مالیکی تەجروبەیەکی سەرکەوتوو نەبووە، بەڵام دیسان تەحافز و هێلی سوور ئێمە ناتوانیتمان بێت، چونکە ئەوە کاری ئەوانە چێ ئەوان هەڵەبژێرن و تەزنیشان دەکەن بۆ مەسەلەی بۆ پۆستە، بەڵام ئەوە معنای ڕێگە لە من ناگری لە یەکێک کە ناگری ڕێی خۆی لەسەر ئەم کاندیدە بدایانەیدا، بەڵام کە ئەوان خۆیان گیرسانەوە لەسەر حەیدەر العیبادی وەکو کاندیدی ئەوان بۆ ئەم پۆستە، ئێمە ڕێز لە ئیرادەی ئەوان دەگرین و هەروە پشتیوانی لە هەنگاوەکانی بەڕێز سەرۆک کۆمارەکەین. بڵێ کەواتە کاک سعدی ئەگەر بکرێت پرسیاری ئەوە بکەم، تۆ باست لەوە کرد کە پێشتر ئەزمونێکی تاڵتان لەگەڵ خودی سەرۆکوەزیرانە هەبووە، بەڵامەڵی جگە لە نووری مالکی تەحەفوزمان لەسەر هیچ کەسێکی دیکە نییە. ئایا کرێ پرسیاری ئەوە کەم گۆڕینی دەموچاوەکان کێشەی نێوان هەولێر و بەغدا چارەسەرەکات؟ ئەوە قسەکەی دکتۆر مەحموود عوسمانە دووبارەی دەکەیتەوە. بەڵێ نەخێر دموچاو مەسەلە ناگۆڕێ، دموچاوەکان مەسەلە ناگۆڕێ. ئێمە تەجروبەیەکی سەرنەکەوتومان هەیە لە ڕابردوودا لەگەڵ بەڕێز نووری المالکی لە کاتی دەست بەکاربوون یا هەوڵدان بۆ دامەزراندنی حکوومەت ئەکید بەڕێز حەیدەر العیبادی دێ لەگەڵ تەرەفی کوردی قسە بکە، ئەو کاتەش کورد پێی دەڵێ کە ئێمە چاوەڕوانی چین لە سەرۆکی داهاتووی حکوومەتی عێراقی فیدرال و لەوێ قسەی خۆمان دەکەین. پێتان وایە ئەو کاتە کە ئێوە ئەو داواکاریانەتان هەبوو خودی عەبادی و کابینی نوێ ئەو داواکاریانی کورد جێبەجێ بکات و ئەزموونی ڕابردوو دووبارە نەبێتەوە؟ من ئەوڕۆکە لە دیمانەیەک دیسان لەلایەن برادێکی تری دەوڵەتی قانون باسی ئەوەی کرد ئایا کەرکووکیان دەدەتەیە نانداتێ، من پێم وایە کەرکووک ملکی عیبادی و مالیکی و داعوە و دەوڵەتی قانون نییە بیدەیانەیدا، کەرکووک ملکی ئەو خەڵکەیە کە لەسەری دەژی بە کورد و عەرەب و تورکمان و مەسیحیەوە، بۆیە ئەوە وەزیفەی کەس نییە ئەسڵەن بیر لەوە بکاتەوە ئەیدا یا نایدا. دیسان مەوزوعەکانی تریش من پێم وایە هیچ دامەزراوێک هیچ حکوومەتێک سەرکەوتو نابی ئەگەر هەوڵ نەدا مەسەلە دەستوریەکان مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان باقی خەڵکی عێراق چارەسەر نەکات. و ئێمە ئێستا هەمومان یەکێک لە مشکلەکانمان ئەو مۆزوعی داعاش و ئەینا هەمومان لە خۆمان ئەپرسین ئەرێ داعاش بە چەند سەد کەسێکەوە چۆن توانی سەیتەرەوە خێرا بەسەر مووسڵدا بکە. زۆر تەبیعیە لەبەرەوەی خەڵکێکی زۆر لە مووسڵ معاملەی تائیفی لەگەڵ کراوە و لە زۆر مافە دەستوریەکانی خۆی بێبەش کراوە. خۆ ئەگەر بڕوای بە داعشیش نەبی ڕێکخراوێکی ئیرهابیە، بەڵام هەوڵی ئەوە دەدا پشتیوانی بکە بۆ زەعیفکردنی بەڕێز مالیکی و حکوومەتەکەی مالیکی. بۆیە من پێم وایە هەر کەسێک پاشی مالیکی بێ پێویستە دەرسێک لەو کردەوانە وەربگرێ لە ڕابردوو، چیت کە مماتەلە نەکا لە دواخستنی جێبەجێکردنی دەستور. جێبەجێکردنی دەستور دەتوانی بەشێکی زۆر لە کێشەکانی خەڵکی عێراق بە کورد و عەرەب و هەموو لایەنەکانی تر چارەسەر بکە. کاک سعدی پێت وایە کە عەبادی دەتوانێت جیاواز بێت لە مالیکی و بەتایبەت لە دۆز و پرسی کووردا و بتوانێت بەشێک لەو مادە دەستوریانە و لەو مافە دەستوریانی کوردستان جێبەجێ بکات؟ من پێم وایە عەبادی بەتەنێ ناتوانێت حکوومەتەکەی عەبادی دەبێ ئەوە بکە کە چەند وەزیرێکی کورد و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران
یا عیبادی جێگرەیەکی کوردیشی دەبێ و ئەوە خۆی مەتروکە بۆ خۆی ئەگەر عیبادی ئەوە جێبەجێ نەکە پێم وایە چارەنووسی زۆر باش نابێت چونکە لە پێش ئەو چەند خەڵکێکی تر لێرە ساتمایان کردووە و وەزیان خراپ بووە و ئێمە وەکو دۆست لەگەڵ حزبی داوا لەگەڵ دەوڵەتی قانون لەگەڵ ماڵی شیعە حەقا شتێک سقە ئیسمار بکەین و سەرەتا متمانەی پێ بدەین بۆ ئەوەی بزانی لە پاش گفتوگۆکردن بای ئەوە بڕوامان هەبێت کە ئەو بەشێک لە بەشێکی گرنگ لە دەستوری عێراق جێبەجێ دەکات. بڵێ کاک سعدی گرنتی چییە کە ئەم جارە ئەو داواکاریانی کورد ئەو خاڵانەی کە کورد دەیەوێت حکوومەتی بەغدا بۆی جێبەجێ بکات چ گرنتیەگەیە چ گرنتێکتان وەرگرتۆ بەوەی کە ئەم داواکاریانی کورد جێبەجێ بکرێن؟ ئەزانی پێش نوۆی حەفت و دوای نوۆی حەفت جیاواز بڵێ بەدڵنیاییەوە پێش داگیرکردنی مووسڵ مەسلەیەک و پاش داگیرکردنی مووسڵ مەسلەیەکە پێش فەشەلهێنانی بە تەواوی سوپای عێراق مەسلەیەکە دوای فەشەلهێنانی سوپای عێراق مەسلەیەکی ترە من پێم وایە ئێمە حەق خۆمانە لە دامەزراوە نێودەوڵەتیەکان لە وڵاتانی هاوپەیمان داوای شتێک لە گەرنتی بکەین لەوەی کە دواخستنی جێبەجێکردنی دەستور و دواخستنی بە دەنگەوە هاتنی داخوازیەکانی خەڵکی کوردستان تەنها سەریێشە بۆ هەموو لایەکمان دروست دەکە و نەوعێک لە گەرنتی پێویستە. بڵێ کاک سعدی پێت وایە کە بەم نزیکانە بەم جۆرەی کە ئێستا خەریکن وا بە زووی حکوومەتی نوێی عێراق دروست بێت و پێک بێت؟ من پێم وایە لە عێراقی ئێستا و بارودۆخی ئێستای عێراق و ناوچەکە هەرچی زۆر پێویستە و حکوومەتی عێراق پێک بێ و چەندی زوو پێک بێ بە قازانجی هەموو لایەکمانە. بڵێ پێتان وایە کورد ئەبێ لە ئێستادا چی بکات و چۆن لەگەڵ ئەم هەنگاوەدا تامول کات؟ ئەزانی چۆن مەوزوعی ئێمە دوو مەوزوع لە ناو عێراق یەکیان ئەوەیە ئێمە لە سای نیزامێکی دیموکراتی پەرلەمانی فێدرالدا ئەتوانین بەشێک لە داخوازیەکانمان بسەپێن و جێبەجێکەین و لە وەزعی ئێستای عێراقدا و بەتایبەتی ئەو کاردانەوەی کە بەڕێز نووری المالیکی پاش ئەوەی کە دەرکەوت ئەو ناوزەت ناکرێت بۆ ئەم پۆستە وە جولاندنی هێزە سەربازیەکان ئەمە نظامی سیاسی عێراقی پەرلەمانی فێدرالی دیموکراتی خستۆتە ژێر علامەتی سوال بۆیە هەرچی زوو حکوومەتی عێراق تەشکیل بکرێ نەوع ڕەدی اعتیبارێکە بۆ ئەو نظامی سیاسی و بە ئەمەش هەموو لایەکمان. مەسەلەی دووەم ئەکید بەڕێز حەیدەر العیبادی تەکلیف کراوە کە دەست پێ دەکە گفتوگۆ بکە لەگەڵ هەموو لایەنەکان لەگەڵ لایەنی کوردیش تەکلیفەکە لایەنی کوردی داخوازیەکانی خۆی پرۆژەکانی خۆی ئامادە کردووە و پێویستە وەفدەکەی خۆی تەقویەتر بکە گفتوگۆکانی بەشێکی زۆری بخاتە هەولێر و من لایەنگیری ئەوەم کە ئەو کەسانەی لە گفتوگۆکان بەشدار دەبن نابێ ئەو کەسانە بن کە بە چاوەڕوانی پۆستن لە عێراق بەڵکو ئەو کەسانە بن کە چاوەڕوانی پۆست نین لە عێراق بۆیە مەفروزە بە تیمی داروستاندنکار هی تەرەفی بەڕێز حەیدەر العیبادی بووترێ ئێمە لە ڕابردوودا کێشەمان چی بوو تەحەفوزمان لەسەر حکوومەتی بەڕێز مالیکی چی بوو لە داهاتوودا چاوەڕوانی چین و ئەگەر بەدەنگ ئەو داخوازیانەوە بێ من پێم وایە زوو حکوومەتی عێراق دروست دەبێت. بڵێ باسیەوەت کرد کە نووری مالکی ناڕزاییە و کۆمەڵە ڕخنەی هەیە وەکەوەی ئەم شۆبینیمان لەسەر کاندیدکردنی حەیدەر عەبادی خوێندنەوەی تۆ بۆ ئەو ڕخنانەی نووری مالکی بۆ ئەو دارانی کە ئیدا بۆی کە دەیگوت ئەمەنا دەستوریە بۆی کە دەیگوت من داوای یاسایی لەسەر فواد ماسووم سەرۆکۆماری عێراق تۆمار دەکەم خوێندنەوەی تۆ بۆ لێدوانانەی ئەو چییە؟ هەوڵی ئەوە بدە 4 ساڵ بگەڕێت دواوە کاتی خۆی کە دەوڵەتی قانون و العێراقیە هەبوو دیسان مالکی بڵێن دەوڵەتی قانون کورسیەک یا دوو کورسی کەمتر بوو لە العێراقیە بەڵام تەرەفەکانی تر هاتن هاوپەیمانەتیان کرد ئەو کاتە دیسان ئیشکالات هەبوو لەسەر ئەوەی
ئایا دەوڵەتی قانون گەورەترین لیستە و دەبێت تەکلیف کرێ یان ئەیاد عەلاوی گەورەترین لیستی عێراقیە دەبێت تەکلیف کرێ. ئەوێ ڕۆژێ بە ساڵحی مالیکی ئەو قەرارەدرا دەبینم مالیکی هیچ هانای بەبەر محکەمەی دەستوری نەبر شکایەت بکە وە کەسی تریش تەنانەت بەڕێز ئەیاد عەلاویش هانای بەبەر محکەمەی دەستوری نەبر شکایەت بکە. ئێمە پێمان وایە ئەو کەسی دیموکرات دەستا و دەستکردنی دەسەڵات لەسەر ئەساسی ئینتیخاب و ئیستیحقاقاتی ئینتیخابی و بە شێوەیەکی دیموکراسی پێویستە قبول بکەین. ئەگەر قبول نەکەین گومان لەسەر دیموکراتی خوازێتی ئێمە هەیە و گومان لەسەر ئەوە هەیە ئایا کەسێکی گونجاوە بۆ پیادەکردن و سەرپەرشتیکردنی جێبەجێکردنی دەستور لە سیستێمێکی فیدرالی دیموکراتدا. کەواتە بە هەموو ئەمانەوە ئەکرێ بڵین بەم نزیکانە ناوماڵی شیعە خۆیان ڕێک دەخەن و نوری مالکی بەم داوایە ڕازی دەبێت و دەتوانن ئەم کاندیدەیەک لای بکەنەوە. من ئومێدەوارم کارتی زووە پێک بێ خۆی ئەزانی چێ من بەڕێز سامێل عەسکەریشم وت ئەوڕۆوتم مەوزوعی ناوزەدکردنی حەیدەر العیبادی معناوە نییە قەراردراوە بێتە ڕێز زۆرە ئەو دەبێت دەنگ بێنێ 50 زایدێکی دەنگی پەرلەمان بێنێ خۆ ئەگەر ئەوە نێنێ ئێمە دەگەڕێنەوە بۆ مرەبعی یەکەم پێت وایە کە دەنگێنێت خۆ ئەگەر ئەوە بێنێ من تەسەورەکەم دەنگ بێنێ بەڵێ بڵێ ئەمڕۆ لە نەسیاسی کوردەکان ئاماژیان تەسەورەکەم ئەو دەنگە کاک سعدی ئەمڕۆ لە نەسیاسی کوردەکان ئاماژیان بەوە کرد کە ئەوان دژی کوتەدان ئەگەر هاتوو لە عێراق ئەم شتە ڕووبات لە بەغدا ئەم شتە ڕووبات ئەمە لە چیەوە هاتووە ئەمە بۆ چیاوت لایەنە سیاسی کوردەکان دژی هەموو ئەوەن کە هەر پلانێ بکرێت بۆ کوتەدا لە عێراقدا بۆچ لە عێراقدا کوتەدا تەبیعی ئێمە خەباتمان کردووە دنیاک شەهیدمان داوە لە پێدا و عێراقێکی دیموکراتی کوردستانێکی فیدرال ئێستا ئەگەر یەکێک هەڵسێ ئینقلاب لەسەر نظامی سیاسی بکە و پەچی دەستور بخە و پەچی پەرلەمان بخە بە هەموو توانامانەوە دژی دەبینای چۆن. بەڵێ سادی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سپاس بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ لەم گفتوگوۆیەدا لەگەڵمانە بوویت زۆر سپاس دەکەین. خۆشەویستان ناوبڕێکی کورت و لەگەڵتان باش. خۆشەویستان جارێکی دیکە سڵاوتان لێبێ و لەگەڵتان بەردەوامین ئێستا لە ئەستۆدیۆی نارتی میوانداری وهاب ئەحمەد فەرماندەی خانشینی پێشمەرگەمان کردووە لەسەر دوایین ئەم ڕووداوانەی کە لە نێوان چەکدارەکانی داعش و هەروە هێزەکانی پێشمەرگەدا لە ناوچە جیاوازەکان ڕوویان داوە و بە ڕوونتر و ورتر قسەکردن لەسەر ئەو کشانەوەی ئەمڕۆی هێزەکانی پێشمەرگە لە ناوچەی جەلەولا و هەروەها قسەکردن لە سەر کشانەوە هێزەکانی پێشمەرگە و کۆنتڕۆڵکردنی ئەو ناوچەیە پێشتر لەلایەن چەکدارانی داعشەوە. کاگوها زۆر بەخێر بێت. وەگەوەی بینیمان ئەمڕۆ محموود سەنگابی فەرماندەی سەربازی پێشمەرگە ئاماژی بۆ کرد کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لەو ناوچەیە تاکتیکی سەربازی بووە. ئەمە تا چەند تاکتیکی سەربازی و ئەم تاکتیکە چییە؟ والله من خۆم لە واقعا لەوێن نەبووم تا پیا واقعەکە بە چاوی خۆی ببینێت فەرقی هەیە چووە مەیدانی شەڕ ئەوانە یعنی وەزعەکانە گۆڕێ بەڵام لە طبیعەتی شەڕوایە قانونی شەڕوایە ئیتر شەڕەکان شەڕی جەبهەییە یا شەڕی ئازادیخوازیە شەڕی عەساباتە هەر نوعی لە شەڕەکان بێت طبیعەتەکەی وایە هەنە جار سەرکەوتین تایە و هەنە جار ژێرکەوتین تیا هەیە و هەنە جار پاشەکشی تیا هەیە هەنە جار پاشەکشەکان بە ئیجباریە کە هێزی دوژمن زاڵەوێ بەسەرتا و هەنە جار پاشەکشەکان تەکتیکیە کە تۆ لە پێناوی استراتیژیکی عەسکەری گەورەترە ئەو پاشەکشە بچووکەکەی بۆ ئەوی لە شوێنیشکۆ لێ بدەیت. ئەم پاشەکشێ لە کەم لەو پاشەکشیانەیە من طبیعەت کاڵێم کە خۆم لێوێندەوەم نازانم بیستەبێت بەڵام ئاماژە بۆ دەکرێت ئەو فەرماندە سەربازی ئاماژە بۆ دەکات دەڵێ لەبەرەوەی کە شەڕەکە بوو بە شەڕی کۆڵان و کۆڵان ئێمە بڕیارماندا بکشینەوە. هەنێ جار وەزعی جەبهە وا ئەخوازێ کە تۆ شوێنێک بەجێ بێڵیت بۆ ئەوەی تەسحی زیاتر نەدەی بەڵام ئەمەوە ناگەنێت کە تۆ بکشیتەوە بە تەواوەتی لەو منتیقەی و جەبهەکان چۆڵگەی دوانە ئەکرێ پیلانێکی تردا بنێ پیلانێکی باشتردا بنێ بۆ ئەوی جارێکی کە سەرکەوتوی بەسەر دوژمناوە تەفەوقە زیاتری بەسەریا کەواتەوە بە پیلانی باشەکرێت. ئەمەی من باسیەکان تەبان من لە حەزم بەسەر کۆی جەبهەکان هەیە نەک لە جەلەولا لە
زوو لە چۆچۆوانە لە شنگارەوە هەتا هێتەوە خانەقین ملاحەزات هەیە لەسەر جەبهەکان کە بۆچی لە هێنە شوێن پێشمەرگاوە بە ئاسانی شکاوە و لە جەبەکانی چۆڵ کردووە طبعاەوە ئاسان نییە ینی ئینسان لە خۆشیەوە قەرار نەداتوانە بەڵام خەلەلێک هەیە لە هێزەکە خەلەلەکە چی؟ بەڵێ خەلەکە طبعاً ئەوەی کە وازەحە زۆری چوتراوەتەوانێ هێزێکی منەظەمی یەگرتوو نییە ینی کە باسی هێزی نیشتمانی ئەەکەیت ئەم حیزبانە ریشە لە مشکلەکان ئەوەی یەکسەر حەساسیەتیان گرێ وازن ئەوان بە نانیشتمانی حساب بگرێن نەخێرەوە هێزانی لە جەپان هەموو پیاوی نیشتمان پەروەرن هەموو پیاوی تێکۆشەرن بەڵام معنای هێزی نیشتمانی ئەوە نییە کە بڵین هێزەکە بکرێ بە نیشتمانی ئیتر ئەمانە نانیشتمانین خەلەلەکە لەوایە ئەم هێزانە یەک لە شێر سایی چەترێکی عسکەریە کۆ نەبوونەتەوانێ یعنی لەژێرێک کۆنتترۆڵە کۆ نەبوونەتەوانێ تا ئێستش بمانوێ نەمانوێ ئەم هێزانە دوو هێزن کە بەشێکیان ئایدی یەکێتی نیشتمانیە بەشێکی ئایدی پارتی دیموکراتی کوردستانە لەبەر ئەوە کە هێز دوو تەوجی هەبوو دوو نیزامی هەبوو دوو تاکتیکی عسکەری هەبوو ینی دوو دیسپلین جیاوازی هەبوو بە تەبیعەت ناتوانانی کۆنتترۆلی بەسەرەکە جگەل لەوەش خەلەلی تریش زۆرە لە جەبهەکانە قەینە بابە بە هێزەکان هەر حیزبی بە مشکلە نییە کەواتە ئێستا کۆنتترۆلی بکەرەوە چاچی بکە ڕێک و پێچی کە بە سیستەمی بکە ئەوەی کە ئێستا هەیە کاتی شەڕ و هێزەکانی ژۆک و خۆتەڵین وەکو تۆ ئاماژی پێ دەکەیت و دەوترێت بە نیشتیبانی نەکراون کەواتە بۆم کاتە بێچی لێ بکرێت و پلان بۆ چاکردنی ئەمە چییە؟ ئێستا لەم کاتە کوتوپڕاتەوانەوە ناکەنێ شتێنداکە بەڵام منە ئیجرعات هەیەکرێت ینی طبعا بێت لە هەر شکانێکە سەبەبەکانی بزانی لە هەر سەرکەوتنیشکە سەرکەوتنەکان طبعا سەرکەوتنیش بەدەساتەوە شکانیش بەدەساتوە هەردووشی بینراوە ئەبێ بزانین ئەو خۆیانەی کە بۆتە این نەخۆشەکان بدۆزیتەوانێ دەردەکان بدۆزیتەوە بۆچی لە جەپەیە کاتوەشتیت سەبەبەکانی چییە سەبەکان بدۆزیتەوە سەبەکان معالەجەکەیت ئەوە اینەکانت جگە لەوەش بەڕاستی من ڕوم لە هێزی پێشمەرگە نیە هێزی پێشمەرگە هێزێکی قارەمانە ینی ئەبێ تەوجیهەکەی بگۆڕێت تەربیەتەکەی بگۆڕێت تەسلیحی بگۆڕێت تەدریبی بگۆڕێت دوایەوە سەرکردەکانیش لەگەڵ لە سەرکردەکان بەڕاستی ئەبێ زۆر نزیک بە مەسافە نەبێت لە بینی سەرکردە و پێشمەرگە کە ئەوە ئێستا مەسافەیەکی دوور هەیە لە بینی سەرکردە و پێشمەرگە کەواتە سەرکردەکان فەرماندەکان لەگەڵ پێشمەرگەکانە نین لە ئێستادا کە هەناڵە بتیانین بەڵام بەڕاستی هینە بینی هی مەسافە زۆرە بینی ئێستا لە هەنێ شوێنە بڵێ کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە جەلەولا و بە تایبەت چەند مانگێکی زۆر چەند کاتێکی زۆر بوو چەند ڕۆژێکی زۆر بوو یەکێک لەو گەڕەکانە لە جەلەولادا نەدەتوانرا با بڵین هێزەکان شەڕەکە لەو گەڕەکە بچێتە دەرەوە گەڕەکە داگیرکرێ هۆکاری ئەمە بۆ ئەمە نەبوونی پلانە ئەمە نەبوونی تاکتیکێکی باشی سەربازیە ئەمە ڕێکنەخراوی هێزی پێشمەرگەیە ئەمە بۆ وڵا توانی بڵێ خەلەلیشی گەورە هەیە تەوان ئەوان مەسەرەن شارچی نێ بۆڕێ بێتەوە ئەوەی کە ئەو گەڕەکانە عەرەب نشینە یا نازانم چییە ئەوە مەتیلە بنەوە مبەڕێری گەورە نییە بەڕازی ئەبێ خەلەلێک هەوێت لە دانانی تکتیک و پەلاماردان و ئەوانە ینی یەکێ لە کێشەکانەوەیە ئەجلای ئێستا تۆگە مقارنەی هێزی پێشمەرگەی ئێستا و تەسلیحی ئێستا و ینی ئەو مستەلزماتانی کە ئێستا لەبەردەم هێزی پێشمەرگایە مقارنەکەی بە هێزی پێشمەرگەی شاخ زمانی کۆن بەڕاستی فەرقەکە زۆر زۆرە ئەی کەواتە کێشەکە چییە؟ بەڵام وەڵامی ئەم پرسیارم دوای ئەو پەیوەندیە ئەبێت بەڵێ بەڵێ بەڕێزان ئێستا دەچینە لای شەلال عەبدوڵ قایمقامی قەزای دووسخورمات و کاشەلا سڵاو لە بێ و شەو باش دەگوترا شەڕ و پێکدادانی بەردەوام لە دووسخورمات و هەیە نوێترین زانیاریەکان چییە و لە ئێستادا شەڕ و پێکدادان بەردەوامە؟ ئەو کاتتان باش سەر لێوارەی ئەمڕۆ کاتژمێر 9:30 ئێوارە هێزەکانی داعش و گروپە چەکدارەکان بەلاماری شاری خورماتویاندا لە چەند قۆڵێکەوە ئەو بۆ جاری یەکەم و دووەم و سێهەم و چوارەم نییە کە پەلاماری هێزی پێشمەرگادەن لە گوندی یەنگیجە و لە ناوچەمی ئەلبوحەسەن و لە هەمان کاتدا لە قۆت کۆکردەوە لە هەموو جارەکانە دیاتر لە جاری پێشوو سەر شۆڕانە و وا تێک شکاوتر ئەگەڕێنەوە خۆشبەختانە هێزی پێشمەرگە هاتنە دەستیان و لە قۆڵی کۆکردەوە پاترۆل ئۆتۆمبیلێکی پاترۆل لەگەڵ مەگزێمینیەک و لەگەڵ مەرزەیەکی دەبڵ قەمەرەیە هەمووی سوتاوە بە چەکدارەکانەوە و لە قۆڵی ئەنگیجەیش دوو هەمەر
دوو هەمەر ئێستاکە لە پێش چاوی خۆمانە نزیکە لێمانەوە بە بەر چاومانەوە سێ بە خۆیان و پێشمەرگەکە بە خۆیان و سەردارەکانیانەوە و لە هەمان کاتدا لە قۆڵی ئەو چەمەیشەوە هەر بە بەردەوام تێکشکاون هەمویان بەسەر شۆڕی گەڕاونەتەوە هێزی پێشمەرگەی زۆر و لە بەرزە کەواتە جەماوەر و گەنجی شاری خورمات هەمووی چەکی هەڵگردووە لە ناوڕای شارەکەتان. بڵێ کەواتە کاشەلال لە ئێستا بە دیاریکراوی لە هیچ ناوچەیەکی خورمات و شەڕ هەیە؟ ئێستاکە 20 دقا بێت شەڕەکەت هێور بووەتەوە واتەقەکردن نەماوە بەڵام پێشمەرگە لە ئامادەباشیە و خەڵکی شارەکەیش هەر هەمووی پێشمەرگەی و چەکی هەڵگرتووە. ئێستاکە ئێمە لە ناوەندی شارەکەەوە نزیکەی 200 هاوڵاتی چەکدار لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش هەموو شوێن و خوشبنێکیان گرتووە و هەمووشی لە ئامادەباشیە بۆ هەر ئەگەرێکی نەخوازداوە. بڵێ کاک شەلال بەدەر لەم شەڕانە ڕەوشی ئەمنی ناوخۆی خورمات و لە ئێستادا چۆنە؟ وەکو بۆ پێتەڵێم ئێستاکە من لە ناوەندی شارەکەم لە یەکێک لە گەڕەکەکان کاکەوێتە ناوەڕاستی شارەوە زیاتر لە 200 کەس سەکدار خۆبەخش جگە لە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و هێزەکانی پۆلیسی بەرگری و فریاکەوتن و هێزەکانی گازونەوت هەر هەموو لەگەڵ هەموو ئەو سەرکردە سۆزانە ئەو سەرکردە قارەمانانە هەمویان لەسەر بەرەکانی شار هەر هەمومان بە معنەویاتێکی باشەوە و هەمومان زۆر مسەیتەرین لە هەموو ڕوویەکەوە. بڵێ کاشەلال ئەوەی تا ئێستا هەیە و تو ئاگاداری بیت تەنها ئەوەیە کە لە بەرگریدا بن یاخود هیچ پلانێکی دیکەتان هەیە بۆ بەرپەرشدانەوەی هێرشی و چەکدارانە؟ ئەم هێزانەی کە لێرەن تا ئێستاکە بە پێی زانیارەکانی من هیچ لە هیچ شوێنێکەوە هیچ وەوە لەخبەرێکیان بۆ نەهاتووە بۆ ئەوەی کە پێشەوا بکەن و بچتە پێشەوە بەڵام لە سەنگەرەکانی خۆمانین ئەوە 4 جارە 5 جارە هێزەکانی داعش پەلاماری سنوورەکانی ئێمادەن بەڵام هەموو جارێک بەسەر شۆڕی و سەرشکاوی گەڕاونەتەوە و بەدەیان جەنازەیان لە شوێنی ڕووداوەکان بەجێهێشتووە. بڵێ کاک شەلال پێت وایە پاشەکشەی هێزەکانی پێشمەرگە لە جەلەولا و کۆنتڕۆڵکردنی ئەو ناوچەی لەلایەن چەکدارەکانی داعشەوە کەم تا زۆر پەیوەندی بەم هێرشی ئەم شەوە هەبوو بێت لەسەر خورمات و؟ بڵێ دیارە تیرۆریستان خەیاڵیان خاوە بایان زانیوە لەوێت ئەگەر پێشڕەوەیەکیان کردبێت لە جەلەولا وا بە خەیاڵن لێراکەشەوە بکەن بەڵام خەڵکی کوردستان و خەڵکی شاری خورماتوی خۆڕاگر ئاگادارەکەینەوە کە هێزی پێشمەرگە هێزی ملی خەڵکی خۆڕاگری شاری خورماتوو هەر هەمووی پێشمەرگەیە دڵنیابن خورماتوو بە کوردستانی و یەک دەستێ خاچی ناتوانن بێنە ناو یەک دەستێ خاچی ئەم شارەوە. بڵێ کاک شەلال جگە لەو هێزەی کە پێشتر لە ناو خورماتوودا هەبوو لە ئێستادا هیچ جێزێکی دیکە هیچ جێزێکی پشتیوانی هاتووە بۆ خورماتوو بۆ پشتیوانیکردن لە پاراستنی ئەمنێتی خورماتوو؟ لە ڕابردووە توانم بڵێم بەس هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش و هێزی پۆلیسی فریاکەوتن و پۆلیسی گاز و نەوت بووە بەڵام ئێستا کە دڵنیا دەکەمەوە هەموو خەڵکی شار بووەتە پێشمەرگە و هەمووی ڕژاوەتە سەر جادا و هەمووی چەکی هەڵگرتووە و هەمووی خۆبەخشانە 1000 دەکداری خۆبەخش زیاتر ئێستاکە لە ناو شارەکەن ئێستاکە لەگەڵ منە نزیکەی 200 تا 300 چەکدارە و لە زیادبوونەتانی هەمووشی ئامادە باشە بۆ هەر ئەرجێک و بۆ هەر واجبێکە پێی بسپێری. بەڵێ شەلال عەبدوول قایمقامی خەزای دووس خورماتوو سوپاس بۆ زانیاریەکانی خۆشەویستان لەگەڵتان بەردەوام من دەگەڕێمەوە لای کاک پێشتر پرسیاری چۆم لێ کردی ئەم هەموو کێشەی کە ڕوەدەن هۆکاری ئەمانە چین چۆن چارەسەرەکرێن بۆ تا ئێستا چارەسەر نەکراون؟ والله ئەو کێشانە وەکو چی مەسەلەن وەکو ئەوەی کە تۆ ئاماژەت پێ کرد کە کەم تا زۆر تا ئێستا نەتوانراوە پلانێکی زۆر باشدانرێ تۆ ئاماژەت بەوە کرد کە لە ئێستادا بە بەراورد بە ساڵانی ڕابردووی هێزەکانی پێشمەرگە چەکی باشتریان پێشتی باشتر هەیە بەڵام لەگەڵەوەدا تۆ ئاماژەت بەوە کرد وەکو فەرماندەیەکی سەربازی پێشمەرگە لەگەڵ هەموومانەدا وەکو ئاستی پێویست نییە هۆکاری ئەمە بۆ وڵایەوە تەنها هۆیەکە کۆ ناکرێتەوەوانێ تا من نەمێجار لەپێش لەبارەی و جەبەی قسە بکەم ئەگەر ئەوەی کە لە دوورەوە تەبان یعنی قانونی شەڕی جەبهەیی و هەموو شەڕەکانی تریش بوون ئەبەتایبەت شەڕی جەبهەیی یعنی تۆ کە قەرارتدا مەسەلەن شوێنێ بگریت ئەبێت چاوەڕێ ئەو دژمن نەکەیتوانە یعنی کە ئێساڵی لە جەلەولایە لە دووس خورماتوویە لە نزانم کوێ
خەرارەوە چەند نقطەیە کە تۆ سنووری توێ کوردستان ئەتێ شۆلانە بگریتەوە نابێت چاوەڕێ دژم بکەیتەوە ئایا ئەو جومەکەیە تۆ ئەبێت دەست پێش خەربی دایمەن لە حاڵەتی بەرگری زۆر خەتەرە بۆی بین کاتەوەی تا ئێستامان کردوانە لە بەعدە شوێنە حاڵەتی بەرگری سلبیە حاڵەتی بەرگری سلبی زۆر خەتەرە حاڵەتی چی بەرگری هەیە تۆ لە حدودی خۆدایت ئیتر ئەمە تێپەر دەکەی گەچیت خاچی وڵات شوێنی تر داگیرەکەی ئەمە خراپە تۆ لە حدودی خۆتە بەڵام ئەمەیان پێویستی بەستەنگەری باش هەیە پێویستی بەستیحکاماتی زۆر باش هەیە پێویستی بۆیە کە تۆی هێزی مەشاتی هێزی پیادە هێزی ئەوانە هەموو چۆنچوی دابری هێزی تۆپخانە و جبەخانە ئەوانە لەکوێ دابری ئەوە تەبان بەڵام فەرماندە سەربازەکانی خۆمان ئەمانە نازانن حتمما نەیزانن چۆن نایزانن بەڵام ئەبێەوە بە دیسپلیم کرێ بە بڵێن بە زۆر بە وردی و بەوە کرێت بەڕاستی بڵێ ئەجا خەلەلەکان نەزانم خەلەلی چیتر فەرموو نەزانم هەر ئاماژەم بۆ شتانە کردەوەی کەکەم تا زۆر خۆت پێشتر ئاماژەت پێکرد کە وتێ ئەمانە کۆمەڵە کێشن لە ناو هێزەکانی پێشمەرگەدا هێڵی سەرەکیمان لەوە قسەمان کرد کشانەوەی هێزەکانی پێشمەرگە بەتایبەت لە جەلەولا و دوجار لە شنگال بەتایبەت دەمەی کشانەوەی پێشمەرگە لە جەلەولایە وەک ئەو بینیمان ئەمشەوە هێرشیش کرایە سەر خورماتوو مەڵێ ئەمە کاردانەوەی نەبووە وڵی تەبانەوە خەلەلی تێ هەبێ خەلەکەم بدۆزێتەوەنی سەن کە خۆی لێ بێت ئەنی پێویستە ئەو سەکرە سەبازیانە وەزارەتی پێشمەرگە ئەوانە بزانن خەلەلەکان چییە ینی نقاتی زەعف چیە حتمما هەموو شتێک هەموو ژێرکەوتنیەک یا سەرکەوتنیە خەلەلی خۆی هەیە یا سەبەبی خۆی هەیە ئەجابێت سەبەکان بدۆزێتەوەنیە بزانە هۆکانی چییە و لەبەر چی ژێرکەوتنە لەبەر چی ئەشتی لەبەر چی پاشەکشەکەیت و ئایا پاشەکشەکە تەکتیکە فعلان یا پاشەکشەکە زۆر جار ئاماژە بۆ کرێت لەم وشە سەربازیانە ئاماژە بە پلانی تاکتیکیە کرێن منە بێ بۆ بینەران ڕوونکەیتەوە ئەم پلانە تاکتیکیانە چین ئایا بەڕاستی و پلانانی کە تا ئێستا بە تاکتیکینەوە برن پلانی تاکتیکی بوون من باوەڕم وانی هەمووی ئەوانە پلانی تاکتیکی بێت پاشەکەی تاکتیکی شکانە هەنیجی شکانە بەڵام ئەشکرێ شکانی یعنی تاکتیکی تابێت انسحابی تاکتیکی تابێت بەڵام ئێستا واقعەکە نەبینە ناتوانێت قەراری ئەتەوە بڵێ ئەم شکانە خۆی تاکتیکە کراوە بە پلانی تاکتیکی مەبەستت لەوەیە واللهی وازحە یعنی ویسان چۆن شوێنەکە بەدەستەوە بێتوانە مەجبوری کە بۆ پاسایی بۆ بینی تۆکو فەرماندەیەکی سەربازی لە دوورەوە کە دیارە هەر نەبێت لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە ڕێی میدیاوە بەرەکانی جەنگ و هێرشەکان و هەموو شتەکانی دیکە بینی تۆ پێت وایە کەم و کوڕەکان چی کەم و کوڕەکان لە دەڕشتنەوەی سیستەمی هێزی پێشمەرگە ئەوانە خەلەلی گەورەی هەیە دووەم لە ژیانی پێشمەرگە و گوزەرانی پێشمەرگە نقصانی تیا هەیە لە چەک و چۆڵە بە مەزبوطی ڕەنگە چی بکرێت و چی بکەیت وڵا ئەمە پەلەپەلەی سند ئاکرێت تەبان ئێستا هەرچی هەیە بێ هەموو هێزەکان کۆکرێتەوانێ بە هەموو عەدیفاعکرێ و ئەوانەی کە خەلەلی تیا هەیە دوورخێتەوە ئەوانەی کە خەلەلی تیا نیە پێش خرێ خودیارە ینی ئیشی سەربازی ئەوانی کە پێشمەرگەی سەرکەوتوو بوون لە جەبەکانە سەرکەوتوو بوون و لە شەڕەکانە سەرکەوتون وازەحە و ئەوانشی کە بێتە هۆی شکانی جەبهەیەک یا شکانی لایەک لە جەبەکان دوورخرێتۆلی بڵێ ئەگە پاکتاوی هەزیب ئەمە تەبەن شەڕ گەورەترین تەجروبەیە بۆ ئەوەی تۆ هێزەکانی خۆ تاقیکەیتەوانێ تاقیکەی تۆ بزانی چێ سەرکەوتووە چێ ژێرکەوتووە تەمام ئەوەی هێزانێک کە تۆ هەتە تەسلیح کردووە تەدریب کردووە هەموو پارەتیا سەرکەوتووە ئەم هێزەی پێشمەرگە تەسلیح و تەدریبیان پێکراوەکو پێویست بۆ شەڕ ئامادە بوون بۆ شەڕ بەحسابێ و بکراویان ئەوەی من لە دوور بیزانوانە ئەوەی کە ئێستا ئیبینی تۆی کە ئێستا ئیبیت ئەیبینیت تەواو وایە ئەم هێزە ئامادە هێزێک نییە کە بە تەواوی ئەوە بێ مدەڕەب کرابێتوانە یا بێ خەلەلی تر هەبێ خەلەکان نەزەمنی چوایە بەڕاستی بڵێ خەلەکە لە سەکردایەتەکەیەتی لە سەکردایەتیکردنیاتی خەلەکە لە تەوزیعکردنی هێزەکانیاتی ئەویان تەنەچێت خۆی بەچای خۆی نەبینی ناتوانێت تەحکومی پێکە بڵێ پێشتر پرسیارێکم لێ کردی بەڵام وەڵام نەدامەوە لەسەرەوەی کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە جەلەولا ئایا تەسیری نەبوو لەسەر ئەم هێرشانی ئەم شەو وەڵا بە تەشی لە شوێنێکە ئەگەر تۆ خۆت مەسەلەن ئینسان کە هێزی پێشمەرگە لە نقطەیەکە سەرکەوتوو بێت هەوڵا لە نقطەیەکی کەشە بچێتە پێشەوە بە تەشید بۆ ئەوانیش بە مقابلی دژمنیش عینیشتە لە شوێنێکە زانێ سەرکەوتن بەدەستێنێت لە شوێنی کەشەوە بەلامارەدا بۆی ئینەکان و دوای ئەوان مەسەلەن بە درێژایی جەپەکان لە ژەنگارەوە هەتا گاتە خانەکەین ئایانوێت مەسەلەن ئێستا قورسایی هێزەکانی پێشمەرگە لە مەنتیقەکانی تر لە مەنتیقەی بڵین هەولێر و مەخمور و ئەوانە قورساییانە سەکەم بێتەوە
خۆسایە خەنە سەر منتیقی بڵین دووس خورمات و جەلۆلاوانە. بڵێ کەواتە لەو سنوورە ئەبێ هێزەکانی پێشمەرگە چی بکەن؟ وڵا بێ ئیسیحکاماتی تاو باشکەن، ینی ئەو شوانەی کە ئێستا ئەگەر هەنێ شت کە پاشەکشە کراوە ئەبێ سەنگەری باش لێ بدرێ و دوای ئەوە ئیسیحکاماتی باش کرێ هێزی باش بەقوەتری بۆ برێت و جگەل لەوەش پیلان بۆ دابرێت چۆن ئەو شوێنانە بژیرێتەوە کە پێشتر لەژێر دەسەڵاتیان نەبووە. بڵێ زۆر بەڵێ سپاس بۆ وەهاب ئەحمەد فەرماندەی خانشینی سەربازی سپاس بۆەوەی کە ڕاستەوخۆ لەگەڵمانە بووی لەم گفتوگۆیەدا خۆشەویستان ناوڕێی گوت و لەگەڵتان بەردەوام. بەڕێزان ساوتان لەبێ من پەریتار لەم گەشتەی لەم کاتژمێرەدا لەگەڵتان بەردەوامە بم ئێوەش لەگەڵمان بن. شەڕ و پێکدادانەکان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە دەوروبەری قەزای دووسخورمات و دەستی پێ کردووە و بەردەوامە. نێراوی NRT لە دووسخورمات و ڕایگەیان لە کاتژمێر 9 خولەکی ئەم شەوە شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە دەوروبەری قەزای دووسخورمات و دەستی پێ کردووە و شەڕەکەش بەردەوامە. وتیشی بەشێک لە هاوڵاتیانی قەزاکە بۆ پشتیوانکردنی هێزەکانی پێشمەرگە چوونەتە بەرەی شەڕەکە و ڕوبەڕووی چەکدارانی داعش دەبنەوە. بەڕێزان ڕاستەوخۆ دەچینە وتارێکی ئۆباما لەسەر ڕەوشی عێراق بە گشتی داوێتی با پێکەوە بینەری بین. perch on that mountain, and we're working with international partners to develop options to bring them to safety. I want to thank in particular the United Kingdom, France and other countries working with us to provide much assistance to the Iraqi people. کۆمەکانیان پێشکەچکە عێراقیەکان پێویستیان پێ بوو لە ئێستاشە ئەتوانین ئەو هێزانی کە هەڕەشاکەن سەر ئەو خەڵکانی کە لەو ناوچێ جیناوکاتەوە ئەمە هەنێک لەو ئامانجانەی کە هەمان بوو بەدە دیمانێناوە بۆ پاراستنی مەدەنیەکان ئامۆژگاریدان بە هێزە عێراقیەکان و هەروەها هاوکاریکردن لەگەڵ هاوڵە نێودەوڵەتیەکانمان بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە و ئەو چارەسەرەی کە لە عێراق هامێنێتەوە ئەوەیە کە عێراقیەکان خۆیان پێکەوە حکوومەتێکی گشتگیر پێک بێنن کە لە بەرژەوەندی هەموو عێراقیان بێت کە متوانن یەک بگرن بۆ بەرەبگاندنی تیرۆر. ئەمڕۆ عێراق هەنگاوێکی باشینە. مانگی ڕابردوو عێراق سەرۆکیشی هەڵبژارد سەرۆک مەعسووم ئەمڕۆ دکتۆر حەیدەر عەبادی هەڵبژارد بۆ ڕاستپارت بۆی کە بێبە بۆ پێکهێنانی حکوومەتێک کە بتوانێت جوواکە جیاوازەکانی عێراق کۆکاتەوە بیرۆکرایی لێکەین و هانیشی دل کە بە خێراترین کات حکوومەتێک تشکیل بکات کە نوێنەراتی هەموو عێراقیەکان بکات. پشتیوەریەکەنەوە پشتگیری سەرۆک مەعسوومەکەنەوە جبوری کە هەروەها هەندی هەموو سەرکردە عێراقیەکانەکەن بۆی کە لە ڕۆژانی داهاتوە لە پرۆژێکی ئاسیستیانەی سیاسیانە کار بکەن. بێت حکوومەتی عێراق بە متمانەی وڵاتەکانی بگەڕێنێتەوە. ویلایەتە یەکگرتووەکان ئامادەیە بۆ پشتیوانیکردنی ئەو حکوومەتەی کە بەدەنگ هەموو داواکاری و نەهامەتەکانی خەڵکەوەچێت و هەروەها ڕوبەڕووبوونەوەی ئەو دۆخە مرۆی کە تێکەوت و هەروەها بەرەوگاربوونەوەی تیرۆر و کاتێکیش ئەمە یەتدی کە حکوومەتێکی یەکگرتوو هەبێت. عێراق چەند زەحمەتێکی لە بەردەمایە و وەزانین کە زەحمەتی تریش لە پێوەیە بەڵام ئەوزانن کە حکوومەتی ئەمریکا زۆر بە ئاگاداریەوە ئامادەین بۆ شەڕکردن لەگەڵ ئەو هێزە تیرۆریستانێ. بێگومان ئەو هەوڵانە ئەبێت عێراقیەکان لەسەر ئەم بەرەوپێشچوونی ئەمڕۆ بینایی بکەن. زۆر سپاس بۆ هەموو. ئەوە بینین ئەمڕۆ وتێکی کورتی سەرۆک ئۆباما کە چەند دەقەیەک بوو کە بەڵێ بەڕێزانەوەی گوێتان لێ بوو وتەیەکی کوردی ئۆباما بوو لەسەر ڕەوشی عێراقە ئۆباما وتارێکی لەو بارەوە پێشکەش کرد هەر بۆ قسەکردن زیاتر لەسەر ڕەوشی عێراق و
پێکدادانی هێزەکانی پێشمەرگە و ڕوبەڕووبوونیان لەگەڵ چەکدارانی داژە لە ستۆدیۆ ئاماژ عەبدوڵاسۆ ڕاگەیانکار کە لە ڕاگەیاندنی دەستگاکانی پارتی دموکراتی کوردستان کار دەکات لە لای ئێمە میوانە کاک ئامان زۆر بەخێربێت. سەرەتا وەک ڕاگەیانکارێک بە ڕای جەنابەت بزانین لەسەر ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش و ئەو ڕەوشەی کە لە عێراقدا دروستبووە بەگشتی. لە ڕاستیە کە ئێمە قسە لەسەر ڕوبەڕووبوونەوەی داعشەکەین و ئەبێ وەک ئەوە قسەی لەسەرین کە ئەمە ڕێکخراوێکی تیرۆریستیە کە ئەمڕۆ توانین بڵین بە زۆر لە جۆرەکان لە شەوەی دەوڵەتێکی تیرۆریستیا خۆی بینێتەوە کە با بڵین درێژکراوەی ئەو هەنگاوە تیرۆریستیەیە کە لە جیهانە ئەمڕۆ پێوترێ شەڕی ڕوبەڕووبوونەوە لەگە تیرۆریستا کە ئەمڕۆ کورد لەناو ئەو مەحفەلەیە خۆبینیتەوە کە ڕوبەڕووی ئەو شەڕە تند و نەگری سابێتەوە کە پێڵێن شەڕی بەرەنگاربوونەوەی تیرۆر. لە ڕاستی ئەگەر ئێمە وردبینانەتر تا تەماشا بکەین و وردبینەوە لە واقعی سیاسی ئێستای عێراقەوە هەست بەوە ئەکەین کە شەڕی تیرۆر بە جۆرە لە جۆرەکان ئاڵاوەتە هەرێمی کوردستان کە ئەمە پەیوەندی بەو هەژمونە سیاسیەوە هەیە کە لە 8 ساڵی ڕابردووە درێژکراوی سیاسەتە هەڵەکانی مالیکی بووە کە لە عێراقا پیادەی کردووە کە نەیتوانی لە نێوان تەیفە جیاوازەکانە عەدالەت بێنێتە ئاراوەوە هەروەها هەمووشمان درک بەوە ئاکەین کە مالیکی یەکێک بوو لەو سیاسیانی ئێستاشی لەسەر بێ گرێوی لەسەر مەحاڵە کردووە لە سیاسەتی هەروایە ئەوانەی کە گرێو لەسەر مەحاڵاکەن هەمیشە خۆیان لە هەڵدێرە ئابینەوە بۆیە هەموو ئەمانە پەرچەکردداری تری لێبوونەوە و تیرۆریستەکان پیان وا بوو کە خاچی عێراق خاچیشی بەپیتە بۆی کە تایە گەشە بکەن هەروەک بینیمان لە ماوەیەکی کورتا توانیان شاری مووسڵ کۆنتترۆل بکەن و زۆرترین دەستکەوتیان لەوێ هەبێ بە تایبەت زۆرترین چەک و ئەسلی حوتان دەتوانین بڵین ئیمکانتی مادی ژۆکۆی کە لە هەواڵەکان و نێو میدیاکانەوەی جۆمالی بوو ئیمکانتێکی مادیشیان کەوتە دەستوە ئەو هێزەی کە مالیکی هەیە بوو هێز ئاسکەری ئەو هێزە میلیتاری کە مالیکی بوو لێنیان توانین لە ماوەیەکی زۆر کەمە مقاومە بکەن وتوان ئەو شارە گەورەیە کە بە دووەمین شاری گەورەی عێراق هەژمارەکرێ لە کورتترین ماوەیە لایەن تیرۆریستەکانەوە کۆنتترۆل کرا کە ئەمە ئەتوانین بڵین هەستیارترین کێشەکانی بەربڵاوبوونەوەی تیرۆر بوو لە عێراقاوە دوجار ئەنجا هەنگاوەکان بەرەوە هات کە تیرۆر پەلاماری سەروەریەکانی هەرێمی کوردستان با و هەرێمی کە ئەمڕۆ بە پەناگە ئارامەکە کە هەمومان ئەوە درکمان بۆ کردەوەی کە پاپا لە لێدوانێکا لە دانیشتنێکا لەگە جەنابی سەرۆکی هەرێم جەنابی سەرۆک بارزانیە دانیشت شوناسی هەرێمی کوردستانی بە پەناگە ئارامەکە کرد بەو هەرێمە شوناس کرا و ئێستاش لە ناو تەحلیلە سیاسەکان ناو قاموسی سیاسیە لەسەر ئاستی جیهان ئەگەر ئێمە دیقەت بگرین هەروەک لە ڕابردووشە زۆر جار خیتابی پارتی شەروا بوو کە ئەبێ کوردستان بەناو ڕێڕەوەکانی دیموکراسیە تا بڕوا ئەگە قەرار بێ هەموو جیهان قیتارێک بێ لە دیموکراسی دەبێت من ناویچ لە ناو فارغۆنەکانی ئەم دیموکراسیەتە ناو فارغۆنەکانی ئەم شەمەندەفەرە گەورەی دیموکراسیە ئێمە ناوچێ لە فارغۆنەکانە بین هەر ئەوەیە بنبەخشەوای کرد کە ئەم هەرێمە دیموکراسیە ئەم هەرێمە ئارامە تیرۆر بێوێ دەستی پێ بگەێنێەوە ڕوبەڕووبوونەوەیەک ڕوویا بەڵام خۆشبەختانە ئەوە وری بەرزی پێشمەرگە بوو و ئەوە وری بەرزی یان ئیرادی بەرزی قەومی خەڵکی کوردستانە کە ئەتوانێت ڕوبەڕووی ئەو هەڕەشە گەورەیە بێتەوە کە پێڵەن هەڕەشەی تیرۆر لە بیرمان نەچێ لە 12 ساڵی ڕابردووە گەورەترین وڵاتی ئەم دنیاە کە ئەمریکا سەرۆکەکەی لە پرس کۆنفرانسێکا ڕاگەێنێ کە شەڕی تیرۆرەکە و ئەوەی کە لە جەبهەی تیرۆرانە بێ ئەوەی لە جەبهەی دژە تیرۆرانە بێ ئەوە لە جەبهەی تیرۆرا شوناسی بۆکرێ ئەمڕۆ خۆشبەختانە هەرێمی کوردستان ئەتوانین بڵین هەژمارەکرێ بۆ وڵاتانی کە ڕوبەڕووی گەورەترین تیرۆر بۆتەوە کە ڕوبەڕووی گەورەترین هەڕەشەی تیرۆریست بۆتەوە کاتە ئەچێتەوە ناو ئەو مەحفەلەی کە پێڵەن مەحفەلی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. زۆر باشە کاک ئاماجبا پرسیارەکەین لەسەر ڕۆڵی ڕاگەیاندن تا چەند ئاسای هەر کەناڵە و بەویستی خۆی هەواڵەکان بگوێزێتەوە بەتایبەت لەم کاتەیە کە ینی وەزعیکە بەگشتی بەسەر کوردستانە هاتووە ینی ئێمە ئەبینی زۆر کاتێ دەستگاکانی سەر بە یەکێتی و پارتی هەر کەناڵە و بەویستی خۆی بۆ بارزکردنی حەزبەکەی خۆی سەرکەوتنەکانە خاتە ئەستۆی خۆی زۆر کاتیشەیە لە کاتی شکستەکانە حەزبەکانی تری تۆمەتبارەکەن. بەڵێ جا من لێرە ئەمێ ڕادگرم ئەوە بۆ ڕاستکەمەوە کە من بۆ خۆم لەناو ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان وەکو هەڵسوڕا و کادرێک کارەکەم و چەندین ساڵی شە لەناو ئەو ڕاگەیاندنەیە ئەتوانم بڵێم کارم کردووە بۆیە ئەتوانم لێرەیە ئەمە وەڵام بەم و بۆ ڕاست بکەمەوە کە ئەوە پارتی دیموکراتی کوردستان نییە و نەش بووە کە هیچ کات بەڵام کاگامەستیا ڕۆژانە شتانە بینێنمە لە دەستگاکانەوە من ئەگەر ڕێگەبەی من وەڵام بەمەوە بە هیچ جۆرێک هەتا ئێستاشی لە سەروێنەوە ڕاگەیاندنەکارێکی پارتی ئەمەد پێڵم بە موستەمسەکیش پێ دەڵێم لە یەکەم ڕۆژی ڕوبەڕووبوونەوەکانەوە تا ئەم ساتەوەختی کە من لەگەڵ بەڕێستان دانیشتم بینەران لێرەوە ئەمان بینێ لە هیچ خەبەرێکە لە هیچ سبتایتڵێکە ئێمە باسمان لەوە نەکردووە کە ئەو پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان بەڵام لە کاتی ڕزگارکردنی مەخمورە ئەم شتە زۆر بەڕوونی بە دەستگاکانی یەکێتی و پارتیشەوە دیار بوون بەتەنیا باسی دەستگای پارتی دیموکراتی کوردستان ناکەم شتەکە بە حەساسیت حەساسیت ناگرم بوورە تو حەق خۆتە پرسیارەکەی بام وەڵام بمەوە من نمونەت بووێنەوە کاتێکە مەخمور ئازاد دەبێ ئەگەر تۆ سێری بکەی هەواڵی هەنووکەی زاگرۆس بە نمونە بووێنمەوە ئەنووسێت کە
ئەمڕۆ هێزی پێشمەرگی کوردستان بە هاوکاری بەڕێوەبەرەتی ئاسایشی هەولێر و بەڕێوەبەرەتی دژە تیرۆر مەخموری ئازاد کرد بەڕاستی ئەمە هیچ عیبارەیەکی حزبی پێوە دیار نییە بەڵام با بێمەوە سەر بابەکوی خۆ باسکردبان نەچێتە فۆرمی حساسێتەوە بە شێوە ئەکادیمیەکە قسە لەسەر میدیا بکەین ئەگەر ئیزنم بێ ئێمە کاتێکە قسە لەسەر میدیاکەین ئەبێ هەمومان پێش هەموو شتێ با تعریفێشی میدیا بکەین خۆشت بەڕێزت میدیاکاری میدیا ئەو ڕۆڵی تەواصڵا بینێ یان با بڵێن ئەو هاوپەیوەندیە کە هەمیشە کارەکە بۆ ئەوی زۆرترین معلومە زۆرترین زانیاری زۆرترین هەواڵ بکەێنێتە بینەر و بیسەر و ئەمڕۆ ئاستێکی میدیای کەش پیا بووە با لە بیرمانە ڕێگە نای من تەواوی کەم ببوورە ناوهێنانی هێزێکی حەزبی ناوهێنانی هێزێکی بەگشتی مەسئولێک ئەمە بۆ خۆی چی پێوترێت جا ئێستا ببەخشە با من ئەگەر ڕێگە بی من ئەم تعریفانە بۆ تەواوکەمە توان وەڵامیانەش بمەوە کاتێکە میدیا کاری خۆیەکە لە کوێیە گەشاکە ئەبێ هەمومان ئەوە تێبگەین لە فەزایکی ئازادە گەشاکە بۆ بۆی ڕێگشتی بێنێتە ئارە و ئێمە گەرەمە تعریفی میدیانی ئەمە هەنگاوەکانی میدیانیە کەواتە مەقولەیەکەیە کە نابێت لە بیرمان چێت لە غیابی دەوڵەتە لە غیابی وڵاتە شتێک نییە بە ناوی ئازادیەوە بۆیە ئێستا کاتێک هەڕەشە لە بەردەمی هەرێمی کوردستانە لە بەردەمی وڵاتەکەمانایە ئەبێ لە بیرمان نەچی هەڕەشی گەورە لەسەر ئازادی هەیە بۆیە چەند ئەبێ پابند بن بە پرینسیپەکانی میدیاوە کە پەیوەندی بە سەبقی خەبەریەوە هەیە دەیان هێندە ئەبێ پابندی بە پرینسیپی قەومی خۆمانەوە زۆر باشە بۆ بورەکە ئامانج من ناچارم ڕازگرم هەر بۆ ڕازگەیی لەسەرم قسانەی کە من و تۆ کردمان پێکەوە راپۆرتێک دەبینین دواتر ئەم گفتوگوێ درێژە پێدەین بەڵێ جوڵاین پرسیارەکە بۆمە زۆر باشە بەڕێزان پێکۆم راپۆرتە بینین دواتر من و کاگاماژ گفتوگۆکەمان بەردەوامی پێدەین وەک چۆن میدیا حەزبیەکان و سێبەرەکانیان لە شکست و کشانەوەی پێشمەرگەدا لایەنەکانی بەرامبەریان تۆمەتبار دەکرد ئەمجارەشیان لە کۆنتڕۆلکردنەوەی قەزای مەخمور و ناحەی گوێردا سەرکەوتنەکانیان دەبەخشێ هێزەکانی حەزبەکانیان ئەمڕۆ لەگەڵ هێرشی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و گەریلاکان بۆ سەر قەزای مەخمور و ناحەی گوێر و کۆنتڕۆلکردنەوەیان میدیای حەزبەکان و سێبەرەکانیان تاو حەزبایەتەکان تۆخ کردەوە و سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە بە حەزبی دەکەن هەندێک جاریش شکستەکان وەک تاکتیکی سەربازی وێنا دەکەن کەناڵەکانی کوردستان تیڤی و ڕووداوی پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگیان دەبەخشێ هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان و کەناڵەکانی کوردسات و گەلی کوردستانی سەرکەوتنەکانیان دەبەخشێ هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک لە چاودێرانی سیاسی پیان وایە کە ئەو کارانی ئەو کەناڵە حەزبیانە دەیکەن بوونەتەهۆی نیگەرانی زۆرینەی هاوڵاتیان و هەستی نەتەوایەتی لای تاکی کورد کەم دەکاتەوە و دەیگەڕێنێتەوە بۆ بیری تەسکی حەزبایەتی لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا شەڕ و پێکدادانەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی داژدا میدیا حەزبەکان بەرەوڕووی ڕەخنەی زۆری هاوڵاتیان و بەشێک لە ڕۆژنامەنووسان بوونەتەوە بەهۆی ئەوەی سەرکەوتنەکان دەبەخشن بە حەزبەکانی خۆیان و شکستەکانیش بۆ بەرامبەر بەشێک لە نووسەران و ڕۆشنبیرانی ژاماژە بۆ دەکەن کە ئەوەی کەناڵە حەزبەکانی پارتی و یەکێتی بە تایبەتی ڕوودا و کوردستان تیڤی و کورسات و گەلی کوردستان دەیکەن بە پلان و بەرنامەی و لەلایەن سەرکردە حەزبەکانە و فەرمانیان پێکراوە حەزبەکانیش قبوڵی ناکەن و کەناڵانە بێ فەرمانێکی حەزبەکە بکات چونکە ساڵانە دەیان ملیۆن دۆلاریان بۆ سەرف دەکرێت کە زۆربیان لەسەر بودجەی میلەتە بەڵام هێنارتی وەک پیشەی هەمیشەی خۆی توانیوێتی ڕازگۆیی و بوێری و هاوسەنگی بپارێزێت و سەرۆکی پەرلەمانی کوردستانیش بەناوی پەرلەمان و سپاسی کەناڵی هێنارتی کرد بۆ ڕووماڵانەی کە لە ڕووداوەکانی ئەم چەند هەفتەیەدا کردوێتی هەروەها سپاسی میدیای ئەهلی کرد کە ڕۆڵێکی باشیان بینیوە سپاس و دەستخۆشی پەرلەمانی کوردستان ئاڕاستەی سەرجەمیانەکەم بە تایبەتیش کەناڵی NRT هەروەها لە دوای خەزبوونەوەی حەزبایەتی لە ناو میدیاکانی پارتی وێکێتیدا NRT لە نووسرایەکدا بڕیاریدا کە لە ناو ڕیزی هێزەکانی کوردستانی باشووردا سەرجەمیان بە ناوی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە ناو راپۆرت و هەواڵەکاندا ئاماژەیان پێ بدرێت بەڵێ بەرەزان لەگەڵتان بەردەوامین کاگامان چەمێ ڕاوسەرنجی تۆ لەبارەی راپۆرتەوە بەڵێ جارێ من سەبارەت بۆ راپۆرتە سەرباری ئەوەی دەستخۆشیتان لە یەکەم بەڵام هەنێ مولای حەزم هەیە یەکەم ئێوە کە من نتوانم تەنها لەبەرەوەی کە ڕاگەاندنکارێکی پارتیم لەبارەی کوردستان تیڤی کە باستان کردووە نازانم من هیچ دلیلێکم نەبینی ئەمە یەک دووش کە باز لە موزایداکەن خۆ موزایدە نەوعی هەیە زانی یعنی موزایدە هەر ئەوە نییە بە تەنیا کە لە بینی پارتی و شێتی ئاکرێ بە قەدر ئەوەی کە من بۆ خۆشم ڕاگەاندنکار بینیم ئەوە موزایدێکتان کرد زانی موزایدێ لە شەڕێکی وەکو شەڕی چەکدارانی داعش و هێزەکانی پێشمەرگە یعنی باشترین مستەڵح لەم کاتە بەکارهێنانی هێزەکانی پێشمەرگە بەڵام من دیسان ئیسرارەکەم کە ڕاگەاندنی پارتی هەمیشە هێزی پێشمەرگەی کوردستانی بەکارهێناوە لە بیریش نەچێ من قسەم لەسەرەوە بوو ئەمە شەهر بەخۆی جۆرێک بوو لە موزایدا گەر ببەخشیکە لەناو هەموو کەناڵەکانە ئەوەش حەقێکی طبیعی خۆتان ناتوان ئێوەش ئەو پێشڕەویە هەر بکەن بڵێن ئەمە کەناڵێکی پێشەنجی سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ خۆی باشترین دلیل بوو کە NRT کەناڵێکی حەزبیە و سەر ببوورە ئەهلیە و سەر بە هیچ حەزب و لایەنێکی من نامەوێت ئێستا زیاتر ئێمە قسە لەسەر ئەوە بکەین من
سوپاس و دەستخۆشی لە هەموو ڕاگەیان کارێکی کورد دەکەم بەڕاستی لە هەر شوێنێک بێت کە دوجار ئەمە کار لەسەر ڕای گشتیەکە و ڕنگ بێت من تەسەورم وایە کەناڵی کەشەیە نەکەر ئێوە واتوانیویانە شار لەو راپۆرتەکەیەوە کەناڵ هەبوو کە ناوی نەهێنرابوو کە حزبایەتی بکە و مزایە دەبکە کاتە کەناڵی کەشەیە یعنی بەتەنیا هەر ئێوە نین بەڵام سەرباری ئەوەش زۆربەی کەناڵەکان یعنی با لێرەیان ناونێنین ئەزانی وان پێ خۆش نییە بەڵام ئێوەش و کەناڵەکانی کەش توانیتانە خزمەت بکەن و توانیتانە خزمەتێکی بەرچاو بکەن ئەمە جێی خۆیەتی بەڵام ویستم جوابی پرسیاری پێش ئەو راپۆرتت بەمەوە ئێمە لە کە باز لە بەرپرسەکانە کرێ نازانم یعنی کەسێک کە بەرپرسیارەتی ناو هێزی پێشمەرگەیە و قیادی محوەرێکەکە تو خۆ ناو خەبەرە ئەمە هەیە یعنی ئەمە بەشێک نییە لە ئاساسیاتی ناو خەبەر نابێت لێدوانی لێ وەربگری یعنی ئەمە بووە کە تاوەکوێسە تەختیە کراوە ینی ئەمی کە لای ئێمەوە کراوە بە هیچ جۆرێک ئەگەر تۆ دیقەت بگری ئێستاش من ئیسرار لەسەر ئەوەکەم کە بۆ جارێکیش چیە ئێمە ناو خەبەرێکی خۆمانە من بۆ خۆم لە کەناڵی زاگرۆسی شەکەم یعنی هیچ جارێک ئەومان بڵاو نەکرێتەوە کە ئەمە هێزی لایەنێک هەستا بەم مەکسەبە گەورەی بەدەستهێناوە هەمیشە وتمانەکە هێزی پێشمەرگەی کوردستان ئەم مەکسەبەی بەدەستهێناوە چونکە با لە بیرمان نەچێت یعنی ئێمە ئێستا لە واقعێکی تراین بەڕاستی ئێمە لە واقعەکەین کە چەند ئیژە سەر ڕای گشتیەکەنەوەی ڕای گشتی بۆ ئاقارەیە بەرین پەیوەندی بەورە بەرزیەوە ئەنی من زۆر جا قسە لەسەرواکەم بێ ئێمە ئێستا وادی ئەوەیە کە خوێندنەوەیشی ترمان هەبێ بۆ ئەو کولتوری کە پێڵەن کولتوری خۆپارێزی یا کولتوری خۆپاراستنیا کولتوری وڵات پارێزی یعنی دوجار ئەوەیە کە لە مەهامەکانی ئیعلام کە مەهامی وشیاری لە ئەستوایە کە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی لە ئەستوایە ئێمە چۆن کار لەسەر ئەوە بکەین کە ئەو پەیوەندی بەورەی خەڵکەوە هەیە زانین پەیوەندی بە معنەویاتی خەڵکەوە هەیە یعنی تۆ دیقەت بگرە چۆن ئێمە ئیژە سەر ئەوە بکەین و خەڵکی خۆمان لەسەر ئەوە ڕابێنین کە ورە بەرز بن کە خاک و وڵاتی خۆیان بەجێنێڵن کە پشتیوانی بکەن لەو هێزە بەرگریە کە پێوترێ پێشمەرگە کە ئەیامێکە سەردەمێکی زۆرە نزیکەی سەدەیە کە خەبا دەکات لەناو ئەم وڵاتەیە و توانیوێتی پێشڕەوی بکاوە توانیوێتی مقاومەت هەڵبژێرێ یعنی ئێمە ئەبێ ئیژە سەر ئەم کەوتوانە بکەین تۆش متفقی لەسەر ئەمەی کە منەڵێم ئێمە کار بکەین لەسەرەوەی کە وشەی هێزی پێشمەرگە بەکاربێنین لەبری ئەوەی کە هەندێک ئێمە بەتەنیا بەڕاستی قسە لەسەر تاکە تەلەڤیزیۆنێک یان حزبێک ناکەین قسە بەگشتی لەسەر ڕاگەیاندنەکانەکەین ڕۆڵی میدیا کە پێویستە ڕۆڵێکی بێلایەن بێ لە ڕووماڵکردنی شەڕێکی لەم شێوەدا کە بەرەوکی خاکی کوردستانی گرتووە کەواتە تۆشتا چەند متفقی لەسەر ئەم قسەی من بەتەکید من وازم هەر لە سەرەتا شەو باسم لەوە کرد کە ئەبێ ڕۆڵی ئەمەی کە من بەڕاستی بەڕێستانیە لە من ئەوەندی کە ناو ڕاگەیانی پارتیا کارم کردو ئەمەم تەچ کردووە و ئەمەم لەمس کردووە و ئەمەم بینیوەتەوە و ئەمەش کاری ئەعلامی ئێمە بۆ و ئەمەش مەهامی ئێمە بۆ ماناسی کارکردنی ئێمە بۆ بەڕاستی ئێمە ئیژەیە بۆ نەتەوەیە بکەین یعنی من لە سەرەتای بەرنامەکەشان بەڕێزەوت ئێمە چەند پابندین بۆ پرینسیپی بکە پەیوەندی بۆ هەیە زۆرترین هەواڵ بگەین خەڵک بەڵام لە بیرمان نەچێت پرینسیپێکی قومی کە بێ زۆر پێوەی پابند بین بە تابەتی لێم کاتاستیارە آخر کاتێک کە هەڕەشە بەردەمی ماڵمانەگرێت ئیترە بێ زۆر شت هەیە زۆر مەسئلە هەیە زۆر لەو مەسئلانی کە لە دەوروبەرە کاریگەریمان لەسەر دروستەکەن ئەوانە کەمتر کاریان لەسەر بکەین و کاڵیان بکەینەوە و کۆی کە بۆم باس کردیمە چۆن کار لەسەر ئەو کللتورە بکەین کە پەیوەندی بە وشیاریەوە هەیەەوە چۆن ئەوە بکەین بە چەمک چۆن ئەو چەمگەلە دروست بکەین کە پەیوەندی بە وڵات پارێزیەوە هەیە بەڕاستی ئەمە ڕێی منەوەم پێم وایە ئەبێ هەمومان لە ئێستاە کوردستانی بین و کوردستان بەر لە هەموو شتێک بێت و ئەمە ئەبێ مەهامی هەموو دەستگای ئەعلامەکان بەڵام کەم تا زۆر منیش درک بەوە کەم کە هەندێک لایەن هەن بەڵێ ئەویان کردووە من بنمونە بۆ دێنەوە کاتێک کە شنگال لێ قەومێ لە بری ئەوەی ئێمە کار لەسەرەوە بکەین کە ئەمە وەک جینۆساید بە هەموو دنیای بناسیێنین کە ئەڵێ کەناڵێ مەبەسمۆنی ئێمە بەتەنیا ئێمە نا هەندێک لە ڕاگەیاندنەکان لە بریەوەی کار لەسەر ئەوە بکەن کە ئەمە وەک جینۆساید بە هەموو دنیا بناسیێن و دیسانەوە ئەو فۆرم بینەوە ئاراوەکەمە میلەتێکی مەزڵومین دیسانەوە ڕوبەڕووی جینۆساید دەبینەوە بەرگریمان هەڵبژاردووە کار لەسەرەوە ئاکرێت چۆن مزادی پێوە بکرێ بەڕاستی یعنی ئەمە ئەومان وازام تۆژە ڕاگەیاندکارێک و بینەرانیش هەستیان بەوە کرد کە ئەوە بەڕاستی مهمەی ئەعلام لێوایە دەرەکەوت کە چۆن ڕای گشتی لەسەر ئەوە دروست بکە و خۆشبەختانە کەم تا زۆر قیادی سیاسی کوردی بە سەرۆکایەتی سەرۆک بارزانی توانی ئەوە بکە کە ڕێی دەولی بێنێتە ناو ئەو مەحفەلەوە و پشتیوانی لە هەرێمی کوردستان بکات. ئەماژ عەبدوڵڵا سوور ڕاگەیاندکار لە ڕاگەیاندنەکانی دەستگای پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ. لە ڕووداوەکانی ئەم دوایی پارێزگای نینەوە کۆنتڕۆڵکردنەوەی قەزاکانی شانگال و مەخموور هاوشێوەی ئێزیدی و مەسیحەکان کاکەیەکانیش ڕوبەڕووی هێرش و مەترسیەکانی چەکدارانی داژبوونەتەوە تا ئێستاش نزیکەی 20,000 کاکەی ئاوارەی هەرێمی کوردستان بوون و بەشێکیشان لە بارودۆخێکی خراپدا ژیان دەگوزارێنن. ئەوکات بەشێک لە چاودێرانیش ڕەخنە لە میدیاکان دەگرن بۆی کەمتر تیشکیان خستۆتە سەر خراپی بارودۆخی ژیانی ئاوارە کاکەیەکان بە بەراورد باوارە مەسیحی و ئێزیدیەکان. لە دوای ئەو ڕووداوانەی لە ناوچەکانی نینەوە و مەخموور و شنگال و چەند ناوچەیەکی تر ڕوویدا جگەلاوەرەبوونی ئێزیدی و مەسیحیەکان پەیڕەوانی ئاینی کاکەیەکانیش بە هەمان شێوەی ئەوان
ئاوارەی ناوچەکانی هەرێمی کوردستان بوون بەشێک لە خێزانە ئاوارەکان لە پارک و شوێنە گشتەکانی شاری هەولێر نیشتەجێ بوون و هیچ شوێنێکی تایبەتیان بۆ دروست نەکراوە کە تێیدا بمێننەوە بەشێک لە ئاوارە کاکەیەکانیش ئاماژە بۆ دەکەن ڕەوشی تەندروستیان خراپە و لە ڕووی کەلوپەل و خۆراکیشەوە وەک پێویست هاوکاریان پێ نەگەیشتووە ئێمە کێشەکمان هەیە لۆ ناوی یەزیدیە دەینن لۆ ناوی مەسیحی دەینن لۆ ناوی شەبەک دەینن لۆ حەقی کاکەی چوو حەقی کاکەی کا حەقی کاکەی کووردە هەر کووردە حەقی عەرەب دەدەن ئەو تیرۆرستانە دەدەن حەقی کاکەی نادەن هێرشەکانی گروپە توندڕەوەکانی داعش زیانی زۆری بە کەمەنەتەوەیی و ئاینیەکان گەیاندووە بە جۆرێک لە ڕۆژانی ڕابردوو بە سەدان خێزانی مەسیحی ئاوارە بوون و دواتریش دەیان هەزار خێزانی ئێزیدی ئاوارە بوون لە ئێستاشدا پەیڕەوانی ئاینی کاکەی ڕوبەڕووی هەمان چارەنووس بوونەتەوە و ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە لە شاری هەولێریش خێرخوازی ڕۆشناییان بۆ کراوەتەوە داوا دەکەن هاوڵاتیان یارمەتیان بدەن ئەمە ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی نەتەوایەتی ئەبێ هەمومان پێ هەڵبستین هەمومان ئەمڕۆ لە هەر شوێنێک بین پێشمەرگەیەکین لێرە و لە ڕێگەی کەناڵەکەتانەوە داوا لە خەڵکی هەولێر دەکەم هێشتا زیاتر بەڕاستی چونکە کۆمەک بگەێنن چونکە ژمارەی ئەو ئاوارانە زۆر زیادە لە ئێستادا نزیکەی 20,000 هاوڵاتی کاکەیی دانیشتووی ناوچەکانی سفیە و حەمدانیە و کەبەرلوو توولەمەند و گەزەکە و وەردەک و زەنگەڵ و مەجیدیا ئاوارە بوون و ئاماژەش بەوە دەکەن ئەگەر ناوچەکانیان لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە کۆنتترۆل بکرێتەوە ئەوە دەگەڕێنەوە سەرزێدی خۆیان بێسۆن خدر NRT هەولێر لەگەڵ هاتنی ئاوارەکاندا بۆ سنووری پارێزگای کەرکووک مەترسیاتنی ئەندامانی گروپە چەکدارەکانی شێکە خۆیان لەناو خێزان ئاوارەکاندا شاردبێتەوە ئاسایشی پارتیش لە کەرکووک کەسێکیان دەستگیر کرد کە بەوتی ئاسایش ئەندامێکی چالاکی ڕێکخراوی داعش بووە لە دوای ئاڵۆزبوونی باری ئەمنی چەند پارێزگای عێراق بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەو پارێزگایانە شارەکانی خۆیان بەجێهێشت و ئاوارەی شارەکانی تر بوون بەشێک لەو ئاوارانەش ڕوویان لە پارێزگایی کەرکووک کردووە کە بەپێی ئامارێک ژمارەیان نزیکەی 40,000 خێزانی عەرەب دەبێت بەڵام بەپێی زانیاری لیژنەی ئەمنی لەگەڵ هاتنی ئاوارەکان بەشێک لە ئەندامانی سەر بە گروپە چەکدارەکان خۆیان خزاندۆتە نێو ئەو خێزانانە و زانیاری هەیە کە سەر بە گروپە چەکدارەکانن بڕیاریشە دەستگاملەکان لە کۆڵینەوە لەگەڵ ئەو خێزاناندا بکەن و ئەوەی داواکراو بێ یاخود گومان لێکرا و دەستگیر بکرێن خەڵکێکی تایە مەزلومە دەرکراوە یا نەکراوە لە شوێنی خۆی هاتە تێجێ بە زەوان ئەو وەزعی ئەو هاوڵاتیانە استقلالەکەن قسێنە ناوێنەوە دەبن دام و دەستگاملەکان ئەمریان پێەیە بۆ بداداچوونی ئەو قەزەیە و ئەوانەی کە داواکراوە بنیان کەسێکی گومان لێکراوە بێ دەستگیرانەکەن بوونی ئەندامانی گروپە چەکدارەکان لە نێو خێزان ئاوارەکان تەنها گومانێک نییە بەڵکو شەوی ڕابردوو لەلایەن ئاسایشی پارتیەوە گەورە بەرپرسێکی داعش لە گەڕەکی قادسەی شاری کەرکووک دەستگیر کرا ئەم کەسە پێشووتر لەلایەن هێزەمنیەکانەوە داواکرا بوو بەڕێگەزیش عەرەبە و خەڵکی مەخمورە بەپێی زانیاری هێزەمنیەکان ئەم کەسە سەرپەرشتی 19 کەس دەکات لە کەرکووک و لە وێنەیەکدا دەردەکەوێت خۆی و ژمارەیەک لە هاوڕەکانی لە ژێر ئاڵایەکی داعشدا دانیشتون و کەسێکی تر کە پێ دەچێت پیلاندا ڕێژەریان بێت قسەیان بۆ بکات ئەم پێی معلوماتەکەمە سەرپەرشتی گروپێکەکە گروپەکە سەر بە ڕێکخراوی تیرۆریستی داعشن بەپێی ئەو معلوماتی لای ئێمە زیاتر لە 90 کەس دیارە سوورەمان لایە لە کاتی کۆبوونەوەکردن بە گروپەکەی ئێمە ئەو سوتوانیمان ئەو سوورەیەمان دەستکەوێ شەک و مەغزەن و ئەمانە لە ماڵانە بە شێوەیەکی نهێنی کە شاردبێ و دەستمان بەسەر گشتیا کرد لەگەڵ هاتنی ئەو خێزانە ئاوارانە بۆ شاری کەرکووک ئیدارەی شارەکە هیچ شوێنێکی بۆ ئاوارانە دابین نەکردووە تا ئێستاشی لەگەڵدا بێت کەمپێک بەو خێزانانە نەکراوەتەوە بەشێکی زۆریشان لە شەقام و شوێنە گشتیەکان یاخود خانووی تاوانەکرا و مزگەوت و حوسینەکان دەمێننەوە بەشێکیشان کراونەتە ئامانجی گروپە چەکدارەکان و لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو ئۆتۆمبیلی بۆم ڕشکرا و تەقیەوە و ژمارەیەک لەو ئاوارانە کوژران و بریندار بوون ڕۆکانجا ڤێنارتی کەرکووک بەڕێزان پامنێرانمان بێستون خدر لە هەولێر و ڕۆکانجاف لە کەرکووکەوە لەگەڵمانە هەروە سیپان ئامێدیش لە دهۆکەوە سەرەتا دەچینە لای سیپان سڵاوت لێبێ دوا زانیاریەکان لەسەر بارودۆخی ئەمنی شاری دهۆک چییە؟ ئەف دەمەوە هەمی دەمێ بینەرێن NRT باش بارودۆخ پارێزگاها دهۆکی وەکومە دیارکردی دەم بۆ دەم هاتنە ئاواران بشێوەیەکی گشتی ڕۆل پارێزگاها دهۆکی بەرەفزێدەبوونێت چن و ئالیەن پارێزگاها دهۆکی ئالیەن حکومی ڕێکخراوێن هەفکار خەلکی خێرخوازە پارێزگاها دهۆکیشی بەردامەش بۆ ئالیکاریکردنە ئەوان ئاواران لێ زۆربوونە ئەوان ئاواران بیتە هۆکارەکە سەرێکی
زەختێکە مەزنتر فشارەکە مەزن سەر ئیدارە پارێزگا هاتوویەکی سەر خەلکی پارێزگا هاتوویەکیش بە شێوەیەکی گشتی ڕۆ بکەش بۆیەکیژی لاین حکومی پلانین توکمەتەر داخوازین زیاتر هەنێش بۆیەکی کو بشێن بە شێوەیەکی باشتر خزمەتە ئەوان ئەوە بکەن دەی شەفدا دەڕۆماڵ ئەمەدا دیگەلمەدا فەهیم عەبدوڵڵا هەموو سەرۆکی جوات پارێزگا هاتوویەکی دیگەلمەداش بۆیەکی ئەم بزانین بە شێوەیەکی گشتی ڕەوشە ئاوارەیان چاوە مامۆستا ئەف دەمێتە باش و بزانین دەستپێکی هاتنە ئاواران ji بۆ پارێزگا هاتوویەکی نها بچە ئاوایە و گەهشتێ چاس دیارە هاتنا بژین کۆچبەرەوە بەردەوامە لە پارێزگاها دوهۆکێ ئەڤرۆکەژی بەردەوام خەلکێک لە سنوورێ سێماڵکا و سەحێلا شوان عەزیز و خۆشتەڤیەت کۆل چیایە شنگارێ هاتینە دۆر پێشکەرەنیەتگەهان و هەژمارژیک ڕۆژ بۆ ڕۆژێ یا زێدەبوونێدا بله شوازی پیشوازی که نوام چه آوه هل دست پی که حتی کودی گهن هند بنجها شوازی پیشوازی که نوای کینگ انجمن پارێزگا هۆکی وە چی شێواز بدەن دیگە لایەنی دیگەل فەرمانگەهەیە تایبەتمەند ji بۆ خزمەت داوام بکەن هەرژی دەست پێ چونکە وەکو دیار لە ڕۆژانە ڤەمانەوە لە چیای شنگارێ تووشی ژیانێکە سەخت بووینە ڕەنگە پێشوازیکردنەوەن ئاستێ پێت وی نەبیتن ڕاستی ئەvە jî hevkariya hemî layanekî xelkê xêrxas hikûmet rêkxrawêt xêrxas hind vê radgehên ku her çi wesîleyek hebîtin sinûr ya berhev bîtin ji ber ku hijmar zorin ku bigehîne cihekî lê vehewiyên û bên vedana xwe li wêrê bikin heta ku li dîv ew bername û plana ku rêveberiya parêzgeha Duhokê hey kem bo bênedanan و تێدا ئاکنجی ببم ڕەنگێکی بەروەخت بەڵێ ماوەستا نوکە لە زۆربەی خانگەها ئەف ئاوارە ئاکنجی بووینە ئایا پلانەوە چیەش بۆ یەکی دیگە لایەنی پەیوەندیدارش بۆ کەمپێن تایبەتش بۆ وان ئاوارە بهێنە دروستکەن چونکی دەمێکیدا بەرەف نزیک بوون ئاوا دێ دەستپێکە ناوەرزێنیە خاندنێژی چین ڕاستی ئەvە شنەچاریە چڕێ دیمەنە ماینە بتنێ ئەفریقای بەرمە و ئەم ئەف هژمارە ئێکجار زۆر نەک هەر قوتابخانە بەڵکو هەیکەلێت یەتیێت ئاواهیە هەر چ جهەک هۆڵێت شەهیانە یانێت وەرزشی هەر چ جهەکێک هەت بیتە ئەم بینین یەک و ملائیمە یە محاولێت کەیم تەنێ تێدا بێنە بەحەواندن ji ber ku hijmar êkcar ya zor e û baweriya hewe hebîtin kêm gundiyêt mayn nek ez bêjim merkez û senterêt nahiya jî kêm gundiyêt mayn eger ev koçbere negehişt binê bi vê çendê jî seranserî parêzgeha Duhokê ya bû yekem peka mezin بەڵێ ماستا شێوازی ئالیکاریکردناوان و دابەشکردناوان ئالیکارە لە بست شەڕێکە و هەتان و کە توتبینی وەک ئاستێ پێتیڤی ئالیکاری گەهشتینەوان ئالیکاری ئەس نابێژم یعنی ئەلدیف dilê me ne lê şiyanet me hind bûyne û şiyanet xelkê me jî ev ne hikmeta me ya navxoyiya parêzgeha Duhokê li dîv şiyanet xwe hewl detin bo gihandina xwarine vexwarine tîmet doktorane dabînkirina hinde cihêt berdestin lê barê giran yê li ser milêt xelkê me ye şerefmend xelkê parêzgeha Duhokê rastî بەڵێ ماستا هاتن ئەوان ئاوارە توتبینی چەند کاریگەر سەر پارێزگەها Duhok هەیە ئەگەر کاریگەریە هەبیتن چ لایەندا کاریگەریەوە تێتە بەرچاو والله کاریگەریەکە ئێکجار مەزنیا هەیە چونکۆ بەرکو هەر پێشیا ئەvê pêladîmahiyê jî an pêşiya rûydanên Mîsir jî Duhok xwe xwe barê wê gelekê giran bû êk layê ew ê hijmara zora penaberêt ezîz û xweşteviyet me Rojavayê Kurdistanê her wesa ew deverêt bêjîn taze rizgar bûyîn an jî deverêt maddê çil yê 140 evana hemiya her şingarê bigire heta tu hemdaniye derdkevî şilayê xizmetguzarî ve barekê giran xizb û ser parêzgeha Duhokê ev hemî pêlê hatina koç û koçbera çişiyet Mosulê bin paşî bira Mesîhî bûn zêdebarî ev pêladîmahiyê bargiraniyeka êkcar mezin ku renge ev welatekî nehête çareserkirin gel hindê jî em gejbînîn û jiyan ya berdewam e û em bêjin heta kerekê nanî jî hebîtin em dêrxwe evî xelkê ku
الپارێزگەها دوهۆکێ هەیە ئەم دەکەرکە. بەڵێ ماستە ئاماژە کرێوێت چەندێک و هژمار ئاواران لە پارێزگا دووکێ بشێوەیەکی بەرچاف ئاوارەیان ڕوش ئاوان مەسیحی خەلکی ئەمبار ئەڤرکە کوردین ئێزدیل پارێزگا دووکێنە ئایا هەبووناوان هژمارە زۆرە ئاوارەیان وەک ئیدارە پارێزگا دووکێ سەردەریکێنەوێ کارێک ئاسانە یان کو پێتیڤین پارێزگا دووکێ بشێوەیەکی گشتیژی بۆ هاری کاریکە ناوان چەند گرنگە کولایەنن دیên جیهانی بهێن سەرخەش ji بۆ بتر حکوومەت بشێت ئالیکاریا پێشکەشیوان بکات و خوشگوزارانیە بوان لە سنتەرێ پارێزگا دووکێ و دەردورەوە پیدا کرد. Ez carekayî bêjim em milletê xwe piştgermîn lê ev jî hemî ez çên bêjim rengê ez eger seqfekî danim ev teqdîra min e heta 10 rojê dijî rengê xelkê me jî bişêtin ev ê piştevaniyê li me biketin bîtin bes rastî hewar hatneka ples neêtin ez teweqeet kem ku karesatê dî peyda bin û pêşiya hemiya jî karesata saxlemiyê çunku ev cihêt ku کوچبرت ما قصد کریه آن متدا آکنجی کرین وکی برینو کم گوتی همی اوجه نه اونیت کو همی شرط و مرجت یه تندرستی و یه درست دا کو انسان تدا جیانه بکتن یادوی حتی اگر حبو بنجی اف شرط و مرجه اگر هاتو به هجماره ایک جار زور قصد هر آواهی که بکن بو نمونه هم دی بجین قطابخانه که هات یا دانان دیزاین و بجین نقشه توی هاتین یا دانان بو خواندنه نه هاتین دانان بو هنده کتو خلقه که تدا و حوینیش بر مثلا صحیاتانه مثلا دستشونه مثلا خوششتن و وششتنه مثلا پاک خواهین را گرتناویه جبر هنده جی پراستی الگوری واسر دانت مکرین چه قطابخانه بن چه هول بن چه او هیکل من یکو اف خلقه تدا آکنجی پدوی چافدریه کا ساخلمیه و پاک راگرتنه کا اگجار او اگر نه اکش مترسیت کو ویگا و امجه ترسین رنگ مسئله یا بلاوبونا نخوشیابید بله ماسا پشتی هاتن آوان هجمارا زور آواره و کنترل بون آوان دا ورajbal چکدارن داشت و آیا مترسیه که هدانو کل سردهو که پیدا بویه یان هند کس هاتی نه دست سر کردن کو بگومان دست دیگل چکدارن داشت ده بید رنگ اول الهندک بروکت پیشیه الهندک گوندا حالت گلک کم هات بنا دست سر کردن کو گومان تدا بویه ختم آیل بن یا خود متعاطف من ديال داعش يعني هات بنا كرين تشتكو دلي ماي بخوش راسي حطانك برای ما نافخوی گلک راگرتیه و بیتنا من چندی اف بروکا ما نافخوی جارا قدجی بیجم پشت گرمی اپ ملت ما هشیار گنجت ما دلگرم و درسوس اف بروکا گلک آی گرتیه دزگهت ماجیکت پاراستنا امنا هیا نافخو حتی سپیدت هشیارن و شو و روژایت کنه ایک بو هنده جاوتوان زلبن سر هر کوچو کولانه کیل هر جهه کی هر چنه بتن تشت حطانو که ام تدا زیدت سرکفتی مثلا پاراستنا اوی بروکان افخویه و پاراستنا اوی امنیته یا بله تو اکسرو که جواتا پارزگاه دوی که هبونا وان آوارین زورو و مانا بومای که درش تدبینی دهاتو دا درنگ بدانه که ماستر سر پارزگاه دوی که هبیتن و ببیته هوکارا هند قیران دیل دوی که هیویا من اوه کو اف عزیز و خوشتویه جارا کادی سرفرازانه و گریانه جهت خو جبر کو تو هزار که رنگ هندی خلک دهو که کوجبر حاطینه دهو که دا جبر کو اکیم بری بینو که گوتی نکر باجه رت مازن بلکو حتی گهشتینه گنداجی زحمتی توی جیگدای حتی تبشه خدمت گزاریا بگهین وان اوی خلک خراکه بلکو تو چنه بیتن پدوی جیانه بگهین اوی خلکی جبر هنده جی مهیوی هیا کو جارا کادی بسر فرازی و گریانه و سر گندت خو باجرت خو حتی جیل ویرنه اوشیانت مدا بیتن امت خدمت آوادا یاش دست ما بیتن امت خدمت آوادا لی طاقت ما و اداره ما و ملت مجی نخواست ما کو حکمت ما او هفت هیبه پتر که وقتی که تا هیبه هشته خلاص ببیتن یا به میزانیه راتبت خلک مدرنگتن او خوب خوشی و کری بازار راستیانه کاتی دا های کار تیدا نمایه
يعني شيانة ملتي ماجي خاص عامة ملتي ما سنابجن بحث تخا دولة من دا يتخيب دار منجبر هندجي كو خدنا كتن ولازم اجي امبير هكود بجي خرابترين احتمال جدان نبر سنگي خو گیرو بونا وی خلکی به وجه ما زور اگر زینه تا چهار سر کرم دیت نامن ده هندک شینوارت خراب دیف خالید. بله ام دومایک بسیار شتابی که ما خلک پارێزگا دوی که هیام سه سالانه بردام آلیکاریا پیشکشی وان آوارات کرد. هیام تا چه با خلک پارێزگا دوی که کو بردام دست آلیکاری جبو آوارم بشوی که یک جدا بگوهدان آین بگوهدان مذهب بگوهدان نتوا آلیکاریان پیشکشی وان آوارات کرد بشوی که گشتی. دم از سپاسیت خو کل همی در فتوى وام پیشکشی خلک خو شرفمند کین از دخواز جار اکادی بانگ وازی ریکا هول ملت خود کینه و کوویگا وف خلک هنتی پرتو بلاو بوی یکتیت قطاب خانه دا یکتیت همیتا خدا یکتیت گلک محل دا یکتیت گندا دا یل بندار و بارکی یل سر ریکه که گلک اب زحمت دست مبگهی تهمیا هیویا من او هر ایک التخیب تاخی خو گنده خو محل خو کولان خو قطاب خانه کو تاخی وادا هر ایک شلای خو و بردوام تانا اوی خلکی بچیتن حتی امجوی قیرانه در کمیش برکو اف خلکی نخواست ما و خلکی ما یکو شنی و اشتیای شنگار هاتی یانجیش خودی باجر شنگار هات بیتن زیدت ماندینه جیانکا سخت وان نه ده روژا دایا در باز کری ات پیدوی هر تشتکینه اشلای درونی و گلک کتینه اشلای ساخلمیه و پیدوی چاودانه نه اشلای شاف همتا خلق خویا حتی رک خراوت خیر خازو او ولاتت دیت کو سوزت پیشکش کرنا هاری کاریه کرین حتی گهنه ما ام پیوینه کو جیانکا باشتر بشیم با بله زور سپاس بو سروک جوات پارێزگا دوی که برس فهم عبدالله همو کو بشوی که راستا خود گل مداو جبو نیترین پیشاد لسر هاتنا آواران و کو دیارجی کو دم بودم هاتنا آواران بشوی که گشتی ل پارێزگا دوی که برف زده بونه چیتنو اویش دی گوتنت خود آماجه کروی چنده اگر هاتو ومان وان آواران بشوی که گشتی بردامی کرو زورت له هاتن پتیوی و چنده کوری خراب این جهانی ولات انزل هز بهن سرخد جبو آلیکاریا پیشکشی وان بکنو جیانکا خوشگذران زیادتر جبوان آواران پیدا بکن و گریان استودیو بردامی دام به رومال راستو خو پەرێزان ببورن بۆی هەڵێکی تەکنیکی و نەمانتوانی لەگەڵ ڕۆکانە بەرداوام پێ بدەین جارێکتر دێینەوە وڵات ڕۆکان سڵاو لێبێ بە پێی زانیاریانی لێ ئێمە هەیە تەقینەوەک لە شاری کەرکووکدا ڕوویدا و پێمان بڵێ تەقینەوەکە لەکوێی شاری کەرکووکە و چەند کوژرا و برینداری لێکەوتۆتەوە. ئەمبەڵە پەریسلااو لە تۆ بینەران وا دیارە لە ئەمڕۆ لە بەیانیەوە تا ئەم کاتێکی ئەمە قساکەین 6 بۆمبی چەندرا و تەقیونەتەوە کۆتا بۆمبیان کە چەند ساعتێک بەر لە ئێستا بوو لە گەڕکی قادسەی دوو بوو ئەو گەڕەکە گەڕێکێکی عەرەبنشین و کوردنشینەوە تا گەڕێکێکی تێکەڵە بۆمبەکە لەسەر شەقامێکی گشتی دانرا بوو تەقیەوە بە هاوڵاتیانە بەڵام بەهۆی کە ئەو ناوە چۆڵ بوو تەنها یەک هاوڵاتی بریندار بووە بەڵام کۆی گشتی ئەو بۆمبانەی کە ئەمڕۆ تەقیونەتەوە 6 بۆمب بوونە ئەو قوربانیانە ئەو کوژا بریندارانەشی کە لێی کەوتونەتەوە 12 بریندار و یەک کوژراوی لێکەوتۆتەوە ئەوەی کە تا ئێستا ئەمڕۆ لە شاری کەرکووک ڕوویداوە تەنها تەقینەوەی بۆمبی چەندراو بووە. بەڵێ زانیاریت هەیە لەسەر باری تەندروستی بریندارەکانە تەندروستیان جێگیرە لە بارودۆخێکی خراپدان؟ بەڵە پۆلیس ڕایگەیاند کە تەندروستی ئەو بریندارانە جێگیرە و برینەکانیان سوکرد هیچ مەترسێک لەسەر ژیانی ئەوان نییە بەڵام ئێمە گەر جگە لە ناوشاری کەرکووک باز لە سنوورەکانی کەرکووک بکەینەوە ئەو ناوچانی کە لێسەدا لەژێر کۆنتترۆلی داعشدایە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پۆلیس لەم شەو لە حاڵەتێکی ئامادە باشی زیاتر دان وەک لە شەوانی تر بەو پێی کە ئێمە پەیوەندیمان بە پۆلیس و هێزەکانی پێشمەرگەوە کرد لە سنوورەکانی دەوروبەری کەرکووک لە حاڵەتی ئامادە باشی و خۆیان ئامادە کردووە بۆ هەر ئەگەرێک لە بەرەوەی لە ئێستادا لە دووس
بوونەی کە دروست بوو مەترسی ئەوەشی لەکرێکە بگوێزرێتەوە بۆ شاری کەرکوک بەڵام سەرجەم هێز ئەمنیەکان لە کەرکوک لە حاڵەتی ئامادەبەشیان و وەکو خۆیان ئەڵێن هیچ مەترسیەک بۆ سەر کەرکوک لەلایەکی ترەوە زانیاری ئامادەکردنی هێزەکانی پێشمەرگەدا بۆ ڕوبەڕووبوونیان بەرامبەر بە چەکدارەکانی داعش. ئەوەکو باسمان کرد جگەلەوەی کە لە ناو شاری کەرکوک بۆمبی چەندراوە تەقێتەوە هیچ حاڵەتێکی تر ڕووی نەداوە واتە وەکو هێز ئەمنیەکان باسەکەن بارودۆخی کەرکوک زۆر ئارامە لەلایەکی تریشەوە زانیاری لەسەرەوە هەیە کە چەکی تازە و پێشکەوتوو بە هێزەکانی پێشمەرگە لە شاری کەرکوک گەشت بێ هەرچەندە ئێمە پەیوەندیمان بە هێزەکانی پێشمەرگەوە کرد بە فەرمی ئەوان ڕانەگەیان کە چەکی تازیان پێگەشت بێ بەڵام سەرچاومان هێن لەو هێزەکانی پێشمەرگە ئەوەی پشتڕاست کردەوە کە بەڵێ لە شاری کەرکوک بۆ هێزەکانی پێشمەرگە چەک و تەقەمەنی تازە و پێشکەوتوو گەشتەوە بەدەستیان. ڕۆکان لەگەڵمان بمێنە دواتر دێین وڵات بەڕێزان وەک لەوێنەکانە دەبیندرێت سیپان زانیاریمان پێ بدە قەرەباڵخیەک هەیە لە یەکێ لە شەقامەکانی شاری دهۆکدا پێمان بڵێ و قەرەباڵخیە چییە؟ بەڵێ نهاکول دەمێ بەردەوام لەژ ڕۆماڵە ڕاستە خود لە گەرەکە شندوخە لە پارێزگا دهۆکێژە ئەنجامێ بەلەست لێخوڕینە ئۆتۆمبیلێکی لەوێ جادا سەرێکی کۆ بەهێلا لەست دەهێتە نافکردن دە ئەنجامێ لەست بخۆڕینە وێ ئۆتۆمبیلە لە جادا سەرێکی بە هۆکارەوێ چەندێکوش جادێ بدەرکەوە لستینەکە کارێ بدە جێ ئەنجامێ وێ ڕوودانا تەرافیکیشی دوو کەسە گیانە خوش دەستدا و دوو کەسێن دنجی بە برینداری بە سەختی بریندار بوو وەکو ئاماژەژی بووە چەندێک قەرەباڵە کۆنوکە هندی بینن هەوار هاتنە ئیسعافاتن ئەوەلینەژی بووەیەکی هەوار هاتنە لەژ بۆ بریندارە بگەین نەخۆشخانە هەوراها ئەو هەردوو گەنجین گیانە خوشیش دەستدای گوهێزنجی بۆ پزیشکیاداژی بۆ بزانن هۆکارە گیانج دەستدانەوە نها بشێوەیەکی گشتی ئەو جادا سەرێکی هاتیە داخستن چونکیستینا کارە بکەتێ و ترساوێ چەندێ دیکەن و شورتێن کارە بێ لێرە پەیدا من لەوڕا پۆلیسێن پارێزگا دهۆکێ و ئاسایش و ساخلەمی لێ دەرێ حازرنجی بۆیەکی بریندار بهێن ڤگواستن بۆ نەخۆشخانە و ئەلکتریکا پارێزگا دهۆکێژی بۆ بکاریسیترین دەم کۆنتڕۆلاویجی بکە و ڕەوشە ئەلکتریکی بزڕەوە هاتن و چۆناوێژی ئاسایی ببەوە. بەڵێ هاتوچۆی هاوڵاتیان لەم شەوانە لەگەڵ شەوەکانی پێشووترا چۆنە بە بەراورد بە شەوەکانی پێشووتر لە کاتێکدا کە ئێستا ژمارەی زۆر لە ئاوارەکان ڕوان کردوتە ناو شاری دهۆکەوە. بەێ هاتن ئاوارانشی بووە هۆکارەوەی چەندێک کۆ بشێوەیەکی گشتی هاتن چۆن لە سەرجادەن پارێزگا دهۆکێ قەرەباڵغ پەیدا بە هەروەها کەرناڤاڵن خەلکی پارێزگا دهۆکێژیش بۆ پشتاوانیکردنا پێشمەرگەی بووە هۆکارەوەی چەندێک و قەرەباڵغێن زیاتر دەناوان جادا هەبن و کەرناڤاڵێن ژێک جودا و بەگوتنی ژێک جودا ڕۆ بکەنەوان جادا لێ زۆربەی ئەفرودانی کولڤێ جادە پەیدا دەبن ئەنجامێوان ڕوودانە گیانج دەستدان لێ پێدا چونکە لێخۆڕینێکا زۆر بە لەزاتیەکە زۆر لە وێجادە هاتن و چونێ دیکەن لەوڕە لە گوری وان ئاماری کوژە ترافیکی بەردام دیگە هەندەستمە لە زۆربەیە جاران لەوێ جادێ دەمێ هەر ڕوودانەکە ترافیکی چێ بووە گیانج دەستدان لێ پێی بووە. بەڵێ سیپان پێمنەرمان لە دهۆکەوە سپاس بۆ زانیارەکانت بێستون لە هەولێرەوە لەگەڵمانە بێستون شەو باش دوا زانیاریەکان لە هەولێر چییە؟ بەڵێ پەری سڵاو لێ و لە بینەرانی ئەنارتی ئێستا ئێمە لە یەکێک لە شەقامەکانی شاری هەولێرداین کە شەقامی ئیسکانە کە شەقامێکی قەرەباڵغە و هێزێکی زۆر لەو شەقامەدا بەری دەکرێت بڵێ شەوانە بۆ پاراستنی ئەمنیەتی ئەو شەقامە و شاری هەولێریش بە تایبەتی بەهۆیەوەی کە هەچ ڕووداوێکە لەم شەقامەدا بۆهۆیەوەی کە گەشتاری زۆر ڕووی تێدەکات ئەگەر خوانەکە ڕوو بدات ئەوان بۆەوەی دەستیان بەسەر ڕابگا بەسوورین کات لێرەدان و ئەمنەتی شاری هەولێرش لە بەراورد بە شەوانی ڕابردوو کە چەند دڵەڕاوکێەوە هەبوو لە ئێستادا لە چەند شەوی ڕابردوودا ئەمنێتی شاری هەولێر زۆر ئەمنێتی پێوە دیارە و هاوڵاتیان زۆر بە ئارامی سەردانی ناوچە بڵێ شوێنە گشتەکان و ئەو شەقامان دەکەن کە بەناوبانگن لە شاری هەولێردا ئێمە بۆ زانیاری زیاتر و ئەمنێتی شاری هەولێر ئێستا بەڕێز ڕایدکارە عەبدولکەریمان لەگەڵ وتەبێژی پۆلیسی هەولێر بۆ زانیار زیاتر و ڕەوشی ئەمنی شاری هەولێر دەچینە لای کاک کاروانگیان سەرتا دەستخۆش لێ دەکەین بۆ ئامادەبوونێت ئێوە وەکو پۆلیسی هەولێر ڕۆژانەیەوە لە چالاکیدان و شتاک و بڵێ شەوانی درەنگ و هەمیشە بڵێ شەوانە بەردەوام لە چالاکیدان ڕەوشی شاری هەولێر بە بەراورد بە شەوانی ڕابردووە ڕۆژانی ڕابردوو کە لە پێشودا چەند بە شێوەیەک خەڵک لە ڕاوکێدا بوو
ڕەوشی ئەمنی شاری هەولێر لە ئێستادا چۆنە؟ بەڵێ ئێمە وەکو چەند ڕۆژێش بە لێستا باسمان کرد دوای ئەوەی ئەو ڕووداوانەی کە لە شاری مووسڵ ڕوویدا و ئاوارەی یەکجار زۆری عەرەب ڕووی لە شاری هەولێر کرد پلانێکی ئەمنی توکمە داڕێژرا لەلایەن خودی بەڕێز بەڕێوەری پۆلیسی هەولێرەوە بەڕێوە دەچێت ئەوە بوو گشت هێزەکانمان لە پۆلیس و نێشتنی تاوان و پۆلیسی فریاکەوتن و هێزی ئامادە و پۆلیسی ڕێککاری و شارەوانی کە تا ئامادەباشی و 24 کاتژمێر ئێمە لە دەوامی خۆمانین واتە بەدەگمەن پۆلیس و ئەفسەرەکان دەگەنەوە ماڵی خۆیان و نانێگە خۆن دەگەڕێنەوە بۆ دەوام توانیتمان ئەلحەمدولیلا تا ئەو سات و کاتەی کە ئێستا ئەمە قسەی تیاکەین شاری هەولێر زۆر بە ئارامی ڕابگرین تەنانەت ئەلحەمدولیلا هیچ ڕووداوێکمان نەبووە ئەوە زۆر گرینگە لەو بارودۆخی کە لە چواردەوری هەولێرێش ڕوویدا چەند ڕۆژێک بەر لێستا بەڵام برایانمان لە پۆلیس و ئاسایش شاری هەولێریان پاراست و هیچ ڕووداوێکمان نییە حتا ئێستا دەبینین ناوچەکانی مەخمورەوە ئازادکراوە لە ئێستادا ناوچەکانی گوێڕ و مەخمورەوە ئایا ئێوە بڵێ پێیتان لەگەڵ پۆلیسی و ناوچانەشەیە ڕەوشی ئەوێ لە ئێستادا چۆنە بە پێیزانەکە کە لەلای ئێوە هەبێت ئێمە وەکو پۆلیسی هەولێر دوێنێ نزیکەی 100 پۆلیس لەگەر بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی هەولێر ڕویان کرد بۆ شارۆچکەی مەخمور و دوای ئازادکردنی مەخمور پۆلیسی هەولێریش بەشداری دەکات ئێستا لەگەڵ ئەوان بۆ تەنزیمکردنی شارەکە و ئارامیەکی بەخۆ بینی و سەرڕای ئەوەش خۆت ئەزانی کەمپەکەی مەخمور و خەڵکەکی زۆر لە شاری مەخمور لە ڕووداوەکە ڕویان کرد بۆ شاری هەولێر ئێستاش هەندێک خەڵک ماوە لە ناو شاری هەولێر ئەوانش جێ حاوانیان بۆ کراوە و تەمینی حیمایان بۆ کراوە و ئەلحەمدولیلا هیچ کێشەیەکمان لەگەڵ کەسیان نەبووە و کەسی کێشەی بۆ دروست نەکردو وەک خۆت باس کرد لە سەرەتادا کە ئاوارەیەکی زۆر بەهۆی شەڕی داعشکە لە سەرتا لە ناوچێ بڵێ لە شاری نینەوە هەری هەڵدا و ناوچەکانی هەرێمی کوردستانشی گرتەوە ئاوارەیەکی زۆر وەک باسکرد ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەهۆی ئەو ئاوارانە بڵێ کە هاتوونە شاری هەولێر تا ئێستاەوە هیچ حاڵەتێکی گوماناوی یان هیچ کەسێکتان بە گومانی بوون بە داعش یان کەسێکتان دەستگیر کردووە گومانی لێ بکرێت کە داعش بێ لەگەڵ ئەو گروپاندا بێت دەستخۆش پرسیارێکی لە جێگای خۆیتی بۆ خەڵکی هەولێر ڕوونکەینەوە دوای ئەو ڕووداوانەی کە لە شاری مووسڵ ڕوویدا ئەو ئاوارانە دوای پێش ئەوەی داخلی شاری هەولێر بن بە چەند فلتەرێکی داڕۆیشتن کە لەلایەن هێزەکانی ئەمنیەوە دەپشکندران ناوەکانیان چەیک دەکرا بزانێەوە داواکراوە یاخود لە سزنی بادوش ڕای کردووە هیچ شتێک نەبە ئەو جە داخلی شاری هەولێر دەبوون و ئەلحەمدولیلا تا ئەو لەحزەی ئێمە لە ناوین هیچ کێشەیەکیان دروست نەکردووە بۆ ئێمە هیچ کێشەیەک نەبووە لە ناو کوچە و کۆڵانەکان خەڵکی هەولێر دڵنیا دەکەینەوە کەس لە ناو شاری هەولێر بە چەک عەرەب نەگیراوە هیچ عەرەبێک بە ناوی تۆمەتی داعش لە ناو هەولێر نەگیراوە بە هیچ شێوەیەکی بەڵام من داواکاریەکم لە گەنجانی خۆمان هەیە خەڵکانێکی نەفز نزمە لە فەیسبوک یاخود لە شوێنی تر دەوێت دڵە ڕاوچەیەک لە ناو هەولێر دروستکە ها لە فلان شوێن تەقە بووە خەڵکانێک دەوێت بێ و ناو هەولێر تکایە گەنجەکانی خۆمان ئێوەش ڕوبەڕوویان بنەوە ئێوەش ببنە پێشمەرگە و پۆلیس و ئاسایش هەرێک و لە شوێنی خۆی ئەو دیعانە مەهێڵم بڵاو بیتەوە با خەڵک نەترسێ ئەلحەمدولیلا بە چای خۆتان دەبینن خەڵک لە ناو شەقام دانیشتە و چا ئەخوا و زۆر ئارامە داواکاری لە گەنجەکانی خۆمان هەرێک و لە شوێنی خۆی کوردایەتی خۆی بسەلمێنی پێشمەرگەبی پۆلیسبی ئاسایشبی لە ناو کوچە و گەڕەکەکان کاتی حاڵەتە چینە ئاساییدی دیەکەچی عەرەبە گومانی لێبوو کوردێک گومانی لێبوو پەیوەندی بە پۆلیس کە بۆ کەسە بگیرێ تۆمەی گرا ئیشی تۆ نییە کارم لە تۆڕە کۆمەڵاتەکانی فەیسبوک گەنجەکانی خۆمان هەر شتێک ببینن یاخود دیعایەک لە لای خۆیان بڵاوی نەکەنەوە نەخێر بەرپەرچیان بدەنەوە بۆی ئەو نەفز زمانە بە حەیاتیان چاویان بە شارەکانی کوردستان نەکەوێت ئامادەبوون بەڵێ بینەرانی ئازیز ئێمە دەگەڕێنەوە ستۆدیۆ بۆ بینینی ڕووداوێکی هاتچۆوەکە لە ئێستادا لە شاری دۆک ڕوویداوە بێستن سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەشت بەڕێزان ڕووماڵ بەرداوامە بێ من بەجێتان دێڵم دوای من هاوکارم دیاری ئەنوەر لەگەڵتان بەرداوامە بێت و تاو کاتەشی کە دیاری دێتە شوێنی من دەچینە دهۆک ڕووداوێکی هاتوچۆ بەرداوامە بێ و پێکەوە دیمەنەکانی دهۆک دەبینین.
دوورە بێژە دانکی ئەوە سەوتیان ئەوە ئێستا سەوتی
خۆشەویستانی نارتی جارێکی دیکە سڵاوتان لێبێ و لەم ڕووماڵەدا لەگەڵێەوەی ئازیز و خۆشەویست بەردەوامین. نوری مالکی سەرگۆزیرانی کاربڕێکەر عێراقڕای گەیان ڕاستپاردنی حەیدرعابادی هیچ نرخێکی نییە و ڕخنەی توندیشی لە ئەمریکا گرت کە پشتگیری لە ڕاستپاردنی عەبادی دەکات. لە کاردانەوەی ڕاستپاردنی حەیدرعابادیدا نوری مالکی لە وتارێکدا کەم شەو پێشکەشی کرد ڕای گەیان دەستوری عێراق پێشێل کراوە و ئەمریکاش پشتگیری لەو لایەنانە دەکات کە دەستوریان پێشێل کردووە. مالکی ئاماژەی بۆش کرد ڕاستپاردنی حەیدرعابادی پێشێلکردنی دەستوری عێراقە و لە دادگای فیدراڵی تانە لە بڕیاری ڕاستپاردنی عەبادی دەدەن. وتیشی لە ڕۆژی پێنجشەممەوە ماوەی دەستوری بۆ ڕاستپاردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکۆمار تەواو بوو. دادگای فیدراڵیش دێپێچینەوە لە فواد ماسووم سەرۆکۆمار عێراق دەکا. وتیشی ڕاستپاردنی حەیدرعابادی هەڵەیە و ڕاستی دەکەنەوە. ئەبێ دانیشتنێ بکرێت بۆ دیاریکردنی کاندید. واقعەکەشکە وایە هیچ دانیشتنێک ئەنجام نەدرا دانیشتێکی گشتی بۆ کاندیدکردنی کەسێک تایبەت بە دەوڵەتی یاسا بۆی بە کۆی دەنگ کاندیدێک دیاری بکرێت بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. هەموو شتێک لە بەرژەوەندی ئێمەدایە دەستور مافی هەڵبژاردن ژمارەی کورسیەکان ئایا دەکرێت بەو شێوە کورت بکرێتەوە کە گەمارۆ بدرێ؟ زیاتر لە 3 ملیۆن دەنگی هەیە دەوڵەتی یاسا. هذه كلها تحصل عليها عملية التفافية بموجب تنسيق محلي وخارجي وقد انكشف التنسيق الخارجي. ئەمەش ئاشکرا بوو کە دەستێوەردانێکی دەرەکی هەبوو دوای ئەوەی کە ئێمە ڕەتمان کردەوە کە دەستێوەردانێک هەبێت لە دەستوردا. ولم تدن وهي الدولة الديمقراطية التي ينبغي أن يكون موقفها هو إدانة من يخرق الدستور. ئیدانەش نەکرا لە کاتێکدا کە دەستور دەستێوەردانێک هەبوو تێیدا. متساوية الأبعاد في الالتفاف على الاستحقاق الدستوري والانتخابي. سياقات المحكمة الاتحادية صريحة. ڕێکارەکانی محکەمەی فدراڵی دادگای فدراڵی دروستن بەڵام ئێمە دەمانەوێت بەو ڕێکارە دەستوریانە بەردەوام بین. ئێمە بەڕووی هەر پێشێلکاریەکدا دەوەستینەوە کە دژی دەستور بێت. ئەی هاوڵاتیان عێراق، من سەرۆکی لستی دەوڵەتی یاسام کە لە چەند کوتلەیەک پێک هات. دیارە کە نوری مالکی سەرۆکایەتی دەکات. من سەرۆکایەتی کوتلەی داوەشم. ئەمەش لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکاندا تۆمار کراوە. بۆیە کەس بۆی نییە کاندید بکرێت بەبێ ڕەزامەندی من یان لیژنەی گشتی و هەر هەڵسوکەوتێ لە دەرەوەی ڕەزامەندی من ئەمە یاسایی نییە و ئەمە وەکو گەمارۆیەک وایە دژی دەستور. بۆیە ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە دیارە کە ئەمە درۆیەکە بڕیارەکانی دادگای فدراڵیش زۆر دروستن بۆیە نابێت دەستور پێشێل بکرێت. ئێمەش کوڕی دەستورین و کوڕی ئەم پرۆسە دیموکراسیین. بۆیە دەڵێم بەو کەسانی کە جیهاد دەکەن لە بەرەکانی جەنگ، سوپای عێراق، پۆلیسی عێراق، ئەوانەی کە دەیان خەینە دڵەڕاوکیەوە کە پێشێلی دەستور دەکەین، هیچ دڵەڕاوکیە نەتان گرێت، هیچ مەترسن لەم پێشێلکاری دەستور. ئێمە لەگەڵتانین، ئێمە لە پشتانین، خەمبار نەبن لە هەڵبژاردن لە هەڵوێست. ئێمە لەگەڵتانین و ئێمە هەڵەکان چاک دەکەینەوە و بەو ڕێگەی کە ئێوە دڵنیا ببنەوە کە لە ئێستادا لەو دڵەڕاوکەی ئێوە دەژین. ئەو زۆربەی سوپا ئێستا ئەفسەرەکان لە دڵەڕاوکێدا دەژین. ئێوە ئەمڕۆ دڵنیا بن، ئەمە واتان لێ دەکات کە بەهێزتر بن لە دژایەتیکردنی تیرۆر و داعش. ئەترسم
هەندێک لایەن کە جێتی پرۆسی سیاسی دەکەن کە گومان بخەنە ناو پرۆسی سیاسیەوە پرۆسی سیاسی بە ڕێگەی ڕاستی خۆی دەڕوات ئەمەش شکستێکە کە ڕوویداوە و ئەمە پێشێلکردنی دەستورە ئێمە لە دژی دەوەستینەوە بەردەوام بن زیاتر بەردەوام بن لە بەرەنگاربوونەوەی داعش و تیرۆر. ئازان جارێکی دیکە سڵاوتان لەبێ خۆشەویستان بۆ گفتوگۆی زیاتر لەسەر پرۆسی سیاسی عێراق و ئەوانەی کە ئەمڕۆ ڕوویاندا بە ڕاستپاردنی حەیدەرابادی بۆ پێکهێنانی کابینی نوێی حکوومەتی عێراقی لەلایەن فاتماسوم سەرۆکۆمەری عێراقەوە هەروەها کاردانەوەکانی نووری مالکی بەرامبەر بە کاندیدکردنی حەیدەرابادی بۆ سەرۆکۆمار و بۆ پێگەێنانی حکوومەتی نوێ و ئەو ئاماژانی کە نووری مالکی ئاماژی پێدان کە ئەوە نادەستوریە و پێشەلکردنی یاسایە بۆ گفتوگۆکردنی زیاتر و شرۆڤی زیاتری ئەم بابەتە ڕاستەوخۆ لە ئەستۆدەکانمان لە نارتی میوانداری عادل نووری ئەندامی پەرلەمانی عێراقمان کردووە کاگادل زۆر بەخێر بێت سوپاس بۆ ئامادەبوونە دەمەوێت بەگشتی لەسەرەوە قسە بکەین ئەوەی ئەمڕۆ ڕوویدا بە ڕاستپاردنی عبادی بۆ پێکهێنانی کابینی نوێی حکوومەت و ئەو ڕخنانی مالکی خوێندنەوەی تۆ بۆ ئەمەی ئەمڕۆ چی بوو؟ ئەوەی جار لە دوێنێ دەست پێ بکەینەوەی کە دوێنێ ڕوودا شتێکی زۆر خراپ بوو نووری مالکی پێهێڵسا کودەتایەکی بێدەنگ بوو بە ئەوەی کە ویستی هەموو تەواوی هێزە سیاسەکانی عێراق بە تایبەت هاوپەیمانی نیشتمانی چاوترسێن کە بۆی ئەگەر من نەبم وڵات کاولەکەم وێرانیەکەم هەرچەند وێرانی کردووە بەس ئەوەژی کەماوەتە بە ناوی گرینزونەوە وێرانیەکات دوێنی ئێمە لە پەرلەمانی عێراق من ئیشێکم هەبوو ڕۆشتمە حەلانکردن بۆ خەستخانەی بن سینا لە تەنیشت دیفاعەوە کە ڕۆشتم پێشەچوون خەستخانەکە بینیم هێزێکی زۆر نائاسایی لێ خواتی نخبەی پیاڵێن ڕاستەخۆ سەر بە نووسینگەی مالکیە بە تەواوی ینی سیلاحی زۆر گەورە و دەبا بۆ ئەوشتان و ئاماژە بوو بۆ ئەوەی هەڕەشە و چاوسورکردنەوە بوو بۆ تا سەرۆکی کۆمار ناچار بێ و هاوپەیمانی نیشتمان ناچار من هەر ئەو ڕاست پێرن من ئینم لە سەر ئەوەی مالکی هەیە کۆمنتم لەسەری هەیە مالکی لە دوێنێ سەعات سێەوە ئەو مدە ئەو مۆ لە دەسووریە کۆتای پیاتبووە لە ڕۆژی پێنجشەمە بە قسەکانی خۆی کۆتای پیات بوو بۆچی ڕۆژی جومە قسەی نەکرد ڕۆژی شەمە قسەی نەکرد ڕۆژی یەکشەمە قسەی نەکرد دوێنێ هەتا بەڵام لە ڕێی دەستوری یاساییەوە تا ئەو کاتە تاو بوو کۆتاییاتوە سەمن قسەکەم پرسیارەکەم لەوەی لە مالکی کە ئێستا دوێنێ شەو ئەڵێ کاتێک ئەزانانی خۆی تەکلیف ناکری ئەڵێ مولای یاساییەکە دەستورەکە کۆتای پیاتوە خۆشی ئێستا ئەڵێ لە ڕۆژی پێنجشەمە کۆتای پیاتەوە بۆچی قسەی نەکرد چونکە چاوەڕێ ئەوە بوو دوای ئەوەش کە مودەکە تەواو بوو هەر خۆی تەکلیفکەنەوە تا ئەم بەیانیەش ئەوەتە ڕۆشتووە شکاتی لە سەرکی کۆمار کردووە ئەم شکاتە شکاتێکی یاسایی دەستوریە ئەگەر بە ئێستا شۆ سەرۆکی کۆمار مالکی ڕاستپێری ئەوە هیچ خڕۆقێکی دەستوری نەکردووە و کات هیچ مشکلێنی ئەوانە کاتێک ئەمە مەقولەیەکە ئەڵێ لۆ ئەلعب لۆ ئەخەڕ بالمەلعب یا بێ من یاریکەری سەرکی یا هەموو یاریەکە تێکە دەم بەیەکە ئەمە گێرە شێوێ نییە کە ئێمە ئەیبین بەداخەوە مالکی بیان و ئەگرێ ئەوەی خۆی تەڵقین کردووە ئەبێ هەر من بم ئەگەر من دەبم عێراقتان بۆ کاولەکەم تێکێ دەم بەیەکە کەس ناتوان لەسەر ساحەکە بێ ڕۆژە بە داعش و ڕۆژە بۆ ئێرهاب و ڕۆژە بەچی هیچ شتێک لە وڵاتە نێشتوتەوە و هۆی ئەو 8 ساڵە هەڵسوکەوتە نائاسایانەی مالیکی بوو کە ئەو بارودۆخەی ئێستا دروست بووە چوار دەستگای ئەمنیمان هەیە وەزارەی دیفاع وەزارەتی ناوخۆ ئەمنی وەتانی و مخابرات هەر چوارە نەژێر دەستی مالیکیە 4 ساڵ بەسەر چوو یەک کەسی دانە طبیعی لەبەر ئەوەی هەر جارێ ئەگەر لەسەر دەستی لاوازی ئەو پەیمانەکانی بوو بە کوردیشەوە و عەرەبی سوننە بوو کە مەجالیاندا 4 ساڵ لە ڕێک بردیە سەر و سەحبی سیقان لێ نەکرد تا وای ئەزانی هەموو جار مشتەکانی بۆچێتە سەر هەتا ئەو دیکتاتۆر و ئەو عەقلە تۆغیانی بۆ دروست بوو وای ئەزانی ئەبێ عێراق هەر لە ژێر ڕکێفی ئەما بێ بەڵام ئەوە بینیتان ئەمڕۆ گورزێکی گورچک بڕی لەیان دەوڵەتی یاساوە کە خۆی سەرۆکایەتیەکە و حیزبەکەی خۆی کە حیزبی داوای کابیندارەتی و هاوپەیمانی نیشتیمانی کە ئەم باڵادەست لە نەهای پەیمانی نیشتیمانیە لە سێلاوە گورزی گورچک بڕی بەرکەوت و ئەمریکەکانیش گورزێکی تریان لێدا کە یەکسەر پشتیوانیان بۆ کاندیدکردنی حەیدەرابادی کرد و کوردەکان و عەرەبی سوننە و خەڵکانی ترش لەبەر ئەوە ئەمەی کە ڕوویدا ئەمڕۆ
لە ئەنجامی ئەو تاکڕەوەی مالیکی بوو کە ویستی سونە عەرەبی سونە لەگەڵ کوردەکان لەگەڵ شیعەکان تر هەر هەمووی پەراوێز بخە بە تاق و تەنها خۆی کاربەتی سێوەڵ وەخیر بێ. ئەمە هەموو ئاماژەکان بوو کە ئەمڕۆ مالکی ئەوەی کە کردی بۆی ئەوە بوو ئەویست چیمان پێ بڵێت؟ مالکی باش بە هاوپەیمانەکانی بڵێ چاو سوورەکردن بە ئێسش بە وتاری ئێسش کە وتارێکی زۆر ئەگەر ئەوانی کە لە بۆدی لانگویج شارەزانیانی لوغەی جەسەد تەماشاکردن زۆر وروژاوە بوو هەتا ئەو کەسانیش کە بەدەستی ماوەتە ئەو تاقمی کە لە چواردۆری بوون بە تو ئاماژە بۆکەی هەموو کوتلەکان بە دەم و چاویانە بە دەموچان شکست ئینهیار مەیوس بوون بێزاری ئەو پەڕی ئەوانە سوقوڕەکانی مالیکی من کەماوەتۆ لەگەڵێتی کەسی تر لەوانە جێگرجێوال لەگەڵ ژمارەی زۆر کەم بوون زۆر هیچی تری بەدەستۆ نەماوە جەماتی ینی حیزبەکەی خۆی بەدەستۆ نەماوە ینی شکستێکی زۆر گەورە گوور هەتا باسی ئەوە کرا ئەمڕۆ کە هادی عامری لەگەڵ هادی عامریشمان نەبینی باسی ئەوە کرا کە خەڵکانێکی تر ئەویشمان نەبینی کەواتە ئەوانیش ئینسیحا و پاشەکشیان کردووە. مالکی زۆر باسی دەستور ئەکا من ئەم ئاماژانم هەیە لەسەر دەستوری مالکی یەک قاید فیرقە لە عێراقا بە پێی دەستور دانەمەزراوە کەواتە ئەکرێ بڵێن ئەو یەکانەی کە لە سوپای عێراقیان پێکێناوی دەستوری نییە چونکە بە پێی دەستوری عێراقی پێویستە فەرماندەی فیرقەکان هەموو بێنە ناو پەرلەمان سیخان باتەوە دەنگیان باتە ئەو جا بۆ هەیە پێ ئەمە تەواو کە ئەم هەموو نادەستوری هەیە ئەمە هەموو نادەستوری کە مالیکی کردوێتی وەک تۆ ئاماژی بۆکەی ئەمانە بەلایە بەڵام پرسیارەکەی من لەوەیە ئەوەی فواد ماسووم سەر و کۆمار کردوێتی ئەوەی کە بڕیار دراوە بە ڕاستپاردنی حەیدەڕابادی بۆ پێگەنانی حکومەتی نوێ ئەمە ئایا نادەستوریە ئەمە ئایا نایاساییە وەک مالکی دەڵێت ئێمە شتێکمان هەیە لە قانون لە دستورە پێوتێ المەسکوتی عنه بەڵێ لە تەوقیتە دەستوریەکانە دانراوە ئەڵێ 15 ڕۆژ لەو ڕۆژەوەی کە سەرۆکی کۆمار لە پەرلەمانە مەتمانەی پێ ئەدرێ هەڵ ئەبژێریە لەو ڕۆژەوە ئەبێ بژمێریە 15 لە ماوەی 15 ڕۆژە سەرۆکی کۆمار سەرۆکی الکتلە النیابیە الئەکبەر گەورەترین کوتلەی نیابی ڕاست پێرێ بۆی حکومەت پێک بێنێ لەو کاتە پێک نەهێنرا لەبەر ئەوەی کە هاوپەیمانی نیشتمانی شیعەکان ئایانوت ئێمەین دەوڵەت یاسا ئایانوت ئێمن وە کێشەکە خۆیان بوون بەڵام لێرە بەپی یاسایی بەپی دەستوری عێراقی کامیانن قیراءە هەیە دوو جۆر خوێندنەوە هەیە بۆ نمونە ئێمە شەواهیدمان هەیە بۆ ئەمە من خۆم دکتۆراکەم لە قانون دەستوریایە شەواهیدمان هەیە ئەو کاتی کە جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان دیاریکرا کە حەیدەرعەبادی بوو لە قاعی پەرلەمانە کە دیاری کرا ئەحمەد چەلەبی هەڵسا خۆی کاندید کرد ئەحمەد چەلەبیش لەسەر کوتلەی تیاری سەدری بوو کوتلەی حرار بوو هەریەکی لە خۆیان بوو کە هەستا تەشویشی بۆ حەیدەرعەبادی دروست کە لە دەوڵەتی قانونەوە لە حیزبەکەی مالیکیە دەنگیان لێ بەرز بوویەوە سەرۆکی هاوپەیمانی نیشتمانی کە ئیبراهیم جەعفەریە هەڵسا ڕۆژتە سەر مەناسەکە زۆر گلێ لە ئەحمەد چەلەبی کرد کە ئەو 100 دەنگی هێنا ئەو 149 هێنا نەهێشت نیسابەکەی تەواو بێ و دووبارەش رو هەر تەواو نێ بۆ ئەو ئینسیحابی گلەی کرد ئەمە شاهیدێکی قانونیە بۆ ئێمە وەکو پەرلەمانتارن کە لە بەردەمان ئەمە ڕوویدا ئیبراهیم جەعفەری کە هەڵسا گلەی و گازندە و نیگەرانی بەرامبەر ئەحمەد چەلەبی بوو وتی ئێمە وەکو هاوپەیمانی نیشتیمانی هەتا دوێنێ شەو بە حزوری مالیکی و دەوڵەتی قانونیش تاکە کاندیدی ئێمە وەکو هاوپەیمانی نیشتیمانی حەیدەرعەبادی بوو ئەحمەد چەلەبی نەئەبوو لە ڕێی ئێمە کە هاوپەیمانی نیشتیمانیە نەئەبوو دەرچێ خۆی کاندیدکە کەواتە ئەمە ئەوەی گەاند حەقێکی دەستوری و قانونی بۆ کوتلەی نیابی ئەکبەر لەناو پەرلەمانەوە لەناو شیعەکانە هاوپەیمانی نیشتیمانی نەک دەوڵەتی قانون ئەگەر وابوو بۆچی ئەو ڕۆژە یەکێک لە ئەندامانی دەوڵەتی قانون یان نوری مالکی بڵێ ئیبراهیم جەعفەری تۆ وەکو کێ قسە ئەەکەی ئێمە وەکو حیزبی داعوە ئەم حەیدەرعەبادیە تەکلیفەکەی تەواو یا ئەحمەد چەلەبی نەیوت بابە ئەو وەکو دەوڵەتی قانون خۆی تەرشیع کردووە نەک هاوپەیمانی نیشتیمانی کەواتە ئەمە مەظەلەیەکی قانونی و دەستوریمان ئەداتیە کە ئەو کەسەی ئەو جیهەتەی ئەو لایەنەی ئەو مکەوەنەی کە بۆی هەیە کاندیدی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بۆ شیعەکان هاوپەیمانی نیشتیمانیە نەک حیزبی داعوە و نە دەوڵەتی یاسا چونکە خۆیان ئیعترافیان بەوە کرد ئەمە یەک دوو پێش ئەوەی کە یەکی تەمموز بێ هاوپەیمانی نیشتیمانی بە حزوری مالیکی بە ئامادەبوونی ئەو کۆنگرێکی ڕۆژنامەوانیان گرت وەوتیان ئێمە گەورەترین کوتلەی براوەی هەڵبژاردنەکانین هاوپەیمانی نیشتیمانی
و گەورەترین کوتلەی نیابی ئەبین ئەمە خۆیان وتیانە بەردەم کامێرەکانە و نووری مالیکی وەستا بوو نەوتنە خێوانیە منۆک و دەوڵەتی یاسا ئەمە کۆمەڵی شەواهیدمان هەیە کە ئەمە ئەوە ئەسەلمێنێک و پەیمانی نیشتمانی بە تێک ڕیان الکوتلە ئەنیابێل ئەکبەرن و نووسراویشەیە لە بەینانان نووری مالکی دوای پاشگەز بۆتەوە مشکلە نیەسە ئەو ناسازیە نیگەرانە لە بینی خۆیان هەبوو و ئەمڕۆ ئەوان بێدەنگی خۆیانیان شکاند ئەوە بوو هەر هەمویان ئینقلاب و گورزێکی گورچک بڕیان لە مالێکیدا کە دوێ نوویستی ئینقلابێکی بێدەنگ بەسەر پرۆسی سیاسی عێراقیە و تێکڕای پڕکایەکە بکە و گورزێکی گورچک بڕ لە هاوپەیمانی نیشتمانی کە بەڵام ئەمڕۆ سێ گورزی گورچک بڕی بەرکەوت مالکی هەرم ڕۆ بەشێک لایەنە سیاسی کوردەکان ئاماژیان بەوە کرد گەربێت و هەر کوتەدایەک لە بەغدا و لە لێو عێراقدا ڕوودا ئەوان قوبولی ناکەن و دژی وەستنەوە وەک تۆش ئاماژەت پێکرد دوێنێ کوتەدایەکی بێدەنگ بوو ئەمە بۆ ئەمە تا چەند ئەگەرێکی واردە چەند ئەگەرێکی تەواو و گریمانەیەکە کە بڵین دەبێت کە مالکی کوتەدا بکات تەواو لەوە دەرچوو کە کوتەتا بێت چونکە ئەمڕۆ هەموو شەرعیت و قانونیکی لەدەست دەرچوو ئەمریکیەکان یەکسەر هاتنە سەرخەتە حەیدر عیبادی هێشتا خۆ ڕاستپێرا و ڕەنگە نەتوانێت حکوومەتەکە لە ماوەی مانگێکە تەشکیلکە ئەو کاتێکی تر تەکلیف ئەکرێ یەکێکتر ڕاستپێرێ بەڵام لەگەڵ ئەوەشە کە هێشتا بسمیلا هێشتا ئەمە سەرەتای یەکەم جارێکە کاندید کراوە و هێشتا قسەی لەگەڵ کەسان نەکرای حکوومەتی لەگەڵ تشکیل ئەەکەین یان ناکەین ئەمەی کوردەکان تەمەن مەرجمان هەیە و داخوازیمان هەیە و خواستمان هەیە ئێستا ئەمڕۆ ئەوە ئەمریکیەکان پشتگیری ئەمریکیەکان پشتیوانی ئەوان و مەرجعیەت تەبەن ڤیتۆی لەوە پێشداوە بە مالیکی کوردەکان پیانداوە عەرەبی سونە پیانداوە شیعەکان پیانداوە بەڵام ئەو مەسەجانی هیچی نەخوێندەوە ئەمریکا ئەگریمانی کوتەدای تاو خامۆش کرد بەڵێ بەتاکید ئەمەیشی کە ئەمڕۆ لەم کاتەیە کوردە بێ هاوپەیمانی لەگەڵ کێ بکات و لەگەڵ کێ هاوپەیمان بێت و دەنگ بدا بە کێ و لەگەڵ کام کاندیدیار بوو ماڵی شیعە بێت ئێمە بەپی تەوافقە سیاسیەکە ئەوەی کە سازانمان کردووە سەری کۆمار بۆ کورد بۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بۆ عەرەبی سونە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانش بۆ عەرەبی شیعە بێ ئێوە ئەوانن کە کاندید ڕائەسپێرن ئێمە هەر کەس ئیبراهیم جەعفەری بێ مالیکی بێ حەیدر عیبادی بێ غەیری ئەوە بێ ئەحمەد شەلەوی بێ ئێمە بەڕاستی گەشتن دوای ئەوە ئەزمون تەجروبە تاڵانی کە ئەمانە ئێستا و دوای ئێمە سیقمان بە شەخص نابێ ئێمە لەسەر متمانە هەموو دانیشم شتێن لێ بکەینەوە چۆن بەشداری لە پرۆسی سیاسی بەتەسەوەری من ئەبێ ئێمە لەگەڵ حەیدر عیبادی بۆ ئاگاداری جناب پێشە شڕ لەوم پێش لەسەر فەیسبووکەی خۆی کاونتەکەی خۆی باسەوەی کە بێنەوەتی هەرم لە ڕێگەی بەغداوە بێکێ لە سوقوورەکانی مالیکەیەکە لە پشتیوانانی مالیکێکە لەو کەسانی کە زۆر تون بۆ بەرامبەر کوردێکە لەو کەسانی کە دوێنێ ئێمە بەهۆی حەیدر عیبادی بوویم لە پەرلەمانی عێراقاتی نەدەڕێتەوەی کوردەکان چۆن کووردا و پەیمانی لەگەڵەمایە کات وڵی هێڵی سوورمان نەمان کردووە ئێشتا نەمان کردووە بەڵام ئێمە لەگەڵ حەیدر عیبادی لەگەڵ غێری ئەوەشە کە دانووسانەکەن ئەو ئەبێ بێت بۆ لای کورد دێتە هەولێر دێ بەلای لاەنە سیاسەکانی ئێمە ئەڵێ کاکەی و خواستان چییە منمێ حکوومەتتان لەگەڵا تەشکیل کەم بە خواستەکانی و ئێمە شەڵێن 1 2 3 4 و ئەمە داواکاریەکانمانە وە زەمانەشمان ئەوێ زمانی چیتانەوێت تاکە زمانەیەک منوەکو ئەندامی شانی دانووسانکار لە کۆبوونی یەکەمیشە باسمان کردووە لە 5-6 کە دانیشتین لەولێر پێش ئەم حداسانە ئێمە کەمتر لە ئەمە بڵێن دۆڕاود ئەچین ئەم 4 ساڵەوە 4 ساڵی ترشەر ئەدۆڕێن هەتا گرنتیەکمانێک تاکە زەمان و گرنتی ئێمە بتوانین بیکەین بە حەیدر عیبادی و غێری حەیدر عیبادی بڵێن کاکیان ئێمە پشتیوانی تۆ ئەەکەین بۆی حکوومەت پێک بێنی بەو مەرجەی ئەمە تەبین بازی ئەمە چەند وەزیرمانی و چەند چیمانی و حەقی خۆمانە بەڵام هاو شەریکایەتی ئێمە لەگەڵ توە ئەبێ بەندێکی یاسایی لە بینی ئێمە ئەوانە واژۆ کرابێ ئەم بەندە یاساییە حەقی ئەوەی هەبێ هەر کاتێ پێکاتەی کوردی لەم حکوومەتەی تۆ کشایەوە فەورەن ئەم حکوومەتەی تۆ هەڵوەشاوە بێ هیچ قیمەتیکەواتە لە ماوەی 4 ساڵی ڕابردوسیاسی کوردەکان لەگەڵ نووری مالیکیا بۆ پێگەێنانی کابینە زۆر خراپمان کردووە ئەو کات 90 خاڵ هەر 90 خاڵەکە هیچ نەبوو ڕێکەوتن لەسەری و بڕیاریدا کە جێبەجێ کات هەر هاوپەیمانی شعب و ئەمانەی چەند جێبەجێ نەکران ئەو کات بۆ نەکشانەوەزدەکە دانێکی جێبەجێکردانەکەەوە بە کەسۆری کۆمەر بە کورد بێ جەنابی مام جەلال ئەوە بوو بەڵێ هەژدەکەی تریشی جێبەجێ نەکرا ئێمە تەبیعی مەقولەیەکە هەموو جار ئەڵێ ئەوەی کوردەکان لە شاخ و بە تفەنگەکانیان و بە شەهیدان و بە قەبات بەدەستیان لەسەر مێزی گفتوگۆ و دانووسان لە دەستێدەن بزەڵوا بووە ئێمە خۆش باوەڕێکی خراپمان هەیە میشەکە وەختێ میوانەکەمان دێن یان نارەکانمان دێن دانیش لەسەر مێزی مفاوەزات بازی قسە و بازی واژۆشتەکەن تێمەوە ئازان ئەوانش وەکو ئێمە وان ئەخلاق لە سیاسەتی ئەمڕۆ بەداخەوە نەماوە ئێمە ئەبێ
بەم پێکەنین و بەم قسەی خۆش و بەم مجامەلە و شتانە نەخەڵەت کەواتەوەی تا ئێستا لایەنە سیاسی کوردەکان و سەرکردەی سیاسی کوردی کردویانە سیاست نەبووە سیاستێکی دروست بەمانە کەلیمە نەخێر سیاست دروست نەبووە ئەمە خۆش باوەڕی بووە ئەو چونکە سیقە لە سیاستان نیە نابێت جەنابی مام جەلال قسەیەکی بووە وت ینی سیاست سیقە ڕەنگە لە بینی ژوورمێردیشە ینی سیقە لە سیاستان ناکرێت ئەبێتەوە پێی بازێ گرنتی و زەمانەت ئەو شتانە بکەی و ئێمەش ئەبێت لە ئێستا و دوو هەتا ئەو بەندانەی کە دای ئەنین دای ئەڕژن دەبێتمانە ئەبێت دوو تەفسیر هەرگیز هەڵنەگرێ و بنبڕی بکەین هەمیشە وشەکان عیبارەکان مەجای یەکنی خەڵکو مادەی 140 بۆچی جێبەجێ نەکرێت تا ئێستا لە کاکشوان محەممەد پێم وایە سەرنووسەری ئاوێنەی لە کاتێک کە دەستوری عێراق لە ساڵ 2005 بانگی دەی 2005 بوو تاسووتی لەسەر کرا من لە بەغدا تەلەفۆنیی بۆ کردم وتی مامۆستا ئەو کات باسی وە کراوە لە سوێکی حوتی لە سوێکی 12 2007 تەوە دوا کۆتایەوە تەواو ناوچەکان ئەگەڕێنەوە سەر کوردستان و ئەوە تی مامۆستا بەڕێی جەنابەتەمە وتم کاکشوانی سەر ڕەنگەی گوێ لێم بێ وتم بە تەسەوەری من نە 2007 و نە 2017 و نە 2027 مادەی 120 جێبەجێ نابێ ئابەم شێوە ئێستای ئەگەر زۆر ینی وتی بۆچی وتم چونکە مەجموعەیەشتی تایە قەنابەت مەوقوتی تایە مەجموعەشتی تایە کێشی دێ و مەجموعە تەفسیرات و باشدا نەڕێژراوە بەڵێ ئشتێکی باشمان کرد جا لە ئێستا و دو ئەبێت دەرس لەو ئەزمونانەی پێشوو کە ئەزمونێکی تاڵە ئێمە هەمانە لەگەڵ ئەمانە دەرسی لێوەرگرین و نەیەڵین جارێتتر ئەو ئەزمونە تاڵانە دووبارە بێتەوە ئەمە یەک دوو ئەبێ ئێمە ئەم مادەی 140 لە بەڕاستی جانبە یاسایەکەی باسنگە جانی خۆ زۆربەی شوێنەکانمان ئێمە سەرژێر ئاڵای کوردستانەیە و الحەمدلاتوتە باوەش هێرن بەڵام ئەبێ ئێمە ئەم مەلەفانە دایخێن بە واژۆ بە ڕسمی بە قانونی لە پەرلەمانی عێراقەوە بە پێ لیژنە مادەی 140 ئەبێ سەقفێکی زەمەنی بۆ دابنێن نێڵن 4 ساڵەکەیت بۆ نمونە بڵێن لە ماوەی ساڵی یەکەمە لە ماوەی 2 ساڵی یەکەمە ئەبێ ئەم مادە جێبەجێ کرابێ ئەگیرە ئێمە ئەکشینەوە نێڵ ئەگەر هاتوو ئێوە ئەم داواکاریتان پێشکەش کرد بەم جۆری کە خۆتان ویستان بۆ مادە یاسایی کە خۆتان ویستان ئایا هاوپەیمانی شیعە بەمە ڕازیە بێت حیدەرابادی بەمە ڕازیە بێت ئەوە ئێوە داخوازی ئێمەیە کە ئەو دێتە لای ئێمە ئێمە وەرەقی ئێمە ئێستا بەهای بەرزە ئەو ناچاری ئێمەیە فشاری نێودەوڵەتی هەیە هەر حکوومەتیە کورد عربی سنە عربی شیعیتیانە بە حکوومەتێکی بنکە فراوان نەبێ باوەڕ پێکراو نابێەوە لە محافلی نێودەوڵەتی اعترافی پێ ناکرێەوە حکوومەتێکی لەرزۆک و مەهزوز ئەبێ ئەگەر هاتوو نابێ ئێمە حکوومەتێ ئەو ڕێی منە من بەڕێی من بێ ناچینە هیچ حکوومەتێکەوە هیچ حکوومەتێک تشکیل ناکەن پێک نایەنین دوای ئاگر و ئاسنمان بەسەرا بارێنێ تشکیلی ناکەین کاکەم لە قازانجی ئێمەنی حکوومەتێک پێک بێنین دواتر خواستەکانی ئەمەتیانە بچی قازانجێکمان کردووە ئەو کاتێمە بژاردەیەکی ترمانێ بەرە دەوڵەتی خۆمان بچین ئەمە وتاری سیاسی سەرجەم لایەنە سیاسەکان هەرێمی وتاری سیاسی عادل نوریە و هیوادارم ئەمە وتاری سیاسی هەموو لایەک بێ و بە تەسەوەری من ئێمە جگە لەمە بژاردەیەکی ترمان نیە کورد لە 4 ساڵی داهاتوە بێت چی بکات لەنێو پەرلەمانی عێراق ئێمە کورد لە 4 ساڵی داهاتوە ئەمە دووشت کرد یەکەم لە کوردستان ئەبێ ئێمە ستافی زۆر بەهێزمان هەبێ غرفەی عملیاتان بێ شەوانە ڕۆژی زەمینە سازی بکەین بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی لە عێراق سەرۆکی کۆمار و ئەنجومەنی وەزیران و سەرۆکی پەرلەمانیش هەرسیانان بدەن بە کورد بە تەسەوەری من ئەبێ ئێمە لێرە یەک لەحزە نەوەستین لە زەمینە سازی بۆ دەوڵەتبوونی کوردستان ئێمە ئەبێت دەوڵەتی کوردستان دروستکەین شەریکاتی ئێمە لەگەڵ عێراقا موقەتە 100 ساڵە لەگەڵ ینی شەریکێکی خراپ بوون هیوادارین دەوڵەتی کوردستان دروستکەین ئەوان جیرانێکی باشی ئێمە بن ئەمە یەک دووهم ئەو ستافەمان لە بەغدایە ئەبێ ستافێکی دیبلۆماسی دانوستانکار زۆر لێ هاتوو چاونەترس سازش نەکار ینی بە هیچ جۆرە سازش لەسەر هیچ شتێکی کوردستان ئێمە چیمانێ لەگەڵ ئەوانە کاتی ئێمە خواستەکانی ملەتی خاک و خەڵکی کوردستان چی شتێکم هەیە کاتی ئەمانەم دەست نەکەوێ ئەو دەستکەوتوانە بەدەست نێنم ئیشم چییە بە بەغدا لەبەرەوە ئێمە ئەو ستافەمان ستافێکی زۆر کارامە ئەبێ بین یەک دەنگ و یەکڕەک و یەک سەنگ بین غرفەیەکی عملیاتی مشترکەین ئەم مۆرکە حیزباتی کە لێرە پەرتەوازەمان ئەکا ئەبێ هەمووی لە فڕۆکەخانەکان جێگەڵ لە بەغدا سیاسی کوردەکان بتوان نەمە بکەن ئەبێ وابین ئەگەر وانە بین ئەبێ هەمومان هەوڵ بدەین کێوانیە دەستی بگرین و بڵێن ئەبێ وا بکەین وای نەکە ئەو کاتە لە بەردەم جەماوەری کوردستان بڵین کاک جەماوەری کوردستان هاوڵاتیان شەرفمەندان فەرموو ئەو فڵان کەس بە ناو بەلایەنەوە پەرتەوازی خاتە کورد و دەستکەوتەکەمان دەست ئەدا و یەک ڕیزی ماڵی کوردی بەش بەشەکە من ئامادەم وا بکەم تا چەند لە بەرژەوەندی کوردە بەشداری بکات لە حکوومەتی نوێی عێراقدا ئێمە تا ئێستا شەریکین لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەگەر بەو شێوە بێ کە خواستەکەمان جێبەجێ بکات بەرژەوەندی ئەمەتیایە باش پێ وایە دوایین پرسیارم بە کورتی گەر وەڵام بیتەوە لەم ماوە نزیکەدا و
وا بە ئاسانی حکوومەتی نوێ عێراق لەدایک بێت و پێک بێت بە تەسەوەری من پێش 30 ڕۆژەکە لە دایکە بێ بە تایبەتتر ئێستا ئەبێت لە زووترین کاتە ئێمە حکوومەت پێک بێنین دەسەڵات لە مالکی بسێرین ئەگەن هەتا مالکی تا بمێنێتەوە وەزی عێراق بەرەو تێکدان و تێکچوونەچێت. بەڵێ زۆر سپاس بۆ عادل نووری ئەندامی پەرلەمانی کوردستان، سپاس بۆ ئەوەی کە لە ستودیۆ نارتی ڕاستەخۆ لەگەڵمانە بووی بۆم گفتەوە تایبەتە لەسەر پێگەێنانی حکوومەتی نوێ عێراق. سپاس بە جەنابیشت. خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین. لە دوای یەرشەکانی چەکدارانی داعش بۆ سەر ناوچە کوردستانیەکان و ڕوبەڕووبوونەوەکانیان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە کاردانەوەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی بەردەوام و تا ئێستا ژمارەیەک لە وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا ئامادەی هاوکاری سەربازی و مرۆییانن بۆ هەرێمی کوردستان دەربڕیوە. هاوکار ژمارەیەک لە وڵاتانی ئەوروپی کوردانی نیشتەجێی ئەو وڵاتانە خۆپشاندان و ناڕزایی جۆراوجۆر دەردەبڕن. لە بەلجیکاش ژمارەیەک لە وڵاتیانی کوردی نیشتەجێی ئەوروپا خۆپشاندانێکیان ڕێخست و داوای هاوکاری وڵاتانی ئەوروپایان دەکرد بۆ هەرێمی کوردستان. خۆشەویستان ناوبڕێ وەرەگرین و دوجار دلاوەر خالید ئاژگەیی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا وەردەگرین و پێکەوە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم تەوەرە و هەروە هاوکاری یەکێتی ئەوروپا سەبارەت بەم دۆخەیەستی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی و هەروە بە هاوکاریکردنی ئاوارەکانی هەرێمی کوردستان ناوبڕێکی کورتۆگەڕێنە وڵات. جارێکی دیکە سڵاوتان لێبێ و ڕاستە و خۆ لەم ڕووماڵە تایبەتتا لەگەڵتانە بەردەوامین. خۆشەویستان و پێشتر ئاماژەم پێکرد لاوەر خالی داژگەیی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا ئێستا ڕاستەخۆ لە ڕیسکایپۆ لە برۆکسلی پایتەختی بەلجیکا و لەگەڵمانە کاک لاوەر سلااوت لێبێ و ئەم کاتت باش. وەک بینیمان ئەمڕۆ خۆپشاندانێکرا لە بەلجیکا و چەند خۆپشاندانێکی تر لە وڵاتانی دیکەی ئەوروپا کراوە. ئەمە تا چەند کاریگەری دەبێت و دەبێتە فشارێک بۆ ئەوەی کە یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپا هاوکاری هەرێمی کوردستان بکەن. زۆر سپاس ئەو کاتتان باش. سڵاو بۆ بینەرانی بەڕێز. بێگومان ئەو خۆپیشاندانی ڕەوەندی کوردی لە ئەوروپا کاریگەری بەهێزی دەبێت لەسەر بڕیاردان سەبارەت بە بڕیار یەکێتی ئەوروپا لەسەر هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی گرنگە کە لێرەدا ئاماژەی پێ بکەین یەکێتی ئەوروپا وڵاتانی گرنگی یەکێتی ئەوروپا وەکو فەڕەنسا و ئەڵمانیا و ئیتالیا و بریتانیا بڕیاری خۆیان داوە بۆ ئەوی هاوکار هەرێمی کوردستان بکەن چ لە ڕووی ئینسانی و لە ڕووی سەربازیش. ئێستاش وڵاتی ئیتالیا کە ئێستا سەرۆکایەتی یەکێتی ئەوروپا دەکات بە ئەرکی خۆی هەستاوە داوای کردووە لە کاترینا ئاشتون خاتوو ئاشتون کە ڕێخەری باڵای سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپایە بە کۆبوونەوەیکی بەپەلا کە بڕیارە سبەینێک کە دەکاتە ئەوڕۆ بڵین 12 مانگ ڕۆژی سێشەمبە لە بروکسێلی پایتەختی یەکێتی ئەوروپا ئەنجام بدرێ. ئەو کۆبوونەوەی بڕیارە لەو کۆبوونەوەیە وەزیرانی دەرەوەی هەر 28 وڵاتی ئەندام لە یەکێتی ئەوروپا لەگەڵ وەزیرانی بەرگری ئامادە بن لەو کۆبوونەوە کە تایبەت دەبێ بە لیبیا و بە کوردستان. بەڵام تەوەری سەرشی لەو کۆبوونەوەیە هەرێمی کوردستان دەبێت. لەو کۆبوونەوەیش باس لەوە دەکرێت کە چۆن یەکێتی ئەوروپانی پرسیارەکە لەوە نییە کە ئایا بکرێت یان نەکرێت، پرسیارەکە لە دانانی میکانیسمەکە بۆ یارمەتیدانی بەپەلە و بەهێز بۆ هەرێمی کوردستان لە کەواتە خۆت لەو کۆبوونەوەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا لەو کۆبوونەوەی بەشدارە بی. ئێوە وەکو نوێنەری حکوومەتی هەرێم چ داواکارێکتان هەیە و دەتانێت لەو کۆبوونەوەیە داوای چی لە نوێنەرانی وڵاتانی یەکێتی ئەوروپا بکەن؟ بەخۆی ئەو کۆبوونەوە داخراو دەبێت تایبەت دەبێت بەس بە وەزیرانی یەکێتی ئەوروپا هیچ لانێکی غێری خۆیان بەشدار نابێت لە کۆبوونەوەکە. بەڵام دواتر بۆ ڕایگشتی و بۆ ڕۆژان موسام بڵاو دەکرێتەوە. ئەمە پێشتر پەیوەندیمان بەوانە کردووە. ئەمە چەند جار کۆبوونەمان لەگەڵ ئۆفیسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپاکە وەکو ڕۆلی وەزارەتی دەرەوەی هەموو وڵاتانی هەوڵێکتان ناوە بۆی فشار دروستکان، چاوڵێکتان ناوە بۆەوەی کە وڵاتانی دەرەوە هاوکاری پێویست لەم کاتەدا بگەێنە هەرێمی کوردستان. ڕۆڵی ئەوە چی؟ ئێمە پێشتر وەکو باسم کرد ئێستاش لەسەر خەت بووین لەگەڵیان هەم لەگەڵ مؤسسات یەکێتی ئەوروپا بەگشتی بە تایبەتی لەگەڵ پەرلەمانی ئەوروپا لەگەڵ ئەو گروپانی کە لە پەرلەمانی ئەوروپا کاریگەرن لە فشار خستنە سەر یەکێتی ئەوروپا بۆ دانانی استراتیژیەک یان سیاسەتێکی دەرەوەی مشترک بۆ هەموو وڵاتانی یەکێتی ئەوروپا. ئێمە پەیامی هەرێمی کوردستانمان گەیاندووە بە ناوەندەکانی یەکێتی ئەوروپا، زەخمان لەیان کردوتەوە بە تایبەتی پێشی ئەوەی هەر بۆ ئاگاداریتان پێشی ئەوەی کە ئەو هێرشە بەرفراوانی کە لەم دوای کرا بۆ هەرێمی کوردستان. ئێمە نیگەرانی هەرێمی کوردستانمان پێیان ڕاگەیاند کە هەرێمی کوردستان پێویستی بە بەرگری سەربازی هەیە لە ڕووی سەربازی و دەبێت بەهێز بکرێت بۆی بتوانیت بەرەنگاری تێرۆر ببێتەوە لە ناوچەیە. ئێوان ئامادەیان دەربڕی بۆ ئەم هاوکاریە؟
پێ دوایە کاوان لە ڕووی سەربازیەوە هاوکاری هەرێمی کوردستان بکەن ئەوان خۆی تەبیعەتی ئەوروپیەکان وایە زۆر بە پەلا بڕیار نادەن زۆر سەیری سیاسەتی ئەمریکا دەکەن بزان ئەمریکا لە ڕووی سیاسەتی دەرەوە هەڵوێستی چی دەبێت بێگومان ئەو سیاسەتی سەرۆک ئۆباما کاریگەری زۆری هەبوو لەسەر ئەوروپا و جێگای ینی ئاماژە پێدانە لە هەمان کاتدا سەرۆکی هەرێمی کوردستان بە خۆی لە نزیکەوە لە سەرخەت بووە بە تەلەفۆن لەگەڵ وەزیرانی دەرەوەی ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا و ئیتالیا و ئەو وڵاتە گرنگانی یەکێتی ئەوروپا کە ساحب قەرارن ینی دەبێ ئاماژە بۆ پێی کە تووتت ئەوان سەیری سیاسەتی ئەمریکاکەن و بە هێواشی بڕیاردەن بەوەی ئێستا پێ وایە کە یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپا بڕیار بدەن کە کۆمەک و هاوکاری سەربازی هەرێمی کوردستان بکەن بە بۆ چوونی تۆ بە پێی ئەو زانیاریان کە بێمە گەیشتووە ئێمە ئەوڕۆ لەگەڵیان بووین لە بڕوکسێل لەو کۆبوونەی کە سبەینی ئەنجام دەدرێت یا بڵێن ئەوڕۆ ئەنجام دەدرێت لەو کۆبوونەوەیە ینی خەبەری دڵخۆش کرد بۆ هەرێمی کوردستان هەن و ئەوان پژگیری لە هەرێمی کوردستان دەکەن بەنسبەت ئەوروپا بەنسبەت سیاسەتی دەرەوە ئەڵمانیا و فەڕەنسا و لەگەڵ ئیتالیا هێزی سەرچین بە تایبەتی فەڕەنسا و ئەڵمانیا بۆی بڕیار بدەن لەسەرەوەی کە یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی گشتی سیاسەتەکەی چی بێ ئەمە هەمومان بیستمان زۆربەی وڵاتەکانی ئەندام یەکێتی ئەوروپاوانی کە خاوەن هێزن تاکە بخۆیان هەڵوەستی خۆیان دەربڕی و ئامادەنە کە یارمەتی هەرێمی کوردستان بدەن هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی ئینسانی بەڵام ئەو کۆبوونەوەی سبەی بۆ ئەوەیە کە ئەو سیاسەتە سیاسی مشترک بێ ینی هەر 28 وڵاتی یەکێتی ئەوروپا پابند بن بۆ ئەوروپا زۆر گرنگە چونکە هەرێمی کوردستان لە ڕێی جوغرافی زۆر لە ئەوروپا نزیکە وەکو ئەفریقا و لیبیا و ئەو وڵاتانی تر نیە لە هەمان کاتدا هەرێمی کوردستان لە ڕووی بەهاکانی دیموکراسی و مافی مرۆڤ و بە تایبەتی ڕێزگرتن لە مافی کەمینە و دیاریتر زۆر گرنگی تایبەتی هەیە بۆ یەکێتی ئەوروپا بۆی ئەوان ئامادەن ینی پێشتریش ئەوروپا لە سیاسەتەکانی نێودەوڵەتی ئەوروپا عادەتەن ئەمریکا هێز دەنێرێت ئەوروپاش بە یارمەتی بڵێن مالی و بە دارایی و بە یارمەتی مرۆڤی یارمەتی دا بەڵام ئەو جارە ئەوان ئامادەنە بۆ یەکەم جار دەتوانین بڵێن بە شێوەیەکی ڕاستەوخۆ یارمەتی سەربازی بدەن بە پێشمەرگەی کوردستان کە ئەوە سەرخانێکی زۆر بەرچاوە لە سیاسەتی دەرەوە یەکێتی ئەوروپا کە پەیامێکی زۆر گرنگیشە بۆ وڵاتانی جیران و بۆ خەڵکانی تریش کە ئەمە لەسەر چ پێوەرێکە بە چ پێوەرێک چ پێوەرەگەیە کە یەکێتی ئەوروپا وڵاتانی دەرەوە بڕیارەدەن کە هاوکاری سەربازیان هاوکاری مرۆیی وڵاتێک ناوچەیەک بکەن هەمومان دەزانین کە بۆ ئەمریکا زۆر جار بەرژەوەندی خۆی گرنگترە لە زۆر شتی تر بەڵام ئەوروپا پێچەوانەی سیاسەتی بە پێچەوانی سیاسەتی ئەوروپا هەندێک بەهاکانی دیموکراسی و مرۆڤی لە لای زۆر جار گرنگترن لە بەرژەوەندی بڵێن ئابووری و بەرژەوەندی تر هەرێمی کوردستان یەک لەو ناوچوانە یەک لە کەم ناوچانەیە لە دەوڵەتی ناوەڕاست کە ئیسپاتیەوەی کردووە کە دەتوانێت نمونەیەکی پێشکەوتوو بێ بۆ هەموو ئەو ناوچەیە بۆیە وان زۆر گرنگە کە پشتگیری بکەن ئەگەر بێت و پشتی تێ بکەن ئیتر چۆن دەتوانێت بڵێن تەجزیعی وڵاتێکی تر یا هەرێمێکی تر بکرێت بۆ ئەوەی لە ڕووی دیموکراسی بەرەو پێش بڕوات و ئەگەر بێت و هێزێکی تروریستی بوێت ئەو پێشکەوتنە لە بین ببات یا پێشگیری لێ بکات ئەو دەم پاڵپشتی و هێزەکانی دیموکراسی بە تایبەتی لە جیان پاڵپشتی ناکەن ئەو پەیامێک دەبێت دەگەر بێت وان یارمەتی هەرێمی کوردستان نەدەن بۆیە ئەوە هەر بۆ کوردستان نییە بۆ هەموو هێزەکانی دیموکراتخوازی جیهانەکە یەکێتی ئەوروپا پابندە بە پشتگیریکردنی ئەو ناوچانی کە دیموکراسی لی بەرەو پێش دەڕوات و لە هەمان کاتیشدا مەسلەی پەنابەران و ئەو 1.5 میلیۆن پەنابەری کە لە هەرێمی کوردستان ئێستان ئەوەش خاڵێکی زۆر گرنگە بۆ ئەوروپیەکان کە چۆن ئەوانە بپارێزرێن و هەرێمی کوردستان ئیسپاتی کردووە کە تەنها شوێنێکە وەکو خۆیان دەڵێن سیف هێڤن بۆ داڵدەدان و پێشوازیکردن لەو پەنابەرانە بەبێ ئەوەی تەمەشای جیاوازی دینی و مەسەبی و بڵێن ڕەگەز و ئەوشتانە بکرێت ئەوەش یەکێک لە بەهاکانی هەر گرنگیشتی ئەوروپایە کە هەر 28 وڵات لەسەری ڕێککەوتونە کە دەبێت پاڵپشتی بکەن ئەو میکانیزمە چییە کە سبەینێ لەو کۆبوونەوە ئەگیرێتە بەر ڕێکارە یاسایەکە چییە کە یەکێتی ئەوروپا و نوێنەرانی وڵاتانی دەرەوەی ئەوروپایان وەزیرانی دەرەوەی ئەوروپا بڕیاری لەسەردەن کە ئایا هاوکاری هەرێمی کوردستان بکەن یان نا ڕێکارەکەی چییە؟ بڵێ ئەوان کە خۆی یەکێتی ئەوروپا 22 ئەندامی هەیە و زۆر جار ئەو وڵاتە بچووکەکانی کە ئەندام لە یەکێتی ئەوروپا ئەوانە
چاوەڕێی سیاسەتی مشتەرێکیشتی ئەوروپا دەکەن یعنی ئەو وڵاتە بچووکانەی بە تایبەتی بالتیک و ئەوانی سکاندیناویا و زۆر وڵاتی تر هەیە ناتوانن بڕیار بدەن بۆ یارمەتیدانی سەربازی شوێنێک یان وڵاتێکی تر بۆیە چاوەڕێی سیاسەتی مشتەرێکیشتی ئەوروپا دەکەن وەکو ئەڵمانیا وەکو فەڕەنسا وەکو بریتانیا وەکو ئەوانە نین بۆیە ئەو کۆبوونەوەی ئەوڕۆ ئەو میکانیزمە دەخاتە ڕوو بۆیان ئەو استراتیژیەدا دەڕێژیت و هەمویان لە کاتی دانیشتن هەر وڵاتی و بە شێوازێک پێشنیار دەکات کە چۆن دەتوان یارمەتی کوردستان بکات بۆ نمونە بریتانیا و لەوانەی فەڕەنساوانە بە نادنی فڕۆکەی شارکەر وەکو ئەمریکا یارمەتی هەرمی کوردستان بکەن و دواتر هەندێک وڵاتی تر هەیە لە ڕووی تەکنۆلۆژیای چەک لەوانەیە پێشنیار بکەن هەندێک وڵاتی تر لەوانەیە لە بەکردنەوەی دەوەرات و کورساتی تایبەتی سەربازی یارمەتی پێشمەرگە هەرمی کوردستان بکەن شکە شتە شتێکی کاتی نابێت ئەو شتێکی درێژخایەن دەبێت و کار دەکرێت بۆی کە هەرمی کوردستان هێزێکی پێشمەرگەی بەهێزی هەبێت بۆ ئەوی لە کاتی تنگانە بتوانێت بەرگری لە خۆی بکات و بەرگریش بکات لەو قەیرانانەی کە لە کاتی قەیران لەو ناوچەیە ڕوو دەدەن شتەکە زۆر استراتیژی دەبێت و شتێکی زۆر زۆر گرنگ دەبێت بۆ هەرمی کوردستان. بەڵێ یەک پرسیاری کورد لەو نێوەندەدا لەو میکانیزمەی کە لە کۆبنەوەکە دەگیرێتە بەر ئایا هاوکاریکردنی هەرێمی کوردستان دەخرێتە دەنگدانەوە لە نێوان ئەندامانی یەکێتی ئەوروپایە؟ وەکو باسم کرد ئەو شتە یەکلای کراوەتەوە تەنها لەسەر میکانیزمەکە قسە دەکرێت ئەو وڵاتانی کە خاوەن دەسەڵاتی لەن ئەو یەکێتی ئەوروپا بە تایبەتی بە سیاسەتی دەرەوە و سیاسەتی بەرگری ئەوانە هەر لە ئێستاوە قەراری خۆیان داوە بۆ نمونە فەڕەنسا کە وڵاتێکی زۆر گرینگە و بریتانیا و ئیتالیا کە ڕۆ سەرۆکایەتی یەکێتی ئەوروپا دەکات بۆ ماوەی 6 مانگ ئەوانە بڕیاری خۆیان داوە و پێم وانە بێت بکرێتە دەنگدان و عادەتەنیش ناکرێتە دەنگدان تەنها هەماهەنگی لە نێوانیان دروست دەکرێت احتیمالی غرفەی تایبەتی عملیاتی دروست کرێ بۆ لە نێوان خۆیان لە بینی وەزارەتخانەکانی ئەو 20 وڵاتە وەزارەتی دیفاعی ئەو 20 وڵاتی کە چۆن ئەم شکرێت بەگشتی تا ئێستا چەند وڵات ئامادەی خۆیان دەربڕیوە کە پشتگیری هەرێمی کوردستان بکەن؟ ئەو وڵاتانی زۆربەی وڵاتەکان ئەو ئامادەی خۆیان دەربڕیوە لە ڕووی ئینسانی بەڵام ئەوەی کە لە ڕووی سەربازی جێگای سەرنجە بریتانیا و فەڕەنسا و ئیتالیا ئەوانە زۆر بە وازعی ئاماژان پێکرد و هەر ئەوڕۆ باس لەوە کرا کە بریتانیا بڕیاری داوە کە فڕۆکەی شەڕکەری تۆرنادۆ کە فڕۆکەی زۆر پێشکەوتووە ڕەوانەی هەرێمی کوردستان بکە بۆ بەرگریکردن و بۆ شەڕ دژی تیرۆر. چەند وڵات ئامادەیان دەبڕێ بۆ هاوکاری مرۆیی؟ خۆی بۆ مەسەلەی هاوکاری مرۆڤی سیستمی یەکێتی ئەوروپا بەو شێوەیە کە هەر بەخۆیان لە ئێستا ئەوان ئۆفیسێکی تایبەتیان هەیە وەکو ڕۆلی وەزارەت دەبێنێت بۆ یارمەتی مرۆڤی ئەو ئۆفیسە پێ دەگوترێت ئێکۆ و ئەوان ئێستا لە هەرێمی کوردستان ئۆفیسیان کردووە لە هەولێر و لە نزیکەوە چاودێری وەزعەکە دەکەن و بڕیاریشان دا وەکو یەکێتی ئەوروپا پردەشی هەوای دروستکەن لە بینی بڵێن هەرێمی کوردستان لە بینی وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی ناردنی یارمەتی ئینسانی و بە تایبەتی ئەو پەنابەرانی ناوچەی شنگال و ئەو شوێنانی ترکە تووشی ئەو قەیرانە هاتوون. بڵێ کاک لاوەرباسی ناوچەی شنگال و چیای شنگال و ئاوارەیە زیدەکانە کرد بۆ پێی کە تۆ نوێنەری حکوومەتی هەرێمی لە یەکێتی ئەوروپا و پەیوەندیت لەگەڵ وڵاتانی دەرەوە و وڵاتانی یەکێتی ئەوروپا هەیە ئەوان خوێندنەوەی ئەوان بۆ ئەو ڕووداوە چی بوو و چۆن لە ئێستای کوردستانە ڕوانن؟ بڵێ ئەوان ئەو ڕووداوە بە جنۆسایت سەر دەکەن و لە ئاندێکی نێزێکیشدا بە دوای کۆکردنەوەی دوکومنتەکان لەسەر ئەو ڕووداوە ئەکید لەو بڕوادام کە لە مانگی نۆ کە پەرلەمانی ئەوروپا دەکرێتەوە و پەیوەستە بەو ئینەوە بڕیارانە لەسەر ئەم بابەتە کۆبوونەوەی خۆی ئەنجام دەداوە بە احتیمالی زۆریش ڕەزۆلوشنێک برێن بڕیار نامەژی تایبەت لەسەر ئەو بابەتە دەربچێت وەکو ئیدانەکردن و وەکو ناسانەی بە جنۆسایت و ئێمەش ئیشی بۆ دەکەین وەکو نێرایەتی حکوومەتی ئێستاوا ئێمە لەگەڵ ئەمە لۆبی خۆمان هەیە لە پەرلەمانی ئەوروپا دۆستی خۆمان هەیە لە پەرلەمانی ئەوروپا پەیوەندی فەرمیمان هەیە لەگەڵ ئەو کوتلە گەورانی پەرلەمانی ئەوروپا وەکو کوتلەی کریستیان دموکراتەکان وەکو کوتلەی سوشالیستەکان کە دوو کوتلەی هەر بەهێزی پەرلەمانی ئەوروپا و لیبرالەکان و ئەوانی تریش لەگەڵیان لەسەر خەتین لەگەر ئەوانەی کە کوردیناتۆر و ڕێخەری سیاسەتی دەرەوەی ئەو گروپانە قسە دەکەین بۆی بەیاننامێک ئامادە بکرێت لەگەڵ کوردەکان لە بینی خۆیان ئەو مۆزوعە باز بکرێت و بکرێتە دەنگدان لە ستراسبورگ یان لە بروکسل لە یەک لە کۆبوونەکانی گشتی پەرلەمانی ئەوروپا
بۆ ئێمە لە ئێستا لەگەڵ سەرقەتین و پژگیری باشمان هەیە یعنی ئەوەش حەز گرنگە خەڵکی کوردستان بزانێت کە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و دۆزی کورد لە ناوەندەکانی ئەوروپی بەتایبەتی لە ناو میلەتانی ئەوروپا گەلانی ئەوروپا پژگیرێکی زۆر فراوانی هەیە یعنی هیچ کەسێک نییە ئەوڕۆ دژی ئەوە بێکە کورد بە مافەکانی حتا مافی سەر بەخۆی خۆی بگات ئەوە زۆر بەوازغی و زۆر لەلایەن بیسترێت کەواتە ئەو پشگیری وڵاتانی دەرەوە وەکو کوردستان وەکو دەوڵەتێکی سەربەخۆک و پارچێکی سەربەخۆم پشگیری لێ دەکەن یاخود لە چوارچەوەی عێراقدا لە دوایین کۆبوونەوەی یەکێتی ئەوروپا کە لە ستراسبورگ کرا پەرلەمانی ئەوروپا لە ستراسبورگ کرا خاڵێک کە دائیمەن لە بڕیارنامەکانیان دەردەچوو خاڵی ژمارە 4 بوو کە ئەوان پشگیری و جەخت لەسەر یەک پارچەی عێراق و ئەوەی کە پێی دەگوترێت تریتۆریال ئینتیگریتی دەکەنەوە ئەو خاڵیان لێلا برد ئەوان خاڵیان گۆڕی بۆ ئەوەی کە ئەوان دژی پارچەکردنی عێراقن بە زۆر بە شەڕ یعنی چی یعنی ئەگە بێت وەرەمی کوردستان لە ڕێگای ڕێفەرەندۆم ڕێگایکی یاسایی و دیموکراتی سبەی بڕیار بدات کە لەگەڵ عێراق نامێنێتەوە ئەوان دژی ئەوە نابن ئەوەش بەخۆی سەرخانێکی زۆر گەورە بوو لە بڕیارەکانی پەرلەمانی ئەوروپا و پێی زانیاریەکانی ئێمەش لە دوای دانووساندن لەگەڵ یان تەنها گروپێک لەگەڵ ئەوە نەبوون کە دەبێت ئەو خاڵە هەڵبگیرێت لەو بڕیاری یەکێتی ئەوروپا ئەوش لە بەراوێ کاندێک لە وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا بەخۆیان مەشاکلی ناوخۆیان هەیە وەکو بڵێن ئیسپانیا لەگەڵ باسک و لەگەڵ کاتەلۆنیا ناکرێت ئەوان لە هەمان کاتدا دژی سربەخۆی ئەو کاتەلۆنە و باسکن و لە هەمان کاتیشدا لەگەڵ سربەخۆی هەرێمی کوردستان بن یا وڵاتی تریشێ هەر بۆ هەم شێوە مەشاکلی ناوخۆیان هەیە لەگەڵ قەلیات و خەڵکی تر بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوانیش ژیرخوان نیشاندا بۆ خواستی ڕەوایگەلی کوردستان و بڕوان بە مافی چاری خۆنووسینی گەلان هەیە هەر بۆیش لەژێر ئەوە پژگیری لە هەرێمی کوردستان دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ دلاوەر خاڵی داژگەی نوێنەری حکوومەتی هەرێم لە یەکێتی ئەوروپا کە ڕاستەخۆ لە ڕێی سکایپەوە لە برۆکسلی پایتەختی بەلجیکا و لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکان و سپاس بۆی کە لەم گفتوگۆیەدا لەگەڵمانە بووی خۆشەویستان ناوڕۆکی کورد وەرەگرین و لەگەڵتان بەردەوامە بین. لكن السيارة
والله لازم او بدي كل او بندارنا او بندار قولنا ناقي خما ولا بلا وتقيا وتبرو عادي برجلك ولا بتيتي علي دو تانية الكيكة تازة بيرزاها عشان السرور بس شو متاز مش عم كل هوا بريبون برنا فرد بحاولش سعرك حرام انا سلطاني كامري لو التصوير كاخ من التصوير بابا انا قرص ولا فرق ناودار انا فرق ناودار انا ها اوه والله كان حاجي بالتاكيد والله يقصر لك هذاك ابو ان شاء الله دواء باشا تساوى كم قربانتم تساوى كم ستاك احد تساوى كم كاكا او تشي وين عارتي خارا او ديار وساري يمسيها فورتا ريكم لك جان كتوها بجي بيش مرقو او علامة السوق
کاک نەجا جماعة داعش برا دار ترى قول لك مو بزان بيدك يسطا برا يا زكاة جديرو الله يكم في الله يسكرين داعش تفولك قلما بعد لسر أبي لەسەر ڕاستپاردنی حەیدەرعەبادی بۆ پێجێنانی حکومەت عێراق مالکی هاتە دەنگ و ڕایگەیان ڕاستپاردنی عەبادی هەڵەیە و ڕاستی دەکەینەوە پاڵپشتیکردنی ئەمریکاشی بە پێشێلکردنی دەستور ناوبر شەڕوپێکدادانی هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە قەزای دووسخورمات و بەردەوامە و فڕۆکە جەنگیەکانی ئەمریکاش لە ناوچەکانی خازر و گوێر بۆردومانی بنکەکانی داعشیان کرد سێ ڕۆژە ناحەی جەلەولا لەژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدایە و مەحموود سەنگاوی ژۆکاری کشانەوەیان لە ناحیەکە ئاشکرا دەکات. ئایزان جوانترین سڵاوتان لێبێت هەفتە کاژمێرە ڕاستەوخۆ لە ڕووماڵی تایبەت لەگەڵەوەی خۆشەویستین و ئێستاش کاژمێر دووە لەگەڵمانە بن ڕاستەوخۆ بۆ نوێترین هەواڵ و زانیاریەکان. سڵاوتان لێبێت. باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا لە وتارێکدا کە تایبەت بوو لە سەر ڕەوشی عێراق ڕایگەیان ئەو ئامانجەی هەیان بوو بۆ پاراستنی هاوڵاتیانی مەدەنی عێراق بەدەستیان هێناوە. لە وتارەکەیدا کە کەمتر لە 10 خولەکی خایەن ئۆباما ئاماژەی بۆش کرد عێراق ئەنگاوێکی باشی ناوە وڵاتەکەشی ئامادەی هەموو هاوکارێکی عێراقە. ئۆباما وتیشی ئامادەی شەڕکردنین لەگەڵ گروپە تیرۆریستیەکانی عێراقدا. نوری مالکی سەرۆکوەزیرانی کاربەڕێکەر عێراق ڕایگەیان ڕاستپاردنی حەیدەرعەبادی هیچ نرخێکی نییە و ڕەخنەی توندیشی لە ئەمریکا گرت کە پشتگیری لە ڕاستپاردنی عەبادی دەکات.
لا کاردانەوەی ڕاستپاردنی حەیدەڕابادیدا نووری مالکی لە وتارێکدا کەم شەو پێشکەشی کرد ڕایگەیان دەستوری عێراق پێشێل کرابە و ئەمریکاش پشتگیری لەو لایەنانە دەکات کە دەستوریان پێشێل کردووە. مالکی ئاماژەی بۆەوەش کرد ڕاستپاردنی حەیدەڕابادی پێشێلکردنی دەستوری عێراق و لە دادگای فیدراڵی تانە لە بڕیاری ڕاستپاردنی عەبادی دەدەن وتیشی لە ڕۆژی پێنجشەممە ماوەی دەستوری بە ڕاستپاردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکۆمار تەواو بوو. دادگای فیدراڵیش لێپێچینەوە لە فواد ماسووم سەرۆکۆماری عێراق دەکات وتیشی ڕاستپاردنی حەیدەڕابادی هەڵەیەکە و ڕاستی دەکەنەوە. ئەبێ دانیشتنێ بکرێت بۆ دیاریکردنی کاندید. واقعەکەش کە وایە هیچ دانیشتنێک ئەنجام نەدرا دانیشتێکی گشتی بۆ کاندیدکردنی کەسێک تایبەت بە دەوڵەتی یاسا بۆی بە کۆی دەنگ کاندیدێک دیاری بکرێت بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. هەموو شتێک لە بەرژەوەندی ئێمەدایە دەستور مافی هەڵبژاردن ژمارەی کورسیەکان ئایا دەکرێت بەو شێوە کورد بکرێتەوە کە گەمارۆ بدرێ؟ زیاتر لە 3 ملیۆن دەنگی هەیە دەوڵەتی یاسا. هذه كلها تحصل عليها عملية التفافية بموجب تنسيق محلي وخارجي وقد انكشف التنسيق الخارجي. ئەمەش ئاشکرا بوو کە دەستێوەردانێکی دەرەکی هەبوو دوای ئەوەی کە ئێمە ڕەتمان کردەوە کە دەستێوەردانێک هەبێت لە دەستوردا. ولم تدن وهي الدولة الديمقراطية التي ينبغي أن يكون موقفها هو إدانة من يخرق الدستور. ئیدانەش نەکرا لە کاتێکدا کە دەستور دەستێوەردانێک هەبوو تێیدا. متساوية الأبعاد في الالتفاف على الاستحقاق الدستوري والانتخابي. سياقات المحكمة الاتحادية صريحة. ڕێکارەکانی محکەمەی فدراڵی دادگای فدراڵی دروستن. وإنما نحن بەڵام ئێمە دەمانەوێت بەو ڕێکارە دەستوریانە بەردەوام بین. ئێمە بەڕووی هەر پێشێلکاریەکدا دەوەستینەوە کە دژی دەستور بێت. ئەی هاوڵاتیانی عێراق، من سەرۆکی لستی دەوڵەتی یاسام کە لە چەند کوتلەیەک پێک هات. دیارە کە نووری مالکی سەرۆکایەتی دەکات. من سەرۆکایەتی کوتلەی داعوەشم. ئەمەش لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانە تۆمار کراوە. بۆیە کەس بۆی نییە کاندید بکرێت بەبێ ڕەزامەندی من یان لیژنەی گشتی و هەر هەڵسوکەوتێ لە دەرەوەی ڕەزامەندی من ئەمە یاسایی نییە و ئەمە وەکو گەمارۆیەک وایە دژی دەستور. بۆیە ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە دیارە کە ئەمە درۆیەکە بڕیارەکانی دادگای فدراڵیش زۆر دروستن. بۆیە نابێت دەستور پێشێل بکرێت. ئێمەش کوڕی دەستورین و کوڕی ئەم پرۆسە دیموکراسیین. بۆیە دەڵێم بەو کەسانی کە جیهاد دەکەن لە بەرەکانی جەنگ، سوپای عێراق، پۆلیسی عێراق، ئەوانەی کە دەیان خەینە دڵڕاوکیەوە کە پێشێلی دەستور دەکەین، هیچ دڵڕاوکیە نەتان گرێت، هیچ مەترسن لەم پێشێلکاری دەستور. ئێمە لەگەڵتانین، ئێمە لە پشتانین، خەمبار نەبن لە هەڵبژاردن لە هەڵوێست. ئێمە لەگەڵتانین و ئێمە هەڵەکان چاک دەکەینەوە و بەو ڕێگەی کە ئێوە دڵنیا ببنەوە کە لە ئێستادا لەو دڵڕاوکیە ئێوە دەژین. ئەو زۆربەی سوپا ئێستا ئەفسەرەکان لە دڵڕاوکێدا دەژین. ئێوە ئەمڕۆ دڵنیا بن، ئەمە واتان لێ دەکات کە بەهێزتر بن لە دژایەتیکردنی تیرۆر و داعش. ئەترسم هەندێک لایەن کە دژایەتی پرۆسی سیاسی دەکەن کە گومان بخەنە ناو پرۆسی سیاسیەوە، پرۆسی سیاسی بە ڕێگەی ڕاستی خۆی دەڕوات. ئەمەش شکستێکی
شکستێکە کە ڕوویداوە و ئەمە پێشێلکردنی دەستورە ئێمە لە دژی دەوەستینەوە. بەردەوام بن زیاتر بەردەوام بن لە بەرەنگاربوونەوەی داعش و تیرۆر. حیدەرابادی کامڕۆ بۆ پێگەێنانی کابینەی نوێی حکوومەت عێراق ڕاستپێرە ژیانی تایبەتی و سیاسی با کۆمەڵێک گوێزگەی جۆراوجۆردا تێپەڕیوە. ئەو کە ساڵی 1952 لە بەغدا لەدایک بوو خوێندنی باڵای لە بەریتانیا تاو کردووە وەک پسپۆڕێکی ئەلکترۆنی و کارەبایی لەگەڵ کارکردنی لە بارەکەی خۆیدا لە تەمەنی 15 ساڵیەوە هاتوۆتە کایەی سیاسیشەوە. لەم راپۆرتدا وردەکاری ژیانی عەبادی دەبینن فەرموو. إن شاء الله نألو على أنفسنا أن يكون مثل هذا التكامل. حیدەر جەواد عەبادی ساڵی 1952 لە شاری بەغدا لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی هەر لە زێدی لەدایکبوونی خۆی واتە بەغدا تەواو کردووە. دواتر هەر لە شاری بەغدا و لە زانکۆی تەکنۆلۆژی ئەو شارە لە بەشی ئەندازیاری کارەبا وەردەگیرێت و لە ساڵی 1975دا دەبێتە خاوەنی بڕۆنامەی بەکالۆریوس لەو زانکۆیە. عەبادی لە تەمەنی 23 ساڵیدا بە مەبەستی بەدەستهێنانی بڕۆنامەی ماستەر و دکتۆرا ڕوو لە ئەوروپا دەکات و لە زانکۆی مانچستەری بەریتانی لەسەر خەرجی خۆی لە ساڵی 1970 بڕوانامەی دکتۆرا لە بواری ئەندازیاری ئەلکترۆنی و کارەبا بەدەست دێنێت. ژیانی سیاسی عەبادی لە ساڵی 1967ەوە دەست پێ دەکات. ئەو کاتە کە تەمەنی 15 ساڵ بووە، حیدەر عەبادی پەیوەندی بە ڕیزەکانی حزبی داعوەی ئیسلامیەوە لە شاری بەغدا دەکات. لە تەمەنی 27 ساڵیدا واتە ساڵی 1977 دەکرێتە بەرپرسی ڕێخستنی حزبەکەی لە بەریتانیا، واتە ئەو کاتەی کە سەرقاڵی خوێندنی باڵا بووە لە شاری مانچستەر. 2 ساڵ دواتر و لە ساڵی 1979 دەبێتە ئەندامی سەرکردایەتی حزبی داعوە. دوای ساڵێکیش لە ساڵی 1970 حیدەر عەبادی بەرپرسیارەتی نووسنگەی خۆرهەڵاتی ناوەڕاستی حزبی داعوەی پێدەستپێرێت کە ئەو کات بارگەکەی لە بەیروتی پایتەختی لوبنان بووە. لەو کاتەشدا عەبادی بۆتە خاوەنی بڕۆنامەی دکتۆرا. نێوان ساڵانی 1970 بۆ 1973 ساڵانێکی ناخۆش دەبن بۆ ژیانی خێزانی و تایبەتی عەبادی. لە ماوەی 3 ساڵدا بەهۆی پەیوەندی بە حزبی داعوەی ئیسلامیەوە حکوومەتی عێراقی بە سەرۆکایەتی سەدام حوسەین 2 برای لە سێدارە دەدات و برایەکیشی بە 10 ساڵ زیندانی سزا دەدات. دواتریش حکوومەتی عێراق پاسپۆرتی عێراقی لە عەبادی وەردەگرێتەوە. عەبادی دواتر دەگەڕێتەوە بەریتانیا و لە ساڵی 1970ەوە تا ساڵی 1993 وەک پسپۆڕی تەکنۆلۆژی لە چەند کۆمپانیایەکی گواستنەوە لە لەندەن کاری کردووە. لەو ماوەیەدا سەرۆکایەتی دەستگایەکی پێشکەوتووی ئەلکترۆنی لە لەندەن پێسپێراوە. حیدەر عەبادی لە بەریتانیا و چەند وڵاتێکی بیانی وتەبێژی حزبی داعوەی ئیسلامی بووە. لە ساڵی 1998 بڕوانامەی ڕێگەپێدانی داهێنانی لە تەکنۆلۆژیای وەزارەتی بازرگانی و پیشەسازی بەریتانیا پێسپێراوە. لە ماوەی ساڵانی 90ەکاندا بەشداری کردووە لە دیزاینکردنی چەند پرۆژەیەکی ئەلکترۆنی. دواتریش عەبادی دەچێتەوە زانکۆ و لە زانکۆی بۆنێلی بەریتانی تا ساڵی 2003 وەک مامۆستای زانکۆ زانستەکانی قورئان و ئاەتەکانی ئەحکام و تەفسیر لە کۆلێژی ئیسلامی لەندەن دەڵێتەوە. ژمارەیەک توێژینەوەی بە زمانی ئینگلیزی لەو بوارەندا بڵاو کردوتەوە. کتێبێکیشی بە ناوی پوختەیەک لە زانستی قورئان بڵاو کردوتەوە. ساڵی 2003 و دوای ڕووخانی سەدام حوسەین حیدەر عەبادی دەگەڕێتەوە عێراق. لە یەکەم کابینە ئینتیقالی دەکرێتە وەزیری گواستنەوەی عێراق. لە ساڵی 2006ەوە تا ئێستا ئەندامی پەرلەمانی عێراقە و ئێستاش جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراقە. حیدەر عەبادی ئێستا بەرپرسی مەکتەبی سیاسی حزبی داعوە و وتەبێژی فەرمی ئەو حزبەیە. حیدەر جەواد عەبادی کە بڕیارە دوای مشتومڕ و کێشمەکێشمێکی زۆر لەسەر کورسەکەی مالیکی دابنیشێت، خێزاندارە و خاوەنی 3 منداڵە و باوکیشی کە پیشەی پزیشکێکی ناسراو بووە بە وەکاری سیاسی لە ساڵی 1979ەوە ڕووی لە بەریتانیا کردووە و تا کۆتایی ژیانی لە لەندەن بەسەر بردووە. بەشێک لە چاودێرانی سیاسیش پێیان وایە لە دوای ڕووخانی دەسەڵاتدارەتی بەعسەوە لە عێراق لە ساڵی 2003دا حیدەر عەبادی گوتارێکی جیاوازی نەبووە لە سەرکردەکانی دیکەی دەوڵەتی یاسا. بە بەردەوامی هەمیشە بەشێک بووە لە کێشەکانی کورد بە تایبەت بەرامبەر بە پرسی نەوت و بابەتی پێشمەرگە و سوپا کە ئەو بابەتانە هەمیشە کێشەیان لەسەر بووە.
ناوڕێکی کورت وەگەڕین وڵاتان بینەرمان بن. دووبارە سڵاوتان لێبێ و لەگەڵتان بەردەوامی. شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە دەوروبەری قەزای دووسخورمات و دەستی پێکردوێتەوە و تا درنگانێکی شەو بەردەوام بوو. نێرداوی NRT لە دووسخورمات و ڕایگەیان لە کاژمێر 9 خولەکی شەوی ڕابردۆ شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە دەوروبەری قەزای دووسخورمات و دەستی پێکردووە. وتیشی بەشێک لە وڵاتانی قەزاکە بۆ پشتیوانیکردنی هێزەکانی پێشمەرگە چوونەتە بەرەی شەڕەکەوە و ڕوبەڕووی چەکدارانی داعش دەبنەوە. سوپای عێراق ناحەیەی عۆزێمی سەر بە پارێزگای دیالەی کۆنتڕۆڵ کردەوە کە لەلایەن چەکدارانی داعشەوە دەستی بەسەردا گیرا بوو. دیار جەمال پەیامنێری NRT لە دەوروبەری ناحەیەی سلێمان بەگ و قەزای دووسخورمات و ڕایگەیان دوانیوە ڕۆی دوێنێ هێزەکانی سوپای عێراق بە هاوکاری هێزی ئاسمانی هێرشێکیان بۆ سەر ناحەیە عۆزێم دەست پێ کرد و پاش ڕوبەڕووبوونەوەیەکی توندیش لەگەڵ چەکدارانی داعش تەواوی ناحەیەکەیان کۆنتڕۆڵ کرد. وتیشی دانیشتوانی عۆزێم و دەوروبەری بە هۆی شەڕەکەەوە ئاوارەی ناوچەکانی قەزای دووسخورمات بوون. هەروە پەیامنێری NRT ڕایگەیان هێزەکانی سوپای عێراق لا دوای کۆنتڕۆڵکردنی وەزێمەوە بەرەو ناوچەکانی حەوزی حەمرین و سنووری پارێزگای سەلاحەدین پێشڕەوی دەکەن. جەلەولا پاش 2 مانگ ڕوبەڕووبوونەوە چەکدارانی داعش هێرشێکی چڕیان کردە سەر هێزەکانی پێشمەرگە و لا کاتی هێرشەکەشدا هێزەکانی پێشمەرگە بە زوی دەستیان بە پاشەکشە کرد و لە ماوەیەکی کووردا تەواوی ناحەکە کەوتە دەست چەکدارانی داعش. لەم راپۆرتەدا وردەکاری دەخرێتەوە. ماوەی 2 مانگە لەم ناحەیە ڕۆژانە ڕوبەڕووبوونەوە و شەڕ ڕوودەدا. هێزەکانی پێشمەرگەش چەند جارێک پێشڕەوی و پاشەکشەیان کرد. لەو ماوەیەشدا ژمارەیەک لە هێزەکانی پێشمەرگە بوونە قوربانی. بەڵام دوجار هێزەکانی پێشمەرگە کشانەوە و جەلەولا کەوتە دەست چەکدارانی داعش. کشانەوەی هێزەکانی پێشمەرگە و کۆنتڕۆڵکردنی جەلەولا لە کاتێکدایە پێشتر بەرپرسانی هێرێم و فەرماندەکانی پێشمەرگە ناحیەکەیان بە شوێنێکی استراتیژی دادەنا بۆ هەرێمی کوردستان. چەکدارانی داعش بۆ کۆنتڕۆڵکردنی ناحیەی جەلەولا بە تەقانەوەی ئۆتۆمبیلێکی بارهەڵگر دەستیان پێکرد و دواتری شێرش و پەلەمارەکانیان بۆ سەرهێزەکانی پێشمەرگە بە شێوەیەکی چڕ دەست پێکرد. لەگەڵ هێرشەکەشدا بە زووی هێزەکانی پێشمەرگە دەستیان بە پاشەکشە کرد و لە ماوەیەکی کورددا تەواوی ناحیەکە کەوتە دەست چەکدارانی داعش. بە پێی ئەمارە نافەرمیەکان لە کاتی کۆنتڕۆڵکردنی جەلەولا نزیکەی 25 پێشمەرگە بوونەتە قوربانی. ئاژانسی نادۆڵ شەزاری بەشێک لە پێشمەرگە بەشداربەکانی شەڕەکەەوە بڵاوی کردەوە لە کاتی هێرشی چەکدارانی داعش چەند پێشمەرگەیەک بە برینداری لە ناو ناحیەکەدا ماوەتەوە و نەتوانراوە ڕزگار بکرێن. دواتریش لەلایەن چەکدارانی داعشەوە بوونەتە قوربانی. دوای کشانەوەی هێزەکانی پێشمەرگەش مەحموود سەنگابی سەپەرشتیاری هێزەکانی پێشمەرگە لە سنووری گەرمیان کشانەوەی هێزەکانی پێشمەرگەی لە جەلەولا بە تاکتیک ناوبرد. بڕیارم داوە کە ئینسحابێکی منەزەم بکەین لە ناو شار دەرچین لەبەرەوە بەڕاستی شەڕی ناوشار ئازێتی زۆر داین. شەڕی ناوشار ینی کۆمەڵی خەڵک بە خەناسەوە توانێت ڕۆژانە زەرر لێبدا. ئێمە لە ناو شار دەرچوین لەو بەرەوە لە خراخی شار سەنگەرەکانی خۆمانمان قایم کردووە. لێرەش هاتوینەتە ئێرە سەنگەرەکانی خۆمانمان قایم کردەوە و خۆمان ئامادە کردووە بۆ هەر هێرشێکە بکرێتە سەرمان. دوای کۆنتڕۆڵکردنی جەلەولاش چەکدارانی داعش دەستیان بە تەقانەوەی باڵەخانە و دامودەستگاکانی حکومەت و پرد و مزگەوتەکان کرد. دوایین کاریشیان تەقانەوەی پردی نێوان جەلەولا کەلار بوو. لە ڕووی داریەوە ناحیەی جەلەولا سەر بە قەزای خانەقینە لە پارێزگای دیالە و 35 کیلۆمەتر لە باشووری شاری کەلار و 170 کیلۆمەتر لە باشووری شاری سلێمانیەوە دوورە. ژمارەی دانیشتوانەکەشی نزیکەی 70,000 کەسە و لە کورد و عەرەب و تورکمان پێکاتووە. ناحیەی جەلەولا بە ڕێگایەکی گرنگدا دەدرێت لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق. لەگەڵ دەستپێکردنی هێرشەکانی چەکدارانی داعشیش لە 180 دانیشتوانەکەی بەرەو خانەقین و گەرمیان هەڵاتن و ئەو بەشەشی کە مابووەوە لە ڕووباری سیروانەوە پەڕینەوە بۆ کەلار. ناحیەی جەلەولا پاش ڕوخانی ڕژێمی بەعسە ساڵی 2003
ژمارەیەکی زۆری کوردی دانیشتوانیە و ناوچەیە ڕوویان لە ناحیەکە کردەوە و لەلایەن کوردەوە بەڕێوە دەبرا. بەڵام وردە لەگەڵ زیادبوونی کردەوە توند و تیژەکان لەو ناحەیە دانیشتوانەکەی ڕوویان لە ناوچەکانی یاریمی کوردستان دەکرد. بەوەش ڕێژەی کورد لەو ناوچەیە ڕووی لە کەمبوونەوە کرد. لەگەڵ دروستبوونی ڕێکخراوی ئیسلامی لە عێراق و شام داعشیش دانیشتوانی کوردیە و ناوچەیە ناحیەکەیان جێهێشت و ڕوویان لە گەرمیان کرد. هونەر ئەحسان NRT. ڕۆژ بە ڕۆژ هاتنی ئاوارەکان بۆ پارێزگاکان یارێم زیاتر دەبێت لە ئێستاشدا بەشێک لەو ئاوارانەی لە قەزای چوارتای سەرشاری سلێمانی لە خوێندنگەکاندا نیشتەجێکراون. هاوکات تیمێکی تەندروستی سلێمانی سەردانی ئاوارەکانی کردو لە ڕەوشی تەندروستیانی کۆڵیەوە. دوای ئەو ڕووداوانەی لە ناوچەکانی شنگال و مووسڵ و دەوروبەریدا ڕوویدا، ژمارەیەکی زۆر لە کوردانی ئێزیدی و شەبەک ئاوارەی هەرێمی کوردستان بوون. لە پارێزگای سلێمانیش لە چەند ناوچەیەکی جیاجیان نیشتەجێکراون. بەشێک لە ئاوارەکانیش لە قەزای چوارتا و لە خوێندنگەکاندا نیشتەجێکراون. بەرپرسانی ئیداری ناوچەکەش ئاماژە بۆ دەکەن نیشتەجێبوونی ئەو ئاوارانە لە خوێندنگاکە بە شێوەیەکی کاتیە و هەوڵ دەدەن شوێنی تریان بۆ دابین بکەن. خزمەتکردنی ئاوارە ئەرکێکی نیشتیمانیە لەم کاتەیە بەڕاستی ئەبێ هەمومان لە خزمەتیان ئابین. ئێمەش وەک قایمقامێتی قەزای شارباژێر لەگە فەرمانگەکانەوە بە هاوکاری خەڵکی بەڕێزی شارباژێر هاوکاری ئاوارەکان وەکو پێویست کراوە. ئەوەی کە خزمەتگوزاری سەرەتایی بێ هەمویان بۆ کراوە کەمپمان نییە بێ بیانکەین ئەم خوێندنگایەوە و دوای ئەم خوێندنگایش بە دیلمان هەیە گەر زیاتر بمێنەوە یانکەینە شوێنێک کە هەم ڕێ لە خوێندن نەگرێ. بەهۆی زۆری ژمارەی ئاوارەکانەوە حکوومەتی هەرێم لە ڕووی مرۆییەوە باری نائاسایی لە پارێزگای دوهۆک ڕاگەیاند و داوای کرد وڵاتانی ئەوروپا و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە پەلە هاوکاری هەرێم بکەن. بەشێک لە ئاوارەکانیش باسی ڕەوشی خۆیان دەکەن و دەڵێن هاوکاریەکانی حکوومەتی هەرێم و ڕێکخراوەکان و کەسانی خێرخواست لە ئاستێکی باشدایە. بە خێزانێکەوە هاتمان بە جلکی خۆمان هاتمان بەس ئەو تشتێک جلکی خۆمانەوە و تەوا بەسەوەن لۆ شاری سلێمانی هاتمان و چی عیبی نییە، یعنی ئەرزاقەکان باشن، ئێرە معاملەکان باشە، خدمەکان زۆر باشن. جگە لە هاوکاریکردنی ئاوارەکان لە ڕووی خۆراک و شوێنی نیشتەجێبوونەوە تەندروستی ئاوارەکان و بەتایبەت منداڵەکان یەکێکە لە بابەتە گرنگەکان. بۆ ئەو مەبەستەش تیمێکی فەرمانگەی تەندروستی سلێمانی سەردانی ئاوارەکانی کرد و لە ڕەوشی تەندروستیانی کۆڵیەوە. هەندێک نەخۆشی کەمیان هەبوو، یەک دوو نەخۆشیان هەبوو، ئێمە چارەسەری پێویستمان بۆ کردن لەبەرەوەی هەموو شتێکیان بۆ کراوە، ئاوی خواردنەوەیان بۆ دابین کراوە. حملەی کوتان ئێمە ئەوەی بەلای ئێمەوە گرنگە کوتانە بۆ ئەوەی هیچ نەخۆشیە بڵاو نەبێتەوە. لە دوێنێەوە حملەی کوتان دەستی پێکردووە 67 مناڵ هەبووە لەم ناوچەیە کە هی ئاوارەکانی یەزیدی و شەبەکەکان بووە، هەمووی کوتانی دژی ئیفلیجی مناڵ بۆ کراوە. دکتۆری مناڵان و دکتۆری ژنان هەموو ئاوارەکانی بینی لە ناحیەی تەندروستیەوە زۆر باش. لە ئێستادا بەهۆی هێرشەکانی داعش و گروپە توندڕەوەکانی ترەوە زیاتر لە 1 ملیۆن کەس ئاوارەی هەرێمی کوردستان بوون و بەسەر شارەکانی هەرێمدا دابەش بوون. ڕۆژانەش بەدەیان ئاوارەی تر لە بازگەکانەوە دێنە شارەکانی هەرێمەوە. چاوان قادر NRT سلێمانی. لە ڕووداوەکانی دوای پارێزگای نێنەوە و کۆنتڕۆڵکردنی قەزاکانی شنگال و مەخمورە و شێوەی یەزیدی و مەسیحیەکان کاکەیەکانیش ڕوبەڕووی هێرش و مەترسیەکانی چەکدارانی داعش بوونەتەوە و تا ئێستاش نزیکەی 20,000 کاکەیی ئاوارەی هەرێمی کوردستان بوون و بەشێکیشان لە بارودۆخێکی خراپدا ژیان دەگوزارێنن. هاوکات بەشێکیش لە چاودێران ڕەخنە لە میدیاکان دەگرن بەوەی کەمتر تیشیان خستۆتە سەر خراپی بارودۆخی ژیانی ئاوارە کاکەیەکان با بەراورد بە ئاوارەی مەسیحی و ئێزیدەکان. لە دوایی ئەو ڕووداوانەی لە ناوچەکانی نینەوە و مەخمور و شنگال و چەند ناوچەیەکی تر ڕوویدا، جگەلاوەرەبوونی ئێزیدی و مەسیحیەکان پەیڕەوانی ئاینی کاکەیەکانیش بە هەمان شێوەی ئەوان ئاوارەی ناوچەکانی هەرێمی کوردستان بوون. بەشێک لە خێزان ئاوارەکان لە پارک و شوێنە گشتەکانی شاری هەولێر نیشتەجێ بوون و هیچ شوێنێکی تایبەتیان بۆ دروست نەکراوە کە تێیدا بمێننەوە. بەشێک لە ئاوارە کاکەیەکانیش ئاماژە بۆ دەکەن ڕەوشی تەندروستیان خراپە و لە ڕووی کەلوپەل و خۆراکیشەوە وەک پێویست هاوکاریان پێ نەگەیشتووە. ئێمە کێشەکمان هەیە لۆ ناوی یەزیدیە دەینن، لۆ ناوی مەسیحی دەینن، لۆ ناوی شەبەک دەینن، لۆ حەقی کاکەی چوو، حەقی کاکەی کا حەقی کاکەی کووردە، هەر کووردە، حەقی عەرەب دەدەن، ئەو تیرۆرستانە دەدەن، حەقی کاکەی نادەن. هێرشەکانی گروپە توندڕەوەکانی داعش زیانی زۆری بە کەمەنەتەوەیی و ئاینیەکان گەیاندووە
بە جۆرێک لە ڕۆژانی ڕابردوو بە سەدان خێزانی مەسیحی ئاوارە بوون و دواتریش دەیان هەزار خێزانی ئێزیدی ئاوارە بوون. لە ئێستاشدا پەیڕەوانی ئاینی کاکەی ڕوبەڕووی هەمان چارەنووس بوونەتەوە و ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە. لە شاری هەولێریش خێرخوازی ڕۆشناییان بۆ کراوەتەوە، داوا دەکەن هاوڵاتیان یارمەتیان بدەن. ئەمە ئەرکێکی نیشتیمانیە، ئەرکێکی نەتەوایەتی ئەبێ هەمومان پێی هەڵبستین، هەمومان ئەمڕۆ لە هەر شوێنێک بین پێشمەرگەیەکین. لێرەوە لە ڕێگەی کەناڵەکەتانەوە داوا لە خەڵکی هەولێر دەکەم هێشتا زیاتر بەڕاستی چونکە کۆمەک بگەێنن، چونکە ژمارەی ئەو ئاوارانە زۆر زیادە. لە ئێستادا نزیکەی 20,000 هاوڵاتی کاکەیی دانیشتووی ناوچەکانی سفیە و حەمدانیە و کەبەرلوو توولەمەند و گەزەکە و وەردەک و زەنگەڵ و مەجیدیا ئاوارە بوون و ئاماژەش بەوە دەکەن ئەگەر ناوچەکانیان لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە کۆنتڕۆڵ بکرێتەوە ئەوە دەگەڕێنەوە سەرزێدی خۆیان. بێسنۆ خدر NRT هەولێر. لەگەڵاتنی ئاوارەکاندا بۆ سنووری پارێزگای کەرکووک مەترسیاتی ئەندامانی گروپە چەکدارەکانی ژەیە کە خۆیان لە ناو خێزان ئاوارەکاندا شارد بێتەوە. ئاسایشی پارتیژ لە کەرکووک کەسێکیان دەستگیر کرد کە بە وتەی ئاسایش ئەندامێکی چالاکی ڕێکخراوی داعش بووە. لە دوای ئاڵۆزبوونی باری ئەمنی چەند پارێزگای عێراق بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەو پارێزگایانە شارەکانی خۆیان بەجێهێشت و ئاوارەی شارەکانی تر بوون. بەشێک لەو ئاوارانەش ڕوویان لە پارێزگایی کەرکووک کردووە کە بەپێی ئامارێک ژمارەیان نزیکەی 40,000 خێزانی عەرەب دەبێت. بەڵام بەپێی زانیاری لیژنەی ئەمنی لەگەڵ هاتنی ئاوارەکان بەشێک لە ئەندامانی سەر بە گروپە چەکدارەکان خۆیان خزاندۆتە نێو ئەو خێزانانە و زانیاری هەیە کە سەر بە گروپە چەکدارەکانن. بڕیاریشا دەستگاملەکان لە کۆڵینەوە لەگەڵ ئەو خێزاناندا بکەن و ئەوەی داواکراو بێ یاخود گومان لێکرا و دەستگیر بکرێن. خەڵکێکی تایە مەزلومە دەرکراوە یان نەکراوە لە شوێنی خۆی هاتە تێجێ بە زەوان ئەو وەزعی ئەو هاوڵاتیانە استقلالەکەن قسێنە ناوێنەوە. دەبن دام و دەستگاملەکان ئەمریان پێەیە بۆ بەداداچوونی ئەو قەزەیە و ئەوانەی کە داواکراوە بنیا کەسێکی گومان لێکراوە بێ دەستگیرانەکەن. بوونی ئەندامانی گروپە چەکدارەکان لە نێو خێزان ئاوارەکان تەنها گومانێک نییە، بەڵکو شەوی ڕابردوو لەلایەن ئاسایشی پارتیەوە گەورە بەرپرسێکی داعش لە گەڕەکی قادسەی شاری کەرکووک دەستگیر کرا. ئەم کەسە پێشووتر لەلایەن هێزەمنیەکانەوە داواکرا بوو. بەڕێگەزیش عەرەبە و خەڵکی مەخمورە. بەپێی زانیاری هێزەمنیەکان ئەم کەسە سەرپەرشتی 19 کەس دەکات لە کەرکووک و لە وێنەیەکدا دەردەکەوێت. خۆی و ژمارەیەک لە هاوڕەکانی لە ژێر ئاڵایەکی داعشدا دانیشتون و کەسێکی تر کە پێ دەچێت پیلاندا ڕێژەریان بێت قسەیان بۆ بکات. ئەم پێی معلوماتەکەمە سەرپەرشتی گروپێکەکە گروپەکە سەر بە ڕێکخراوی تیرۆریستی داعشن. بەپێی ئەو معلوماتی لای ئێمە زیاتر لە 90 کەس. دیارە سوورەمان لایە لە کاتی کۆبوونەوەکردن بە گروپەکەی ئێمە ئەو سوتوانیمان ئەو سوورەیەمان دەستکەوێ شەک و مەغزەن و ئەمانە لە ماڵانە بە شێوەیەکی نهێنی کە شارد بێ و دەستمان بەسەر کشتیا کرد. لەگەڵ هاتنی ئەو خێزانە ئاوارانە بۆ شاری کەرکووک ئیدارەی شارەکە هیچ شوێنێکی بۆ ئاوارانە دابین نەکردووە. تا ئێستاشی لەگەڵدا بێت کەمپێک بەو خێزانانە نەکراوەتەوە. بەشێکی زۆریشان لە شەقام و شوێنە گشتیەکان یاخود خانووی تاوا نەکرا و مزگەوت و حوسینەکان دەمێننەوە. بەشێکیشان کراونەتە ئامانجی گروپە چەکدارەکان و لە چەند ڕۆژی ڕابردوودا 2 ئۆتۆمبیلی بۆم ڕشکرا و تەقیەوە و ژمارەیەک لەو ئاوارانە کوژران و بریندار بوون. ڕۆکانجا ڤێنارتی کەرکووک. خۆشەویستان بۆ ماوەی 17 کاتژمێر و 30 خولەکە ڕاستەوخۆ لەم ڕووماڵە تایبەتەدا بە هەواڵ و زانیاری نوێ لەگەڵ ئێوەی عزیز بەردەوام بووین. سوپاس بۆ سەرجەم پایانێرانمان لە سەرجەم شار و شارۆچکەکان، سوپاس بۆ میوانانەی کە بەشدار بوون، سوپاس بۆ هاوکارانم لە کۆنتڕۆڵ و ستۆدیۆ و دووبارە گرنگترین ناونیشانەکە. لەسەر ڕاستپاردنی حەیدەرعەبادی بۆ پێگەێنانی حکوومەتی عێراق مالکیاتە دەنگ و ڕای گەیان ڕاستپاردنی عەبادی هەڵەیە و ڕاستی دەکەینەوە. پاڵپشتیکردنی ئەمریکاشی بە پێشێلکردنی دەستور ناوبرد. شەڕوپێکدادانی هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە قەزای دووسخورمات و بەردەوام و فڕۆکە جەنگیەکانی ئەمریکاش لە ناوچەکانی خازڕ و گوێ بردومانی بنکەکانی داعشیان کرد. 3 ڕۆژە ناحەی جەلەولا لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدا و مەحموود سەنگاوی ژۆکاری کشانەوەیان لە ناحیەکەدا ئاشکرا دەکات. بۆ زانیاری زیاتر سەردانی سایتی NRTTV.com کامەران.